پەرتووکی ئەدگاری وێنەکانی شاخ، نووسینی مستەفا چاوەڕەش، خوێندنەوەی بەهەشت، ئامادەکردنی سەنتەری ڕۆشنایی بۆ نابینایان. کاریدەنگ و مۆنتاژ سامان عەلی، با سەرپەرشتی دانیار جەباری. ئەو ڕۆژانەی ستەم و زۆرداری بەعسیەکان ژیانی لە کۆمەڵانی خەڵکی کوردستان کردبوو بە دۆزەخ، تەنیا کوڕە بە ئەمەکەکانی دایکی نیشتیمان ڕووبەڕووی هێزی داگیرکەر دەبوونەوە. ئەوانەی گیانی خۆیان دەبەخشی و ئازیزترین ئەندامی لەشی خۆیان دەکردە قوربانی بۆ هێنانەدی ئەو ئازادی ئەمڕۆ گەلەکەمان تێیدا دەژی. بۆیە بە گرنگی ئەزانین ئەم پەرتووکە بخوێنینەوە بۆ ئەوەی گەنجانی نیشتیمانەکەمان ئاشنا بن بە مێژووی نەتەوەکەمان کە لە سەرئەنجامی ئەو هەوڵ و کۆششانەی ئەو گەلە نەبەردانەی کە زۆرێکیان ئێستا لە ژیانە نەماون و گیانی خۆیان کردو بە قوربانی و یاخود ئەندامێکی لەشی خۆیان کردو بە قوربانی بۆ هێنانەدی ئەو ئازادی کە ئێستا ئێمە لە ساییدا بە ئارامی لە وڵاتدا ئەژین. بە پێویستم زانی کە ئەم پەرتووکە بخوێنمەوە و بکەوێتە بەرگوێی بیسەران بە هیوای ئەوەی کە لێنێک لە کتێبخانەی کوردیمان پڕ کردبێتەوە، بە هیوای ئەوەی لەگەڵ هەر هەناسەیەکی ئازادیدا ئازارێکی ئەو پێشمەرگە نەبەردانەمان بیر بکەوێتەوە و بۆ ئەوەی هەتاوەکو لە ژیانە بین قوربانیەکانیان و هەوڵەکانیان لەیاد نەکەین. پێشەکی کتێبی ئەدگاری وێنەکانی شاخ کوی ئەو زنجیرە نووسینانەیە کە بەڕێز مستەفا چاوەڕەش لە 22 ئەڵقەدا لە ڕۆژنامەی کوردستانی نوێ بڵاوی کردوتەوە و تێدا تشکی خستۆتە سەر بارودۆخی سیاسی و ڕووداوەکانی ساڵانی سەرەتای دەستپێکردنی شۆڕشی نوێی گەلەکەمان، بەڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەوەی شایانی وتنە لە خستنەڕووی ئەدگارەکاندا کاک مستەفا وەکو خۆی دەڵێت مەبەستی گێڕانەوە و دەرخستنی ژیانی پێشمەرگایەتی خۆی و کار و چالاکیەکانی خۆی نییە، بەڵکو مەبەستێتی ژیان و خەباتی هەڤاڵەکانی و سەروەریەکانیان و ڕوبەڕووبوونەوەیان لەگەڵ نەهامەتیەکان و هەلومەرجی سەختی پێشمەرگایەتی ئەو سەردەمە بخاتە بەرچاوی نەوەی ئەمڕۆ کە لە سایەی ئازادیدا ژیان بەسەر دەبن. ئازادیەک کە بە خوێنی شەهیدان و ڕەنج و ماندووبوونی ئەو پێشمەرگانە بەدەست هاتووە. کاک مستەفا زۆر بە وردی تیشک دەخاتە سەر ژیانی کەسەکانی ناو وێنەکان کە هەموویان سەرکردە و فەرماندە و پێشمەرگەن و لە ڕۆژە سەختەکاندا پێکەوە ڕوبەڕووی شەڕ و کوشتن و برسێتی و نەهامەتی بوونەتەوە. چیرۆکی وێنەکان لەوێوە دەست پێ دەکات کە کاک مستەفا لەگەڵ ڕەوانشاد نەوشیروان مستەفا و شەهیدان ئازاد هەورامی و عەلی ئەسکەری و هەڤاڵەکانیان لە تورکیاوە دێنەوە بۆ سەر سێگۆشەی سنوور یەک دەگرنەوە و شاخ بە شاخ و گوند بە گوند بەناو کڕێوەی بەفرداڕێ دەکەن و چەندین بار لە چەکی سادە و سووکی ئەو سەردەما لە وڵاخەکان بار دەکەن و دەیانهێننەوە و پێشمەرگەکانی پێچەکدار دەکەن تا شەڕی ڕژێمی دیکتاتۆری بەعسی پێ بکەن. لە ڕێگای وێنەکانەوە کاک مستەفا تیشکی خستۆتە سەر زۆر لایەنی شاراوەی بارودۆخی شۆڕش و پێشمەرگایەتی و وێنەکانی کردووە بە ئامڕاز بۆ شیکردنەوە و تاوتوێکردنی ڕووداوەکان و ڕۆژی سیاسی و سەربازی لە کوردستان و ناوچەکەدا. لە ئەدگاری وێنەکاندا کاک مستەفا تیشک دەخاتە سەر پێکهاتەی هەرێمەکان و کەرت و مەفرەزەکان و دواتر دامەزراندنی تیپەکانی هێزی پێشمەرگە و سنووری چالاکی و چۆنەتی بەڕێوەبردنی کارەکانیان و شەڕ و داستانەکانی هێزی پێشمەرگە لە بەرامبەر سوپای بەعس و نۆکەرەکانیان. خاڵێکی تر کە کاک مستەفا لەم نووسینانەدا گرنگی پێداوە ڕۆڵی خەڵکی لادێکانی کوردستانە کە بنکەیەکی فراوانی خەباتی پێشمەرگایەتیان پێک هێناوە و وەکو خۆی دەڵێت لە ناو پێخەف و نوێنی خۆیاندا دەیان خەواندین و خواردنیان دەداینێ و لە کاتی تنگانەدا هەشاریان دەداین و لە شەڕدا هاوکاریان دەکردین.
بۆیە داوا دەکات حکوومەتی هەرێمی کوردستان و سەرکردایەتی سیاسی کوردستان چاکەی ئەوان لەبیر نەکات و بۆ باشترکردنی ژیان و گوزەران و ئاوادانکردنەوەی لادێکانیان هاوکاری بکرێن. جگە لەوەش خەبات و تێکۆشانی ڕێکخستنەکانی شاریشی لەبیر نەکردووە و لە چەندین شوێندا باسی چالاکی و هاوکاریەکانیان بۆ هێزی پێشمەرگە دەکات. پێویستە ئاماژە بۆ ئەوەش بکەین کە کاک مستەفا لە دەرخستنی ئەدگاری وێنەکاندا جیاوازی لە نێوان ئەو سەرکردە و پێشمەرگانەدا نەکردووە کە هەندێکیان لە ئێستادا ئینتیمای حیزبی جیاجیان هەیە، بەڵکو بە ویژدانەوە خەبات و ماندووبوونی هەمووانی هەڵسەنگاندوو و ڕاستیەکانی خستۆتە ڕوو. لە کۆتاییدا دەستخۆشی لە بەڕێز کاک مستەفا دەکەین و هیوادارین خوێنەرانی بەڕێز سوود لەم بەرهەمە ناوازەیە وەربگرن، هەروەها جێی خۆیەتی دەستخۆشی لەسەر نووسەر و ستافی ڕۆژنامەی کوردستانی نوێژ بکەین کە ئەرکی بڵاوکردنەوەی ئەم زنجیرەیەیان گرتە ئەستۆ بە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک. سەلاح ڕەنجدەر، ئەیلولی 2017. وێنەی ژمارە 1 کە مستەفا چاوڕەش و شەهید فاروق و شێخ سدیق و ئەحمەد فەتحوڵڵا ئاغا و شەهید مامۆستا عەزیز لەگەڵ کەسێکی نەناسراودا پێکەوە ڕاوەستاون. هەموو وێنەیەک لە وێنەکانی پێشمەرگایەتی چیرۆکی خۆی هەیە. چیرۆکەکانی ڕۆژانی سەختی خەباتی ئەو ڕۆژانی لە شەوەزەنگی تاریکیدا چرای هیوە و ئاوات هەڵکرایەوە. پێشمەرگە لە بارودۆخێکی ناهەمواردا ئومێدی خستەوە دڵی جەماوەر. لەم وێنەیەش کە ئێستا لە بەردەستدایە و ژمارەیە کادری پێشمەرگە دەردەکەون، دەکرێت لە ڕێگای ئەم وێنانەوە تشتێک بخێنە سەر بارودۆخی ئەوسای خەباتی میلەتەکەمان و تێکۆشانی هەڤاڵە شەهیدەکانمان بۆ ئەوەی نەوەی نوێ بەو کەسانە ئاشنا بکەین کە بە خوێنی خۆیان ئازادی و سەرفرازیان بۆ ئەوان و هەمومان هێناوەتە کایەوە. ئەم وێنەیە لە ساڵی 1978دا لە ناوچەی شارباژێر گیراوە. ئەوەی پێویستە یەکەم جار باسی بکەم کە لای ڕاستی ئەم وێنەیەدا دەرکەوتووە خاڵە شێخ سدیقە کە لەم ماوەی پێشوودا وەفاتی کرد کە تێکۆشەرێکی زۆر مادوونە ناز بوو، هەمیشە لەگەڵ هەڤاڵ مامجەلالدا بوو. هەموو خەڵکی ناوچەکە وەکو تێکۆشەرەکەیان ناسی، گوندەکەیان هەمیشە بارەگای پێشمەرگە بوو. خاڵە شێخ سدیق پیاوێکی خۆشەویست بوو، بە بنەماڵە کورتپەروەر و تێکۆشەر بوون. زاوای حەمە چاوشین بوو کە ئەویش یەکێک بوو لە تێکۆشەرەکانی یەکێتی و لێپرسراوێکی ناوشاری سلێمانی بوو لە کۆمەڵە. خەڵکی گەڕەدێ بوو لە دۆڵی جافایەتی. بەداخەوە ئەویش وەفاتی کرد و ئێستا شوێنەکەی دیارە. کەسی دووەم لە وێنەکەدا شەهید ئەحمەد فەتحوڵڵایە کە کوڕی فەتحوڵڵا ئاغای دڕێ بوو. باوکیشی یەکێکە لە تێکۆشەرەکانی شۆڕشی ئەیلول. گوندەکەیان هەمیشە بارەگای پێشمەرگە بوو. شەهید ئەحمەد مفەوەزی پۆلیس بوو، دواتر بوو بە یاریدەدەری مەرکەزی پۆلیس. پاشان پەیوەندی کرد بە پێشمەرگایەتیەوە. هەموومان لە گوندەکانی شاناخسێ و مەروێ و ماشان بەمدی و ئەو دیودا دەگەڕین. ئەو کاتە هێزی پێشمەرگە لە شێوەی مەفرەزەی سەرەتاییدا ڕێکخراب بوو. کاک ئەحمەد جێگری لێپرسراوی هەرێمی شارباژێر بوو. کاک شێخ عەلی کەشکۆڵ خوالی خۆشبێت فەرماندەی هەرێم بوو، لەگەڵ هەڤاڵەکانیدا لە هەکاری بەدیل گیرا بوو. ئەو کاتە کارەکان دابەش کرا بوو. ئەگەر بەرپرسی یەکەم کۆمەڵە بووایە جێگرەکەی بزوتنەوە بوو. کاک ئەحمەد جێگری کاک شێخ عەلی بوو. لە مانگی دەی هەشتی 1978 لە دەی دڕێ لەسەر کانی پێشۆک لەلایەن هێزێکی دوژمنەوە گەمارۆدران. بەداخەوە کاک ئەحمەد لەوێ شەهید بوو. کاک ئەحمەد پیاوێکی خۆشەویست بوو، بەرپرسیشمان بوو. لەو قۆناغەدا ناو بەناو یەکمان ئەگرتەوە. ڕۆژێک پێی وتم ئەڕۆم بۆ یاڵانقۆز، هەندێک کارم هەیە. ئەیوت ئەچم بۆ دڕێ، بەڵام بەیانی کە شەڕ دروست بوو من لە دێ میراوە بووم. پێشمەرگەم ناردە سەر شاخەکە تا بزان چی ڕوویداوە. وتیان تەقەکان لەبەری گوندی دڕەیە. ئێمە نەمانزانی کاک ئەحمەد چووە بۆ ئەوێ. لە دوانیۆڕۆدا هەواڵمان بۆ هات کە کاک ئەحمەد و هەڤاڵەکانی لە دڕێ شەهید بوون. یەکێک لە هەڤاڵانش یەکێک بوو لە تێکۆشەرەکانی کوردستانی ئێران، خانی موعینی، برای شەهید سلێمانی موعینی بوو کە تێکۆشەرێکی ناودارە. خانی موعینی کەسێکی خوێندەوار بوو کە لە زیندانەکانی شای ئێران ئازاد بوو. جێگای ئەشکەنجە بە قاچەکانیەوە دیار بوو. من لەو کاتەشدا وەکو کادرێکی گەنج زۆر کەڵکم لێ وەرگرت. پیاوێکی ڕۆشنبیر بوو. بەداخەوە ئەویش لەگەڵ کاک ئەحمەد فەتحوڵڵا شەهید بوو. فەریدوونی حاجی برایم ناسراو بە حاجی برایمی چاوشوشە، ئەویش گەنجێک بوو لە سلێمانیەوە هاتبوو. لەگەڵ کاک ئەحمەددا شەهید بوون. هەروەها عوسمانی عەریف مەجید شوانی کە خەڵکی شوان بوو، ئامۆزای فەتح شوانی بوو. کوڕێکیش بە ناوی جەزا شەهید بوو. جارجار کە سوکارەکەی دێن بۆ لام، دوو کەسیشمان بەدیل گیران کە مستەفای حەمە عەلی دەمرکان و کوڕەکەی عوسمان قامیشی بوو کە ناوەکەی نایەتەوە یادم لەبەر ئەوەی تەمەنیان لە خوار 18 ساڵەوە بوو. حکمی لە سێدارەدانیان بۆ دەرکردن، بەڵام لە سێدارە نەدران، بە 20 ساڵ حکم دران. بەداخەوە لەو ڕووداوەدا پۆلێک پێشمەرگە شەهید بوون. لەو کاتەدا ژمارەمان کەم بوو، دواتر کە من لە گوندی کوڕەداوی بووم. حاجی سەلیم ئاغای مەروێ لەوانە بوو کە ڕزگاریان بوو. حاجی چاوشین ئەویش هەر شەهید بوو.
لەگەڵ سیروان تاڵەبانی و ئەواندا. تەتەرێکی زۆر گرنگ و خێرا بوو. بە شەو ڕۆژێک ئەگەیشتنە نێوزەنگ. من نامەیەکم نووسی بۆ بەڕێز مامجەلال کە کاک ئەحمەد و هاوڕێکانی شەهید بوون. لە وەڵامدا نامەیەکی پڕ لە ورەی بۆ نووسی بووین کە ئێمە بەردەوام بین لە خەبات و تێکۆشان. منیشی بە جێگری هەرێمدانا نووسی بووی تۆ فەرماندەی هەرێم دەبیت تا ئەو کاتی کە شێخ عەلی دێتەوە. کەسی سێم لە وێنەکەدا خۆمم. ئەوەی چوارەمیش مامۆستا عەزیزە کە یەکێک بوو لە سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان، یەکێک بوو لە بەرپرس و کادرەکانی کۆمەڵە بۆ دەستپێکردنەوەی شۆڕش لە ناوچەی هەکاری هەموو بەیەکەوە هاتینەوە لەگەڵ ڕەتڵەکەی کاک نەوشیرواندا. مامۆستا عەزیزیشمان لەگەڵدا بوو. بە کۆڵ تفەنگمان هێنایەوە و 20 ڕۆژ بەپێ بەڕێگەوە بووین تا گەیشتینە گەورەدێ و لە ماسیرۆ لە تورکیا لە ناوچەی شەمدینانەوە کە بەڕێکەوتین مانگی 12 بوو. بەفرێکی زۆر باری بوو. شەو و ڕۆژێک لە چەمی گادەرماینەوە لەبەر ئەوەی زۆر سارد و سەرما بوو. ئاگریشمان بۆ نەدەکرایەوە. بە ناوچەی کوانەلاجان و میراوەی سەردەشت قۆناغ بە قۆناغ لەگەڵ کاک نەوشیروان وەکو بەرپرسی یەکەم ملازم عومەر و زۆر لەو کادرانە بووین هاتینەوە شاری سلێمانی. بەم شێوەیە لە سووریاوە تفەنگمان هێنا بۆ پێشمەرگە. هەر سێ کەس دەرپرسیار بووین لە بارێک. من و هاوڕێ جەبار و عەلی ئامەخان پێکەوە بووین. نوکتەیەکی مامۆستا عەزیزم هەر لە یادا. مامۆستا عەزیز لەگەڵ یەک دوو کەسی خەڵکی چوخماخ ئێسترێکیان پێ ئەبێ. ئەوانەمان کە خەڵکی شار بووین کێشەمان ئەوە بوو بارەکە بکەوتایە نەمان دەزانی بیبەستینەوە. ئێسترەکانیش زۆر ماندوو بوون چونکە هیچ نەبوو بیخۆن. باری ئێسترێک کەوتبوو. مامۆستا عەزیزیش یەک لە کوڕەکانی بانگ کردبوو تا بیبەستێتەوە. کوڕەکە کە خەڵکی دۆڵی جافایەتی بوو وتی ئێوە نازانن بار ببەستن بۆچی دێنە دەرەوە بۆ پێشمەرگایەتی. مامۆستا عەزیزیش وتی وەڵا نەمزانی ئەبم بە قەتارچی. وتی تۆش سوالێکی فیزیایان کیمیان بۆ حەل بکە. دەبارد بۆ ببەستم. بەداخەوە مامۆستا عەزیز بەهۆی ئەوەی کە خیانەتکاران دایان بەدەستەوە گیرا و لە مووسڵ لە سێدارە درا. کەسێکی تر ئەوەی کە دەموچاوی دیارە ئاسووی ناو بوو. لەگەڵ ملازم عومەردا بوو. شەشەم کەسیش لە وێنەکەدا فاروقی ناو بوو. گەنجێک بوو پۆلیس بوو. هاتبووە دەرەوە و تا ماوەیەک لە دەستەکەی ملازم عومەردا بوو. لەگەڵ ئێمە ئەهاتەوە بۆ شارباژێر. کەچوو بوو بۆ دیوی ئێران لەوێ گیرا بوو. بەهۆی برادێرێکیەوە کە ناوی ئەحمەد مێشەڕۆیی بوو خیانەتی لێکرا. تەسلیمی ئێرانی کردبوو. ئێرانیش ڕادەستی عێراقی کردەوە. بەداخەوە لە زیندانی ئەبوغرێب لە سێدارە درا. ئەو خەڵکی شاری سلێمانی بوو. ناوی ئازاد بوو بەڵام لە دەرەوە ناوی خۆی گۆڕی بوو بە فاروق. کەسی حوتەم بەداخەوە بیرم نەماوە کێیە. سڵاو لە گیانی پاکی خاڵە شێخ سدیق و هەڤاڵەکانی و سەرجەم شەهیدانی گەلەکەمان. ئێمەش دەبێت درێژە پێدەری ڕێبازەکەیان بین و لای چەپکە گوڵەکەی هەڤاڵ مامجەلال کۆ ببینەوە و یەکێتی بە زیندویی بهێڵینەوە. وێنەی دووەم. لەم وێنەیەدا نەوشیروان مستەفا، مامە خولا، مستەفا چاوڕەش، عەلی ئەسکەری، ئازاد هەورامی لەگەڵ کەسێکی نەناسراو. ئەم وێنەیە گەڕێتەوە بۆ ئەو کاتی تازە شۆڕش دەستی پێکردەوە. هەموو لە سنوورەکان یەکمان گرتەوە. وێنەکە بۆ خۆی دەدوێ و سەرەتای قۆناغێکی نوێ لە مێژووی میلەتەکەمان دەگێڕێتەوە. ڕۆژێکی مێژوویی بوو کە من هاتمەوە بۆ کوردستان بۆ پێشمەرگایەتی لەگەڵ ئەو بەڕێزانی کە ئێستا لێرەدا ناوەکانیان دیاری دەکەم. من بەر لە هاتنەوەم لە هۆڵەندا کاری ڕێخستنم دەکرد چونکە ئێمە دوای نەکسەی شۆڕش تەسلیم نەبووینەوە. من یەکێک بووم لەوانەی چوون بۆ هۆڵندا لەوێ لەگەڵ برادەرانی دیکەی یەکێتی و هەموو ئەو برادەرانی کە لەوێ بوون و ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان دروست کرا. بێجگە لە من ئازاد خۆشنا و عەلی ئیحسان و مەحموود دەروێش و چیا عەباس و زاهر حەمەد و فوئاد حسێن کە ئێستا لە سەرۆکایەتی هەرێما ئەو کاتە کۆمەڵە بوون. بەڵام کە دکتۆر فوئاد هات ئێمە خۆمان تەنزیماتی کۆمەڵەکەمان دروست کرد لە فەڕەنسا. کۆبوونەوەیەکمان لە ماڵی کاک ئەحمەد بامەڕنی ساز کرد. ئەوانەی کە بەشدار بوون لەوێ فوئادی مەلا مەحموود و من و حەمەد سابڕ و چیا عەباس بوو. ئەگەر کەسێکم لەبیر چوو بێ ئەوە هۆی ئەوەیە ماوەیەکی زۆر تێپەڕیوە. لە ماڵی کاک ئەحمەد ڕێخستنێکی کۆمەڵەمان بۆ یەکەم جار لە ئەوروپا دروست کرد. پێشنیارێک هەبوو ئێمە بەنهێنی کار بکەین. من یەکێک بووم لەوانەی کە دژی ئەو بیرۆکەیە بووم و وتم کاکە برادەرانی خۆمان لە کوردستان شۆڕشیان دەست پێ کردوتەوە. چۆن ئەبێ ئێمە لە ئەوروپا بەنهێنی ئیش بکەین؟ بۆ چوونەکەی من سەری گرت ڕێخستنمان لە هەموو وڵاتەکان بڵاو بوو و برادەران هەر کەسە لە وڵاتەکانی ترەوە کەوتنە ئیشکردن. دواتر دکتۆر فوئاد هات لە فرانکفۆرت کۆبوونەوەیەکی پێکردین. من یەکەم کەس بووم دەستم بەرز کردەوە وتم ناوم بنووسە ئەچمەوە بۆ کوردستان بۆ پێشمەرگایەتی. ئیتر ئەوە بوو ئەوروپان بەجێهێشت. بگەڕینەوە لای وێنەکە. ئەم شوێنەی وێنەکەی لێگیراوە دەیەکی تورکیایە. هێشتا جوڵەمان نەکردبوو. دەمانویست بینەوە بۆ کوردستانی عێراق. یەکەم کەس کە دۆڵکەی چاخواردنەوەی بە کەمەرەوەیە کاک نەوشیروان مستەفایە.
دیارە کاک نەوشیروان کەسایەتێکی دیاری مێژووی یەکێتی و پێویست ناکا من باسی بکەم. ئەو بەرپرسی ئەو ڕەتڵە بوو کە گەڕاینەوە بۆ کوردستانی باشوور. دووەم کەس لە وێنەکەدا شەهید ئازاد هەورامیە کە ئەویش یەکێک بوو لە سەرکردەکانی میلەتەکەمان. شەهید ئازادیش بە هەمان شێوە گەنجێکی ژیر و ڕۆشنبیری ئەو کاتە بوو کە لە سەرەتای دامەزراندنی کۆمەڵەوە هاتوو بۆ نەو ڕێخستنەکانەوە. یەکێک بوو لە تێکۆشەرەکان. ئەو کاتە بەیەکەوە بووین و هەر بەیەکیشەوە گەڕاینەوە. ماوەیەکی زۆریش لەگەڵ کاک ئازاد هەورامیدا ئیشمان ئەکرد. نزیکەی 2-3 ساڵ لە قەرەداغ من فەرماندەی ئەسکەری هەرێمی 5 قەرەداغ بووم. کاک ئازادیش بەرپرسی لق بوو. ژیانێکی برایەتی خۆشەویستیمان لەگەڵ کاک ئازاددا هەبوو. هەمیشە بە مەسئولی خۆم زانیوە چونکە لە ڕووی فکریەوە پیاوێکی زیرەک بوو. ڕاستە من لە ڕووی تەمەنەوە لەو گەورەتر بووم. لە کوردەواری خۆشماندا خەڵک زۆرتر حساب لەسەر بەرپرسی ئەسکەری دەکەن. زۆر جار کە بەیەکەوە بووین بۆ نمونە ئەگەر کاک ئازاد دەستکاری کەرتێک یان مەفرەزەیەکی بکردایە قەت نەم ئەوت بۆ ئەیکی چونکە ئەو کاتە هەردووکمان ئەندامی سەرکردایەتی کۆمەڵە بووین و خزمەتی کۆمەڵەمان ئەکرد. بەداخەوە کاک ئازاد لە 31 ئابی 1970دا لە کاتی ئەنفالەکاندا لە ناوچەی قەندیل شەهید بوو. سەرکردەیەکی بەناوبانگ بوو. هەموو خەڵکی هەورامان و کەرکووک و سلێمانی شەهید ئازاد ئەناسن. 1000 سڵاو بۆ گیانی پاکی. کەسی سێم لەم وێنەیەدا کە دەموچاوی دیارە ئەوە مامەخولەی شەدەڵەیە لە خزمانی حەقەیە. مامەخولە لەگەڵ شەهید عەلی ئەسکەریدا بوو. ئێستاش ماوە و جارجارە دەیبینم. پێشمەرگەیەکی تێکۆشەر و کەسێکی دڵسۆزە. ئەوەی چوارەمیش لەم وێنەیەدا دەرکەوتووە کە شتێکی بەدەستەوەیە شەهیدی نەمر عەلی ئەسکەریە کە سەرکردەیەکی دیاری گەلەکەمان بوو. ئەو کاتە هەموومان لە دێی گەڵشێمی ناوچەی شەمزینانی تورکیا بووین. هێشتا نەگەڕابووینەوە. بێگومان عەلی ئەسکەری یەکێک بوو لە فەرماندە سەربازیە هەرە بەتواناکان کە ڕۆڵی بەرچاوی هەبوو لە دروستبوونەوەی هێزی پێشمەرگە و یەکێک بوو لەوانەی کە لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان شوێنێکی دیاری هەبوو. شۆڕژگێڕێکی ناسراو بەناوبانگە. ئەو کاتی هاتینەوە عەلی ئەسکەری لە قیادەی حیزبی سۆسیالیستی بزوتنەوەی ئەو کاتە بوو. کەسی پێنجەم ئەوە منم. ئەڕووم لە وێنەکەیە. ئەو کاتە تەمەنم نزیکی 28 ساڵ دەبوو. ئەو کاتێ هاتمەوە کە لەو وێنەیەدا دەرکەوتم. تەنها کەسێکی ئاساییم و هیچ بەرپرسیارەتیەکم نییە و تەنانەت تفەنگیشم پێ نییە چونکە چەکمان نەبوو. چاوەڕێمان دەکرد وەجبەیەک چەک بێنن و بگەڕێینەوە. ئەو کاتەش کە چەکەکان هات کە لەگەڵ ڕەتڵەکەی کاک نەوشیروان گەڕاینەوە نزیکی 20 ڕۆژ بەڕێگەوە بووین تا گەشتینە گوندی گەورەدێ. قۆناغ بە قۆناغ بە هەر مەفرەزەیەک ئەگەیشتین چەکەکان دابەش ئەکران. 2-3 کلاشینکۆڤ بوو. ئاربێجی هەر نەبوو. کاک حەمەی مامەسەلاممان بینی چەکی یاپی. مام ئەحمەد خەڵکی قەرەتەپ و مەمەنداوەمان بینی چەکمان دانێ. بۆ هەر شوێنێک ئەهاتین ئەو مەفرەزە بچووکانی کە هەمان بوو هەندێک چەکمان پێ بوو بەسەریاندا داپەشمان ئەکرد. کە گەڕاینەوە لەسەر سنووری تورکیاوە بۆ گەورەدێ لەو ڕێگایە کە هاتین لەوێەوە شەو ڕۆژێک لە چۆمی گادەڕەماینەوە. شەومان بەسەردا هات. زۆر سارد بوو. پاران دەباری. کەسیشمان ئاگرمان بۆ نەدەکرایەوە. خۆمان برسی و وڵاخەکانیشمان برسی چونکە چەکمان هێنا بوو. وە دوایی هاتینەوە پشتی شنۆ و کۆنەڵاجان و ناوچەی خانە و سەردەش سەرکەوتین بە دیوی کونەمشک. هاتینەوە نۆکان کە قەمەڕەکانی خۆمان لەوێ بوون. لەناو ئێراندا جەنجورمە و ئەسکەری ئێرانی هاتن. وتیان نابێ لێرە بن. ئێمەش قووەتێکی زۆر بووین. گوێمان پێ نەدان چونکە برسی بووین. گەشتینەوە ناوچەی خۆمان. لەوێش پاش ماوەیەک حەساینەوە و گەڕاینەوە بۆ ناوچەی سلێمانی لەسەر شاخی پشتی هەڵشۆ. ڕۆژەکەی خۆش بوو. لەوێ بەڕێکەوتین بەیانیەکەی کە سەرکەوتین بۆ شاخ و بارمان بەستبوو لەسەر شاخ بەفرباری. کەسی نەدەبینی. کوڕ ئەو کوڕە بوو خۆی ڕزگار بکات. تەقەت بکردایە برادەرەکەی خۆتت نەدەبینی. باری ئێسترەکانمان پچڕاند و بارەکانمان فڕێدا. کە شۆڕ بووینەوە ئاشێکی لێ بوو. تیای ماینەوە بە پشتی هەڵشۆوە بەیانی هەستاین. سەر و گریسمان هەڵگرت. سەرکەوتین بەسەر شاخەکەدا. هەر یەکەمان 4 تا 5 تفەنگمان لە شانی خۆمان بەست. قۆناغ بە قۆناغ هاتین. بەرەولای دی نورەدین و ئاوەکی زەیدوکان پەڕینەوە هاتینەوە ناوچەی گەڵاڵ و سەفرە. ئاخر قۆناغمان لە گەورەدێ بوو. پاش ماوەیەک لەوێ ماینەوە. دواتر بەرەو شارباڵژێری تەخت ڕۆیشتین. لەوێش چوون بۆ دەی چنگیان. لەوێش دەورمان گیرا لەگەڵ کاک نەوشیروان و ئەو برادەرانە. بەداخەوە لەو شەڕەدا 8 پێشمەرگەمان گیرا و شەهید بوون. لێرەوە سڵاو بۆ گیانی پاکیان و خانەوادی سەربەرزیان دەنێرم. لە بەشەکانی تردا تیشک زیاتر دەخێنە سەر ئەو بارودۆخە. وێنەی سێهەم هاوینی 1980 تووژەڵە. لەم وێنەیەدا سالار عەزیز، مستەفا چاوڕەش، دکتۆر کەمال خۆشناو، شەهید هێمن سەراوی، ئەبوو شەهاب، لازم عومەر. ئەم وێنەیە کێکە لەو وێنانەی حکایەتەکانی ڕۆژانی خەباتی سەختی میلەتەکەمان دەگێڕنەوە. وەکو ئەرکی خۆم دەمەوێت قسەی لەسەر بکەم و وەکو هاوڕێی ئەم بەڕێزانە کە لە وێنەکەدان و بەشداری کارایان لە خەباتی یەکێتی نیشتیمانی کوردستاندا کردووە تیشکیان بخەمە سەر. دیارە کە ئێمە باس لە ڕووداوەکانی 40 ساڵ پێش ئێستا ئەکەین بۆ ئەوەیە نەوەی نوێ بۆ قۆناغە لە مێژووی تێکۆشانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاشنا بکەین.
ئەو شوێنەی وێنەکەی لێگیراوە لە ساڵی 1970 گوندی توژەڵەیە لە ناوچەی نێوزەنگ بوو کە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و جەنابی مامجەلال و هەموو مەکتەبی سیاسی و ناوەندی کۆمەڵە لەوێ بوون. وێنەکەش لە وەرزی هاویندایە. من ئەو سەردەمە فەرماندەی هەرێمی 5 قەرەداغ بووم، بۆ کاری تایبەت چوو بووم بۆ سەرکردایەتی. دیارە لەوێ میوانی ئەو بەڕێزانە بووم کە لەوێ بوون. ئەمەوێ یەکەیەکە باسییان کەم. یەکەمیان کە پشتی لە ئێمەیە و جامانەکەی بەسەرەوەیە، ئەگەر هەڵە نەبم کاک سالار عەزیزە کە ئەندامی مەکتەبی سیاسی بوو لە ناوەندی کۆمەڵە بوو. یەکێکە لە تێکۆشەرەکانی میلەتەکەمان. یەکێکە لەوانەی کە لە ڕۆژگارە سەختەکاندا ڕۆڵی خۆی هەبووە. کاک سالار گەنجێک بوو کە هاتە دەرەوە، پێشتریش لە ناو ڕێخستنەکانی کۆمەڵە لە ناو شاردا لەگەڵ شەهید ئارام و هاوڕەکانی تریدا خەباتی ژێرزەمینیان کردووە. زۆربەی جار کە ئەچووم میوانی کاک سالار بووم، یان لای کاک مەلا بەختیار ئەبووم کە شەوان ئەمامەوە، یان لای کاک ملازم عومەر ئەبووم. هەموو ئەمانە بەیەکەوە بوون. کاک سالاریش هەروەکو باسم کرد خۆشبەختانە ئێستا ماوە لە ژیاندا. یەکێکە لەوانەی لە کۆمەڵێک قۆناغدا لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستاندا مەسئولیەتی هەبووە و دەوری هەبووە. هیوادارم تەمەندرێژ بێت. کەسی دووەم کە جامانەکەی بەسەرەوەیە دانیشتووە ئەوە خۆمم. من لە قەرەداخەوە چووبووم بۆ ئەوێ بۆ ئیش و کارەکان و ڕێخستنیان. کەسی سێم باش دیار نییە. کەسی چوارم کە دیارە ئەوە دکتۆر کەمال خۆشناوە. من پێش ئەوەی شۆڕشیش دەست پێ بکاتەوە لە لقی چواریش هەر ئەمناسی. کاک کەمال خۆشناو ئەندامی لقی چوار بوو. پیاوێکی تێکۆشەر و خۆشەویست بوو. ئەو کاتانی من لە هۆڵەندا هاتمەوە، وا ڕێکەوت من و کاک کەمال لە سووریاوە بەیەکەوە هاتینەوە بۆ کوردستان. من و دکتۆر کەمال و ئەیوب عومەرێک هەبوو، ناوی ئەونی قەڵەمچی بوو، لە حەرەکەی ئیشتیراکی عەرەبی بوو. بە قاچاغ هاتینەوە بۆ سووریا بەیەکەوە بووین. دواتر هاتینەوە بۆ دیاربەکر و دواتر بۆ کەڤەر و شەمزینان. کە هاتینەوە ڕێگە نەبوو، کێشە دروست بوو. لە بینی ئێمە و قیادەی موقەتەی ئەو کاتە 15 ڕۆژ لە ئۆتێلێکدا خۆمان هەشاردا. ئەونی قەڵەمچی ڕۆشتەوە بۆ سووریا چونکە بەرگەی نەگرت. ئێمە ماینەوە تاوەکو هاتن بە شوێنمانە. بەیەکەوە هاتینەوە کە لەسەر سێ گۆشەی تورکیا یەکمان گرتەوە. کەمال خۆشناو پیاوێکی تێکۆشەر و ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. ڕۆڵێکی زۆر باشی بینی. لە مەڵبەندی بالیسان بەرپرس بوو. پیاوێکی بە ئیدارە و خۆشەویست بوو لە ناو خەڵکدا. ماوەیەکیش بوو بە سەرۆکی زانکۆی سلێمانی. ئەو ماوەیەی کە لەوێ بوو هەموو کەس جێگە و دەوری ئەوی ئەزانی بەداخەوە بەهۆی نەخۆشیەوە گیانی لەدەستدا. هەزار سڵاو لە گیانی پاکی بێت. کەسی پێنجەم ئەوەی کە کراسە ڕەشەکەی لەبەردایە و سەری ڕوتە، ئەوە شەهید هێمن سەراویە. هێمن بێجگەلەوەی دوو برای تریشی شەهید بووە. خەڵکی سەرا و میراوانە. لێرەوە سڵاو ئەنێرم بۆ هەموو کەسوکاریان، بۆ هەموو خەڵکی سەراو کە دەیان پێشمەرگەی قارەمانیان شەهید بووە. یەکێک لەوانە کە لەگەڵ خۆمدا بوو برایمی سەراوی ناسراو بە برایمی فاتەدێرەیی بوو. بەڵام کاک هێمن لە مناڵیەوە خۆی و براکانی پێشمەرگە بوون. لە سەرەتاشدا لەگەڵ شەهید شێرکۆ جددی بوو. کەسوکارەکەی تا ئێستاش تەرمەکەیان دەست نەکەوتەوە. شێرکۆش پیاوێکی تێکۆشەر و پارتیزان بوو، لە ناوچەی قەرەداغ بوو. کاک هێمن لە هەرێمی چوار بوو لەگەڵ شەهید جەمال عەلی باپیر و لەوێ ڕۆڵی بەرچاوی هەبوو لەو هەرێمەدا. کوڕێکی ئازا بوو. بەداخەوە کەوتە کەمینی جاشەکانەوە لە دۆڵی هەناران و شێرکوش شەهید کرا. هەزار سڵاو بۆ گیانی خۆی و بۆ کەسوکارە سەربەرزەکەی. کەسی شەشەم ئەبوو شەهابە. ئەویش یەکێکە لە تێکۆشەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. لە هەموو قۆناغەکان و ڕۆژە سەختەکان ئەبوو شەهابمان لەگەڵدا بووە. ئەندامی سەرکردایەتی کۆمەڵە بوو. پێش ئەوەی بچینە دەرەوە ئەوانە هەڵبژێراوی کۆمەڵە بوون. لە کەرکووک لەگەڵ کاک ئازاد هەورامی و ئەو برادرانی کە لەوێ لە کۆمەڵە بوون. دیارە کە مێژووی یەکێتی و کۆمەڵە خوێنیتەوە. ئەبوو شەهاب یەکێکە لە پایەکانی کەرکووک. هەر بەیەکەوە بووین، قۆناغ بە قۆناغ. ماوەیەک لە مەڵبەندی دووی حاجی ماوەندە بوو، لەوێ کاری ئەکرد. ئەو کاتە کەرتی ڕێخستن هەبوو. ئەو بەرپرسی ئەو کەرتە بوو. ئەندامی سەرکردایەتی کۆمەڵەش بوو. پیاوێکی خۆشمەشرەب بوو. تۆزێ نەوسنیش بوو. حەزی لە خواردنی خۆش بوو. پەیوەندی باش و بێکێشە بوو. ئەبوو شەهاب لە چەندین قۆناغدا مەسئولیەتی بینیوە. لە دوای ساڵی 1992 دوای من و عەبدولکەریم حاجیش بوو بە پارێزگای کەرکووک. لەناو شاری کەرکووکدا ناسراوە. هەموو خەڵکی کەرکووک دەیناسن. هیوادارم تەمەندرێژ بێت. کەسی حەوتەمیش ئەوەی کە پشتی لێمانە کاک ملازم عومەرە کە هاوڕێی 40 ساڵە لەو ڕۆژەوەی یەکێتی نیشتیمانی دروست بووە. لە قۆناغەکاندا بەیەکەوە ئیشمان کردووە. ئەو کاتانی لە سەرکردایەتی و مەکتەبی سیاسی بوو. لە ناوەندی کۆمەڵە بوو. دواتر بەرپرسی مەکتەبی ئەسکەری بوو. ڕاستە مامجەلال فەرماندەی هێزەکان بوو، بەڵام ملازم عومەر بەرپرسی سەربازی بوو. لە چەند قۆناغێکدا ئێمە بەیەکەوە بووین لە سیروان و نێوزەنگ. لە ساڵی 1982 ئەو کاتە هێزی پشتیوانی بووین. کاک عومەر خۆی وەکو مەسئولێک لەناوەوە بوو. لەوێ ماوەیەکی کەم بەیەکەوە بووین. دواتریش مەڵبەندەکان دروستکران. منیان نار بۆ مەڵبەندی دووی سەرگەڵۆ. بەڵام کاک ملازم عومەر هەموو تەمەنی خۆی لە پێشمەرگایەتیدا بەخت کرد.
لە بنەماڵەیەکی تێکۆشەریشە مامیشی کاک مەحموود یەکێکە لە تێکۆشەرەکانی شۆڕشی ئەیلول. کاک ملازم عومەر لە کۆمەڵێک قۆناغدا پەرپرس بووە، لە کۆنگرەکاندا بۆ سەرکردایەتی یەکێتی هەڵبژێرا و لە حکوومەتدا پلەی وەزیفی پێدراوە و جێگری سەرۆکوەزیران بووە لە کاتێکدا کە حکوومەت لە سلێمانی بوو. کەسێکی زۆر دڵناسک و ئازا بوو، لە هەموو ڕۆژگارە سەختەکاندا لەگەڵ یەکێتیدا بووە. یەکێکیش بوو لەوانەی کە لەگەڵ ئەو ڕەتڵی کە باسم کردووە کە لە تورکیاوە هاتینەوە. یەکەم جار کە کاک نەوشیروان بەرپرس بوو بەیەکەوە هاتینەوە بۆ ناوچەی سلێمانی لە چنگیان دەورمان گیرا. تووشی زۆر نەهامەتی بووین. ئێمە ئەو کاتە لە مەکتەبی ئەسکەری بووین لە سیروان. دوای ئەوەی لە ساڵی 1985 شەڕ دەستی پێکردەوە، بڕیار درا شەڕی دابان هەلاج بکرێت. مام جەلال کاک عومەری دانا بە بەرپرسی یەکەم. من لە مەکتەبی ئەسکەری مامەوە. کاک عومەر مەسئولی یەکەمی گرتنی دابان هەلاج بوو. قیادەیەکی باشی ئەو شەڕی دەکرد. هەموو خەڵکو و پێشمەرگەکان دەزانن لە داستانی ڕزگاریش ئەو کاتی کە ئێمە زەهر خوارد کراین لە ساڵی 1986 بڕیار وابوو کە بەیەکەوە بچین. من لە داستانی ڕزگاریە مەسئولی یەکەم بووم لە شاخی زینوی سپی تاکو خوارەوە. بۆ جاری دووەم لەبەر ئەوەی من تەندروستیم باش نەبوو زەهریان دامێ. وتی کاک مستەفا تۆمێ و وتم ئەگەر بەهاتمە لەبەر خاتری تۆ دەهاتم. بەڵام ئەوە بوو ئەو داستانە گەورەی زینوی سپی و شاخی ئاسۆس کرا کاک عومەر قیادەی دەکرد. لە ڕاپەڕینیشدا یەکێک بوو لە فەرماندەکانی ئازادکردنی کەرکووک. لە هەر شوێنێک ئیشی کردبێ ڕۆڵی دیاری هەبووە. کاک عومەر بە قەناعەتی خۆی چەند ساڵێکە دانیشتووە. هەمان ڕێزی زۆری لێدەگرن و ئێستاش ناو بەناو سەردانی جەنابی مام جەلال دەکا. هیوای تەمەندرێژی بۆ دەخوازم. سڵاو بۆ گیانی پاکی شەهیدان و سەرجەم تێکۆشەرانی ڕێگای ئازادی میلەتەکەمان. وێنەی چوارەم بارەگای سەرکردایەتی لە توژەڵە. ئەمەش یەکێکە لەو وێنانی گوزارش لە ڕۆژانێک دەکات پێشمەرگە و کۆمەڵانی خەڵکی کوردستان بە ئومێدەوە دەیانڕوانی ئایندەیەک کە هەوڵ و خەباتی ئەوان و خوێنی شەهیدە سەربەرزەکانی کوردستان بەرهەم بهێنن. ئەوان ناومێت نەبوون و ئاواتی هەمومان بەدی هات کە ئازادی کوردستانە. وا ئێستا ئێمەش لە ڕێگای وێنەکەوە لە خەباتی سەختی ئەو سەردەمە دەدوین. ئەم وێنەیە لە ژێر دارەکەی توژەڵە گیراوە لە ناوچەی نێوزەنگ. بەروارەکەشی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1980. لە توژەڵە شوێنێک هەبووە لە هاویندا لە مانگی 1970دا کە تۆزێک دنیا گەرم دەبوو لە بارەگا دەهاتینە دەرەوە. ئێمە دەچوین بۆ لای مام جەلال. ئەو کاتە هەمومان چووبووین بۆ چاوپێکەوتنی بەڕێز مام جەلال. ئەڵبەتە من ئەو کاتە فەرماندەی هەرێمی قەرەداغ بووم. لە قەرەداغەوە چووبووم بۆ ئەوێ. ئیتر پێشمەرگەکان لە دەوری مام جەلال کۆبووبوونەوە و ئەم وێنەیەمان گرت. پێشمەرگە بە بینینی مام جەلال زۆر خۆشحاڵ دەبوون و حەزیان دەکرد وێنەی لەگەڵدا بگرن. ئەویش دڵی نەدەشکاندن. دیارە ئەو پێشمەرگانش هەندێکیان پێشمەرگەن لەگەڵ خۆماندا، هەندێکیشیان پێشمەرگە بوون لەگەڵ مەلا بەختیاردا، هەندێکی دیکەشیان پێشمەرگەن لەگەڵ فەرماندەی کۆچکردو شێخ عەلی کە ئێستا لە ژیاندا نەماوە، ڕۆحی شاد بێت. ئەمە جگە لەوانەی پێشمەرگەن لەگەڵ کاک نەوشیروان و هەندێکیشیان پاسەوانی بەڕێز مام جەلالن، ئەوانەی کە لە پشتەوەن. ئەمەی تەنیشتی دکتۆر خدر مەعسوومە کە بوو بە سەرۆکی زانکۆی کۆیە. دووەم کەس جەنابی مام جەلالە. هەمومان لە دەوری کۆبووینەتەوە. ئەوەی تریان کاک نەوشیروانە کە ڕووی کردوتە من. چوارەم خۆم و پێنجەم کاک شێخ عەلی کە شکۆڵە کە باسم کرد. ئەوەش کە لە پشتی من و کاک نەوشیروانەوەیە و دەستی لەسەر شانمانداناوە کاک مەلا بەختیارە. ئەمانی ترش یەکێکیان بەختیارە کە ئێستا خەیاتە لە جادی مەولەوی. ئەوانی ترش بریتین لە شەهید حەمە حسێن کە دیارە کادر و پێشمەرگەیەکی دڵسۆز بوو لای خەڵکیش ناسراوە و لە شاری سلێمانی بە دەستی تیرۆریستان شەهید کرا. بەهادین کە لەگەڵ دەستەکەی مندا بوو. کوڕێک ناوی سالارە، ئەوەش ناوی خالیدا، خەڵکی حاجی مامندەیە، لەگەڵ مەلا بەختیارا بوو. کاک ڕەئوف ئەویش کادیر بوو برای نەرمین خان. کەسێکیان نەناسرا و ناوی نایەتەوە یادم. ئێمەش کە ئەچوین بۆ ئەوێ شەوێکیان دوو شەویان زیاتر ئەماینەوە بۆ ڕێخستنی کارەکان. من بۆ ئیش لە قەرەداخەوە ئەچووم بۆ نیوزەنگ و هەمومان لەوێ کۆ ئەبووینەوە. هەر یەکەمان ئەوەندەی پێویست بووە دەماینەوە و دواتر بە پەلە دەگەڕایەوە بۆ سەر کارەکەی خۆی. وێنەکەش شاهیدی خەباتی هەمومانە کە بەجروی پێشمەرگەوە کۆبووینەتەوە. ساڵی گڕوتینی تێکۆشان بوو. دیارە ئەم وێنەیە چەند مانگێک دوای کۆبوونەوەی شوێنەیە کە لە مایسی ساڵی 1970 گرێدراوە. لە دوای ئەو کۆبوونەوەیەوە گۆڕانکاری زۆر بەسەر هێزی پێشمەرگەدا هات. ئەو کۆبوونەوەیە گرنگیەکی زۆری بۆ ڕێخستنی کارەکانی یەکێتی و بەرچاوڕوونی خەباتەکەمان هەبوو کە تێیدا سەرکردایەتی هەڵبژێرا. ئەو کاتە بۆ سەرکردایەتی کۆمەڵە هەمومان کادیر بووین و من خۆشم لەوێ نەبووم، بەڵام کاندید کرابووم و هەڵیان بژاردبووم. ئەو کاتە من لە شاباژێر بووم. سەرکردایەتی ئەو کاتە کاک نەوشیروان مستەفا، کاک مەلا بەختیار، کاک ملازم عومەر، جەمالی عەلی باپیر،
سید کەریم، دلێری سید مەجید و من بووم. ئاوات قارەمانی و کاک سالار عەزیز و ئازاد هەورامی بوو. دوای ئەوەی کۆنفرانسی یەکەمی کۆمەڵە لە ناوچەی تووژەڵە و لە ناوچەی مالیمۆس ئەنجام درا، سەرکردایەتی کۆمەڵە هەڵبژێردرا. تەشکیلاتەکان هەر هەرێم بوو. ئەو کاتە مەفرەزەکان هەبوون، کەرتەکان هەبوون. لە دوای کۆنفرانسی یەک تەشکیلاتی تازە کرا. تەشکیلات کرا و هەندێک ئاڵوگۆڕ کرا. هەرێمەکان بوون بە تیپ. تیپەکانیش سەر بە مەڵبەندەکان بوون. 4 مەڵبەندمان هەبوو. مەڵبەندی یەک لە حاجی مامەند بوو، کاک مەلا بەختیاری لێبوو. مەڵبەندی 2 لە سەرگەڵوو بوو، کاک عەلی بچکۆڵ مەسئولی بوو. من مەسئولی ئەسکەری هەموو تیپەکان بووم. مەڵبەندی 3 کاک کۆسرەت بوو. لە بادینانیش کاک شێردڵ بوو، یان کاک شەوکەت یەکێکیان مەسئولی ئەو مەڵبەندە بوو. بەڵام هەرێمەکان نەمان، بوون بە تیپ. تیپەکان هەمویان پەیوەند کرانەوە بە مەڵبەندەکانەوە. دوای شەهید سیروان تاڵەبانی بەداخەوە ئەو قارەمانە شەهید بوو کە لە قەرەداغ دەوری خۆی هەبوو. هەروەها کاک سامان و کاک ڕۆستەم و کاک شێخ جەعفەری لێبوو. گواستنەوەکە لە نێوان من و شەهید جەمالدا بوو. ئەو کاتەش هەرێمی 5 قەرەداغ فشاری زۆری لەسەر بوو، چونکە لە ناو جەرگەی حکومەتدا بوو. ئەزموونێکی ئەوتۆمان نەبوو. سەرکردایەتی بڕیاریدا کاغەزێکیان نووسی کە هەڤاڵ مستەفا چاوەڕەش ببێ بە ئامر هەرێم. وتم وەڵا کاک جەمال، مارەکە بە منیەوەدا. چوومە ئەوێ بە هەموو دەستەکەی خۆم و برادەرەکانەوە، کاک سامان و ئەوانی تر تا گەرمیان و بەمەوە خانەقین بە هەمومانەوە 150 پێشمەرگە بوون. زۆری شەهید بوون. بەداخەوە کاک سیروان تاڵەبانی ئامر هەرێم بوو. خەڵک خۆشی دەویست. لە ساڵی 1982 کە گواسترامەوە بۆ هەرێمی 5 ئیشمان دەکرد بەیەکەوە بەبێ جیاوازی. خۆشەویستیمان بۆ کۆمەڵە، خۆشەویستیمان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بە هەوێنی پێشکەوتن. هەرێمی 5 قەرەداغ بوو بە هەرێمی سوور. دواتر کاک ئازاد هەورامیشمان کرد بە لێپرسراوی لەگەڵ مندا هاتەوە کە هاتینەوە لە گاپیلۆن، کەوتینە کەمینێکی گەورەوە. زۆر بە زەحمەت لێ ڕزگار بوون و چووینە قەرەداغ. لە ناوچەی قەرەداغ دەستمان بە کارەکانمان کرد. ئیشەکان بە هاوکاری هەمووان دەکران. کاک سامان، کاک شێخ جەعفەر، مام ڕۆستەم و شەهید ئازاد و من و هەموو ئەو کاکانی تر، کاک دلاوەری ئەحمەد مەجیدیش ئەو کاتە لەگەڵماندا بوو بەڕێوە دەچوو. من لە ساڵی 1982 مانگی 5 گواسترامەوە بۆ مەکتەبی ئەسکەری. 800 پێشمەرگەم بەجێهێشت کە پێشتر 150 پێشمەرگە دەبوون. ئەگەر بەراوردی بکەیت ئەزانی ئەمە بە چالاکی و ماندووبوون بەدی هاتووە. بە هاوکاری هەموو لایەکمان و بە پشتیوانی خەڵک و بە خوێنی ئەو شەهیدانە ئەو هەرێمە گەشەی کرد. پێیان ئەوت هەرێمی سوور. ئەو کاتە هەمووی کۆمەڵە بوو. ڕێخستنی تریتیانە بوو. مەفرەزەی بچووکی برایانی حزبی شووعی هەبوون کە لێیان قەوما لە ساڵی 1979 هاتنە دەرەوە. بەڵام هیچ هێزێکی تری لێ نەبوو جگە لە هێزی یەکێتی نیشتیمانی کوردستان. هەموو ڕۆژێک کە چاومان دەکردەوە تا شەڕی ئێران عێراق، ئەبوایە بەیانیان ماڵەکان نان و چایان بکردایەتە پریاسکەیەک یان هێلکە و تەماتە. ئەماندا بە کۆڵماندا و ئەچوینە بندارێک تا ڕۆژ ئاوا ئەبوو لەوێ ئەبووین نەوەکو دەورمان بگیرێ. ئێواران ئەهاتینەوە بۆ ناو دێ. دوای ئەوەی کە شەڕی ئێران و عێراق بوو، حکومەتی عێراق سەرقاڵ بوو بەو شەڕەوە. ئەگینا کۆپتەر لە قەرەداغ چاوی پیاوی دەرەهێنا. ڕۆژ نەبوو لە شوێنێکدا پیا و خراپ و جاش پەلامارمان نەدەن. بەڵام خۆشبەختانە توانیمان ئەو سەرکەوتنانە بەدەست بهێنین. لە مەکتەبی ئەسکەری لە ڕاگەیاندن سەرژمێری ساڵیان کردین بۆ چالاکیەکان بۆ هەر 3 ساڵەکە. هەرێمی 5 قەرەداغ یەکەم بوو. لە زنجیرەکانی داهاتوودا و وردەکاری زیاتر لەسەر ڕووداوەکان و گەشەکردنی هێزی پێشمەرگە دەخەینە ڕوو. لەم وێنەیەدا مستەفا چاوڕەش و شەهید حەمە ئەمین ئاغا و محەممەد حاجی ساڵح بلسن و فەتاحخانی سالووک لە ساڵی 1970
1979 ئامر هەرێمی شارباژێر لە ساڵی 1979 لە کاتی ڕوخانیشای ئێران. ئەم وێنەیە یەکێکە لەو وێنە دەگمەنانی ژیان و خەباتی کەسانێک دەگێڕنەوە کە لە قۆناغێکی گرنگی ژیانی میلەتەکەماندا هەڵوێستی شۆڕگێڕانیان هەبوو، دەستبەرداری مڵک و ماڵ و تەنانەت خێزان و کەس و کاری خۆشیان بوون و بۆ ئەوەی شۆڕش و پێشمەرگایەتی بەروپێشەوە بچێت و نەخشە و پیلانەکانی ڕژێمی دیکتاتۆری سەدام لە کوردستان هەڵبۆشێتەوە. وێنەکە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1979. ئەو کاتە من فەرماندەی هەرێمی شارباژێر بووم لە هێزی پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان. کەسی یەکەم لە ڕاستەوە خۆم و کەسی دووەمیش کاکە حەمە ئەمین ئاغای بارەیە. ئەو ماوەیە لەگەڵ کاکە حەمە ئەمین ئاغا پێکەوە بووین. دەمەوێت سەرەتا باسێکی ئەو پیاوە دێکۆشەرە بکەم کە یەکێک بوو لە پیاوە دڵسۆزەکانی سەرەتای شۆڕش. ئەو ڕۆژگارە تازە شۆڕش دەستی پێکرد بوو و پێویستی زۆری بە پێشمەرگە بوو. کاک حەمە ئەمین دۆستێکی نزیکی جەنابی مام جەلال بوو. لە شۆڕشەکانی تریشدا هەر دۆستی مام جەلال بوو. لە قۆناغی جیاجیادا لەگەڵیا بووە. ئەو کاتە مام جەلال نامەی بۆ حەمە ئەمین ئاغای بارێ نووسی بوو کە تێیدا داوای لێ کردبوو پەیوەندی بە شۆڕشی نوێوە بکات. ئەویش بێت و دڵی هاتە دەرەوە بە خۆی و خزم و کەس و کاریەوە کە زیاتر لە 25 کەس دەبوون. ئەو کاتە هاتنی ئەو پیاوە و ئەو ژمارەی لەگەڵیا بوون بۆ ئێمە زۆر بوو. ئەو بوو کردێکی تایبەتیان بۆ کرایەوە. کاک حەمە ئەمین ئاغا خۆی لێپرسراویان بوو، خۆی و خزمەکانی و کوڕەکانی کاک سالار و کاک عەبدوڵڵا و ئامۆزاکانی برایم ئاغا لە ناوچەکەی خۆشیان یەکێک بوو لە خەڵکە ناودارەکان و یەکێک بوو لە ئاغاکانی سیوەیل و لە کوردایەتیدا ڕۆڵی باشیان هەبوو. ئەو کاتی کاک حەمە ئەمین ئاغا هاتە دەرەوە بەیەکەوە بووین و زۆر یەکتریمان خۆش دەویست. پیاوێکی زۆر باش بوو. بەداخەوە کاک حەمە ئەمین ئاغا لە ڕووداوێکی ئۆتۆمبیلدا شەهید بوو کە شاڕوخا ئێمە ئەو کاتە ئەمانتوانی بچینە خاکی ئێرانەوە. ئەگەرچی هەوڵێکی زۆر درا بۆ ڕزگارکردنی بە هەلیکۆپتەر بردیان بۆ تەورێز بۆ شوێنێکی تر، بەڵام بەداخەوە سوودی نەبوو. ئێستاش کوڕەکانی بەردەوامن لە خەباتی خۆیان. بنەماڵەکەی لە شۆڕشدا کەم تەرخەم نەبوون، بەداخەوە بۆ ئەو پیاوە کە زۆر تێکۆشەر بوو. هەروەها پیاوێکی سنگ فراوان و قسە خۆشیش بوو. دیارە کاک حەمە ئەمین کۆمەڵە نەبوو. جارێکیان لە ناوچەی چۆپان بووین، کوڕێک کە ناوی ئەژدەر بوو، کاغەزێکی نووسی بوو بۆ حەمە ئەمین ئاغا. ئەویش تەماشای کرد لە ژێرەوە نووسی بووی ئەژدەر. کملێک کورتکراوەی کۆمەڵەی مارکسی لینینی کوردستان بوو. ئەویش وتی وەڵایی من ئەم ئەژدەر بێکلکەم ناوێ ناهیناسم. وتمان بابە کملێک واتای کۆمەڵەی مارکسی لینینی کوردستانە. کاک حەمە ئەمین ئاغا ڕۆڵی خۆی بینی. پیاوێکی بەتوانا بوو، بۆ ئێمە قەڵایەک بوو. هەزار ڕەحمەتی لێبێ و سڵاو بۆ کەس و کار و خانەوادەکەی دەنێرم. کەسی دووەم لەم وێنەیەدا حەمەی حاجی ساڵحی بلسەنە. بلسەندەیەکە لە ناو خاکی کوردستانی ئێراندایە. ئەو کاتە کە ڕژێمی شاڕوخا ئێمە ئەمانتوانی هاتوچێ گوند و شارەکانی ئەو دیو بکەین بۆ دابینکردنی خواردن و جێگا. بێجگەلەوە لەگەڵ کاک حەمە ئەمین ئاغا و لەگەڵ شێخ جەلالی بانە کە شاڕوخا هێشتا ئەرتەش و چەکداری مابوو کە جوابیان بۆ ئێمە نارد بۆ ئەوەی بچین بۆ هاوکاریان. کەرتەکەی کاک حەمە ئەمین ئاغا و خەڵکانی تریش بەدەنگیانەوە ئەچوون. لە بانە و سەیران بن لەوێ من بە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان و گوتارم ئەدا بۆ خەڵک. حەمە ئەمین ئاغاشم لەگەڵدا بوو. دەمانوت ئێمە پشت و پەنای ئێوەین بۆ هاندان و وەرەبرزکردنەوەیان، چونکە خەڵکی کورد لەو شارانە پێویستیان بە هاندان و ڕوونکردنەوەی بارودۆخەکە هەبوو. دێ بلسەن لەسەر ڕێگا بوو. پشت و پەنای ئێمە بوون. خەڵکەکەی زۆر چاک بوون و خزمەتی زۆری پێشمەرگیان کردووە. لەم وێنەیەدا ئەبینی کاک محەممەد چەکی پێیە. ئەوە یەکێکە لە دۆستە نزیکەکانی ئێمە و شێخ جەلالی بانە. ئەو کاتە بەهۆی ئەمانەوە جوابیان بۆ ئێمە نارد تا بڕۆین هاوکاریان بکەین. ئێستا خۆشبەختانە ئەم پیاوە تێکۆشەرە لە ژیاندا ماوە و جارێکیان لە پاش 30 ساڵ هەر بە تەلەفۆن پەیوەندی پێوە کردم، قسەمان کرد و یادی ئەو ڕۆژەمان بە بیری یەکتر هێنایەوە. کەسی سێیەمیش لەم وێنەیەدا فەتاحخانی سالووکە. فەتاحخان یەکێکە لە پیاوە خانەدانەکانی ناوچەکەی خۆیان و ئاغای دەیەکەی خۆیانە. سالووک دێیەکە بەر لە ڕوخانی شا کاک فەتاحخان هاتە کوردستانی ئەمدی و لەگەڵ ئێمەدا لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بە پێشمەرگە. ڕاستە خەڵکی ڕۆژەڵات بوو، بەڵام شۆڕشەکەی ئێمە هی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان بوو. هەموو کوردێک بووی هەبوو بێتە ئەندام و پێشمەرگەیەکێتی. کاک فەتاحخان بۆ ماوەیەکی زۆر تا ئەو کاتی کە شای ئێران ڕووخا هەر لەگەڵ خۆماندا بوو. لەگەڵ کاک حەمە ئەمین ئاغا و لەگەڵ ئەو برادرانەی تردا پیاوێکی تابڵی بە ئەخلاق و ڕێک و پێک و باش بوو. پاش شەڕ و تێکچوونی بارودۆخی ئێران ئەمیش یەکێک بوو لەوانەی کە لە ئێراندا نەمایە و بەرەو هەندەران ڕۆشت. ئێستا لە سوید دەژی. لەو ساڵانەی کۆتاییدا جارێک هاتەوە و سەردانی کردین. جێ خۆیەتی لێرەوە سڵاو بۆ خۆی و بنەماڵەکەی و هەموو ئەو تێکۆشەرانی کوردی ئەو دیو بنێرم کە لەو قۆناغەدا لە شۆڕشدا لەگەڵماندا بەشدار بوون و ڕۆڵی خۆیان بینی.
ئەمە بەشێکە لە خەبات و تێکۆشانی ئەو ڕۆژگارانی هەردوو پارچەکەی کوردستان. ئێستا ئەوانەی ئەم وێنەیە دەبینن ئەبێ بە وجدانەوە لە ڕووداوەکانی ئەو سەردەمە بڕوانن کە نزیکەی 39 ساڵێک دەبێ هیوادارم نەوەکانمان و لاوەکانی ئێستامان بە چاوی ڕێز و حورمەتەوە بڕواننە تێکۆشەرەکانی ئەو سەردەما، چونکە ئەو خەباتی ئەوان بەرهەمێکی هەبووە، ئەو بەرهەمەش پێویستە لەسەر هەمومان بیپارێزین کە موکوڕیەکان چارەسەر بکەین کە ئەوەش باشترین وەفایە بۆ ئەوان و ئەو شەهیدانی بە خوێنی خۆیان ئازادی و سەرفرازیان بۆ میلەتەکەمان هێناوە. وێنەی شەشەم، لەم وێنەیەدا مستەفا چاوڕەش و محەممەد حاجی مەحموود و شەهید جەمالی عەلی باپیر و شەهید عوسمان قالی منەوەر و خالد عەباس و ئاوات قارەمانی و هەروەها لە وێنەیەکی تردا وەها بوو شەهید شەوکەتی حاجی موشیر و مستەفا چاوڕەش و شەهید جەمالی عەلی باپیر و شەهید عوسمانی قالە منەوەر و هەروەها لە وێنەیەکی دیکەدا عەلی شامار و مستەفا چاوڕەش و ئازاد سائیب و نەوشیروان مستەفا. لەم بەشەی ئەدگاری وێنەکاندا و لە ڕێگای پێشکەشکردنی سێ وێنەوە تیشتێک دەخەمە سەر ژیان و خەباتی پێشمەرگە لە بارودۆخی سەختی ژیانی شاخ بۆ ئەوەی وێنەیەکی زیندوی ئەو سەردەمە بخەینە بەر دیدەینەوەی نوێی خوێندەوار و تازە پێگەیشت و تا بە دیمەنەکانی مێژووی گەلەکەیان ئاشنا ببن. هەر سێ وێنەکە لە ساڵی 1979 داگیراون کە ساڵێکی گرنگ بوو لە مێژووی شۆڕش و یەکێتیدا. لەم دوو وێنەیەدا لە شارباژێڕین و لە یەک کاتدا گیراوە، ئەوی تریشیان لە بارگای سەرکردایەتی لە خڕێنێ و زەنگ گیراوە. یەکەم ئەزموونی پێکەوەگرێدانی خەباتی چینایەتی و نەتەوەیی. لە سەرەتای شۆڕشدا یەکێتی نیشتیمانی کوردستان شێوازێکی نوێی لە پێکەوەگرێدانی ڕەوتە جیاجیەکانی ناو جوڵانەوەی سیاسی لە کوردستان هێنایە ئاراوە. بیرکردنەوەی جیاواز و میلی سیاسی جیاواز و ڕێخستنی جیاوازی پێکەوە لە شێوەی بەرەیەکدا کۆ کردبووە و بە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەندازیاری ئەم نەخشە نوێژ جەنابی مام جەلال بوو. خەباتی چینایەتی و نەتەوەیی پێکەوەگرێت درابوون. کۆمەڵە و بزوتنەوەی سۆسیالیست و هێڵی گشتی و ئەوانی تریش ئێمە ئەدەبیاتی خۆمان هەبوو بۆ ڕێخستنەکانی کۆمەڵە و بزوتنەوە و ڕێخستنە گشتیەکەش چاپەمەنی و بڵاوکراوی خۆی هەبوو. هەمووشمان بۆ یەک ئامانج خەباتمان دەکرد کە ڕزگارکردنی میلەتەکەمان بوو لە چەوسانەوە و داگیرکاری. لەم وێنانەشدا ئەوە بەڕوونی دەردەکەوێت کە ئێمە چۆن بە برایەتی و تەبایی و خۆشەویستی لەگەڵ یەکتردا دەژیاین و خەباتمان دەکرد. فەرماندەی هەرێمەکان کۆ دەبوونەوە. لە وێنەی یەکەمدا ئەو کەسی لای ڕاستەوە وەستاوە بە پێوەیە منم. کەسی دووەمیشیان ئەوەی فەربووەکەی لەبەردایە و ڕێژدارە کاکە حەمەی حاجی مەحموودە کە ئێستا سکرتێری حیزبی سۆسیالیستی دیموکراتی کوردستانە. ئەڵبەتە ئەو کاتە هەمومان یەکێتی بووین. ئەو کاتە فەرماندە و پێشمەرگەی هەرێمەکان شارەزور و شارباژێر و قەرەداخ و ئەوانی تریش بە ئیش و کاریان بۆ چالاکی دەچوون و هەمومان یەکمان دەگرتەوە. یان یەکێک لە مەسئولە گەورەکان لە خۆمان گەورەتر بەهاتایە بانگ دەکراین و هەمومان کۆ دەبووینەوە. ئەم وێنەیەش بۆنەیەکە هەمومان یەکمان گرتووەتەوە. ئەو کاتە کێشەیەک هەبوو لە هەورامان و شارەزور. کاکە حەمە ئەو کاتە ئامر هەرێم بوو. چۆن دەڵێ لە نێوان هەموویاندا لیژنەیەکیان هەبوو. کاک شەوکەت، کاک حامید، کاک ئاسۆی شێخنووری، کاکە حەمە. لە کۆتاییدا کاکە حەمە ئامر هەرێمی شارەزور بوو. کاکە حەمەش وەکو پیاوێکی تێکۆشەری کۆن پێویست ناکات من لێرەدا پێناسی بکەم. تا ئەو کاتانەی جیابووینەوە و تا ئەو کاتی هەر لەگەڵ یەکێتیدا بوو. یەکێک بوو لە پێشمەرگە ئازاکانی یەکێتی. ئێستاش پێگەی خۆی دیارە لەو شەڕانی کە لەگەڵ ئەنسار و داعشدا ڕۆڵی هەبوو. لە شەڕی داعشدا کوڕێکی شەهید بوو. ئێستاش کە یەکتری دەبینین وەکو براکەی جارانین هەست ناکەین کە دوو حیزبی جیاواز بین چونکە ڕەوشت و پەروەردەی یەکتری دەناسین. هەمومان بەیەکەوە لەناو یەک حیزبدا ماندوو بووین. کەسی سێمیش کاک جەمالی عەلی باپیرە. ئەوەی بەپێوە وەستاوە شەفقەتی لەسەردایە. هەرچیەک باس بکەم لەسەر کاک جەمال کەمە. خەڵک شاهیدی تێکۆشانی ئەون. شەهیدبوونی خۆی شاهیدی بۆ ئەدا و لە ئەڵقەکانی ڕابردووشدا باسی ڕۆڵی شەهید جەمالم کردووە. بەداخەوە کاک جەمال تووشی ڕووداوێک بوو شەهید کرا. سڵاو بۆ گیانی پاکی دەنێرم. کەسی چوارم ئەوەی بەپێوە وەستاوە تفەنگەکەی بەشانەوەیە کاک عوسمانی قالە منەوەرە. ئەویش یەکێک بوو لەو پێشمەرگانی کە لە سەرەتادا هاتە دەرەوە. من کە هاتمەوە یەکەم جار کاک عوسمانم بینی. لەسەر سێگۆشەکەی دی گەڵێشم کە هەمومان هێزەکانمان هێشتا لەوێ بوون. چەک و شتمان ئەهێنا هەر بە یەک مەسیرەش گەڕاینەوە کە تەشکیلات کرا. لەوێ کاک نەوشیروان هات و تەشکیلاتی کرد. هەمومان بووین بە ئامر مەفرەزە. دواتر ئەوان لای قیادە موقەتە گیران. نامەکەی کاک نەوشیروان. ئەو کاتە کە ئەوان هاتنەوە لەگەڵ کاک نەبەزدا کە لە هاکاری لای قیادەی موقەتە گیرا بوون. من سێ کەسم لەگەڵدا بوو. کاک نەوشیروان کاغەزێکی نووسی بوو لە نامەکەدا نووسی بووی ئەمانە هاوڕێمانن هاوکاریان بکەن بۆ ئیشکردن چونکە کە ڕۆشتن مەفرەزە و شتی خۆیان لەگەڵدا بوو.
بەڵام بەتەنها و بەبێ دەمانچەش هاتنەوە. هەروەها لە نامەکەدا نووسی بووی ئەوانە برادەری خۆتن، هیوادارم مەفرەزەیان بۆ دروست بکەیت. ئەو سێ کەسە لە دەیەک دانیشتین، دابەشمان کرد. دەبەدە بۆ ئەوەی بەجیا بین، لە بارودۆخی وادا ناکرێت هەمومان بەیەکەوە بین. بڵاو بینەوە لە سنوورەکە بۆ ئەوەی خەڵکیش نەمان بینێت. کاک عوسمانیش یەکێک بوو لەو دەکەسە کە پێشمەرگەمدایە. دواتر ئەو پێشمەرگانەشی کە لەگەڵیدا ڕۆیشتن، ئەو مەفرەزەیی کە لەگەڵ خۆشیدا بوو هاتەوە بۆ لای خۆم، چونکە زۆربەیان کۆمەڵە بوون. بەڵام کاک عوسمان پیاوێک بوو ماندوو بوو لە شۆڕشدا، بەداخەوە لە شەڕی ناوخۆدا گیانی لەدەستدا. هەمیشە لەگەڵ کەسوکارەکەیدا پەیوەندیمان هەبووە و ئێستاش پەیوەندیمان هەیە. جارجار هەواڵیان دەپرسم. ڕاستە لە شەڕی ناوخۆدا کوژرا، بەڵام بەشی خۆی ڕەنجی کێشا و ماندوو بوو. کەسی پێنجەمیش ئەوەی فەرویەکی قاوەیی لە بەردای و سەری ڕووتە، ئەوە خالیدە، لەگەڵ خۆمدا پێشمەرگە بوو، کوڕی خاڵمە. ئەویش یەکێک بوو لە پێشمەرگە ئازاکان و هەموو تەمەنی خۆی پێشمەرگە بوو لەگەڵماندا. ئێستا لە دەروی وڵاتە و جارداریش لێرەیە. مینەتی زۆر کێشاوە، کۆمەڵێک ئیشی باشی بۆ یەکێتی کردووە. کەسی شەشەم ئەوەی کە دانیشتووە کاک ئاوات قارەمانیە. ئەویش یەکێک بوو لەو پێشمەرگانی مەفرەزە سەرەتاییەکان کە هاتە دەرەوە لەگەڵ شەهید ئارامدا بووە لە ناوچەی قەرەداغ. ڕەنجێکی زۆری کێشا تا بە توانای خۆی پێگەیاند لە کۆنفرانسەکەی شوێنێ. منیش و ئەویش هەڵبژێردراین بە ئەندامی سەرکردایەتی کۆمەڵە. ئێستاش خانەنشینەوە و چوو بۆ دەروی وڵات و دواتر گەڕایەوە. وێنەی دووەمیش لە هەمان شوێنی وێنەکە یەکەم گیراوە، بەڵام لەم وێنەیەدا گۆڕانکاریەکەیە لە کەسەکاندا. لەم وێنەیەدا دوو تێکۆشەری دڵسۆزی ڕۆژە سەختەکان کاک شەوکەتی حاجی مشیر و کاک وەهابی تایە کە هاوڕێی خەباتی پێشمەرگایەتیمان بوون و هەردووکیان شوێندەستیان دیارە لە شۆڕش و یەکێتیدا. لەم وێنەیەدا یەکەم کەس کاک وەهاب و دووەم کاک شەوکەتە و سێیەم خۆم و چوارەم کاک جەمال و پێنجەم کاک عوسمانە کە پێشتر باسم کردوون. تێکۆشەرێکی دڵسۆز کاک وەهاب کە لە شۆڕشدا چەندین پلەی بڕیوە، یەکێک بوو لە هاوڕەکانی ئەو ڕۆژگارەمان. ئەو کاتەی ئەم وێنەیە گیراوە ئەو کادیر بوو، مەفرەزە و شتی نەبوو. لە قۆناغەکانی تردا بەرپرسیارەتی ئەسکەری وەرگرت. کوڕێکی گەنج و هۆشیار و ئازا بوو. دوای ئەوەش بە قۆناغەکانی خۆیدا تێپەڕی. لە هەموو ئەو قۆناغانەی هەرێمی سێ کە ئێمە گواستراینەوە ڕۆشتین، کاک وەهاب مایەوە تاوەکو ڕاپەڕینیش. بەڵام ئێستا خانەنشینە، پیاوێکی بەڕێز و تێکۆشەرێکی دڵسۆزە. هەموو خەڵکیش ئەیناسێ. ئەو کاتی مەفرەزەکان هاتنە ناو شاری سلێمانیەوە، کاک وەهاب و هاوڕێکانی بوون. دووەم کەسیان کاک شەوکەتی حاجی مشیرە کە یەکێک بوو لە پێشمەرگە سەرەتاییەکان، لەگەڵ کاک شێخ عەلی کەشکۆڵ و شەهید عەلی شیعە و کاک حامیدی حاجی غالی و کاک حەمەی حاجی مەحموود و ئەوانی تر هاتنەوە دەرەوە و یەکەم مەفرەزەی یەکێتیان دروست کرد لە ناوچەی شارەزور و هەورامان. کاک شەوکەت بەدەستی تێرۆریستانی ئەنسارئیسلام لەگەڵ دوو هەڤاڵی تریدا بە پیلان و خیانەت شەهید کرا. کاک شەوکەت لەم شۆڕشەدا زۆر ماندوو بوو. یەکێک بوو لەوانەی ئێمە لە مەسیرەکەی تورکیا پێش ئەوەی بێنەوە ئەویش هاتوو بۆ لای مام جەلال و لە زۆر قۆناغدا لە شۆڕشدا ڕۆڵی گرنگی گێڕاوە. خڕێ نێوزەنگ ململانەیە لەگەڵ سروشت. وێنەی سێم لە هەمان ساڵی 1970 داگیراوە لە نێوزەنگ کە بارەگاکانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانی لێبوو. شوێنەکە سەربانی یەکێک لە بارەگاکانی بەشەکانی سەرکردایەتی ئەوسا یەکێتیە. من لە شارباژێرۆ جارجار بۆ سەردان و ڕێخستنی ئیش و کارەکان بۆ ئەوێ ئەچووم. پێشتر یەکێتی نیشتیمانی کوردستان بارەگای سەرکردایەتی خۆی لە چەند شوێنێکی دیکە داناوە، بەڵام دواتر باشترین شوێنی هەڵبژار کە خڕێ نێوزەنگە و لە مێژووی یەکێتیدا ناوی هەیە. بە چەندین قۆناغ هاتین بۆ ئەوێ لە ناوچەی قەندیل و دۆڵەکۆکە و کۆتاجار هاتین ئەوێ کە شوێنێکە دەرچوونی نییە. لەسەر سنووری ئێران عێراق و لە تەنیشت گونتی شوێنەیە. شوێنێ دەیەکی گەورەی و یەکەمین کۆبوونەوەی فراوانی یەکێتی کە لە جیاتی کۆنفرانس بوو لە ساڵی 1978 لەوێ گرێدراوە. خەڵکی شوێنێش هەموو پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان بوون، پشت و پەنای شۆڕش بوون. مامەندە و توژەڵە. شاخی مامەندە کە ئەکەوێتە پشتی نێوزەنگ شاخێک بوو دوژمن بە ئاسانی دەستی نەدەگەیشتێ. ئەم بەریچەمێکە بە بەردەماندایە و ئەو بەریشیدەی نۆکان و ئێرانە. بەس تەنها ئاوەکە لە نێوانمان بوو. تەنیشتمان توژەڵە بوو. توژەڵە شوێنێکە برادەران لە هاویندا ئەچوون لەوێ مەقڕ و کەپریان دروست ئەکرد. ناوچەکە شوێنێکی زۆر سەخت بوو، بەفرێکی زۆری لێ ئەباری. تەنیا پێشمەرگە دەیتوانی لەوێ بژی. جگە لە شەڕی دوژمنان پێشمەرگە هەمیشە لەملانێدا بوو لەگەڵ بەفر و سەرما و زستانی سەخت و ڕووداوی سروشتی. لە ساڵی 1978 هێزەکانی حکوومەتی بەعس هێرشێکی گەورەیان بۆ کرد کە بۆ 12 ڕۆژی خایەن. لە کۆتاییدا هێزی حکوومەت بەهۆی بەفر و ئازادی پێشمەرگەوە تێکشکان و نەیانتوانی ئەو شوێنانە بگرن. تەنانەت هەتا ناو شوێنێش هاتن. هەندێک شوێنیان سووتاند، بەڵام لە کۆتاییدا بە ناچاری پاشەکشەیان کرد.
بەفربارینیش کاریگەری خۆی هەبوو لەبەر ئەوە سەرکردایەتی ئێمە جەنابی مام جەلال و کاک نەوشیروان و ناوەندی کۆمەڵە و ناوەندی هەموو بزوتنەوە و هەمووی لەوێ بوون. یادەوەریەکانی خۆم کەسی یەکەم لە وێنەیەدا کاک عەلی شامارە کە لەوێ ڕۆڵێکی باشی هەبوو. ماوەیەک سەرپەرشتی سجنی دەکرد، ماوەیەکیش لەو هێزە بوو کە من خۆم سەرپەرشتیم ئەکرد. وا دانرابوو سەرپەرشتی هێنانەوەی سەرکردایەتی بکەم کە منقەڕات و شتەکانمان بێنین. کە چوونە ڕێگا لە شاخی گردەبێناز تووشی شەڕ بووین. تیپی 63 جوتیاران لەوێ بوو. عەبدوڵڵا وەسوو، محەممەد ڕازانی و عەبدوڵڵا هەمزە و کۆمەڵێک برادەری تر، عەلی شاماریش کە هاتبوو بۆ مەقەڕەکە لەوێ بوو. ئەویش بەشداری کرد لە کتێبی یادەوەریەکانی خۆشمدا باسم کردووە کە یەکێک بوو لە تێکۆشەرەکانی یەکێتی و لە ساڵی 1983 کە سەرکردایەتی گوێزرایەوە کەوتبووینە نێو دوو بەرداشەوە لە نێوان ئێران و عێراقدا. سەرکردایەتی بڕیاری دابی گوێزێتەوە. لەوێ کاک عەلی شامار لەگەڵ ئەو هێزەی سەرکردایەتی هاتنە ناوچەی ڕازان و سەرشین بوو لە پشتی قەڵاتزێ و لە پشتی گەناو. لەوێش لەگەڵماندا بوو. شەوەکەی هێرشێکی گەورەمان بۆ کرا. حکومەت ویستی ئەو ناوچانە بگرێ هەمومان یەک بە یەک گەڕاینەوە. کاک عەلی شامار لەم شۆڕشەدا زۆر ماندوو بوو. لە ساڵی 1991دا سەرپەرشتی ڕاپەڕینی خانەقین و کەلاری ئەکرد. پیاوێکی ئازا و مەرد بوو لە یەکگرتنەوەی حکومەتیشدا کە حکومەت دروست بوو. من پارێزگاری کەرکووک بووم. دوایی بووم بە قایمقامی خانەقین و بارەگاکەی لەوێ بوو. بەداخەوە ئێستا نەخۆش و تەندروستی تەواو نییە. خێزانەکەشی وەسفیە بەنیوەیز بە ڕووداوی ئۆتۆمبیل شەهید بوو. لێرە سڵاو بۆ گیانی پاکی وەسفیە خان دەنێرم و سڵاو بۆ کاک عەلی و مناڵەکانی کاروان و ڕێبوار دەنێرم. بەداخەوە ئێستا کاک عەلی نەخۆشە، هیوادارم تەندروستی باش بێت. لەم وێنەیەشدا کەسی دووەم خۆمم. کەسی سێمیش کاک ئازاد سائیبە کە پێویستە یادی بکەینەوە هەموو کەسێک بزانێت ئەم پیاوە لە یەکێتی نیشتیمانی کوردستاندا جێوپێگەیەکی هەبووە. کاک ئازاد سائیب یەکێک بوو لە کۆڵەکەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. پێش ئەوەی بێتە دەرەوە من ئاگادارم یەکێک بوو لە بەرپرسەکانی کۆمەڵەی ڕەنجدەران لەناو شاری سلێمانی. پیاوێک بوو خۆی ڕاگرت تا ئەو کاتانی کە خەریک بوو ئاشکرا بن. ئەویش لە نێوزەنگ بوو. پیاوێکی ژیر و هۆشیار بوو. لەو ساڵانی کۆتاییشدا کە لە هۆڵەندا بوو ئیش و کاری یەکێتی ئەکرد. دەورێکی بەرچاوی هەبوو. لە تەشکیلی حکومەتدا بوو بە وەزیری کشتوکاو. بەداخەوە بە ڕووداوی ئۆتۆمبیل لە ڕێگای دوکان سلێمانی گیانی لەدەستدا. من زۆریش تێکەڵیانم لەگەڵ خێزانەکاندا چونکە لە هۆڵەندا زۆرتر بەیەکەوە بووین. کە چۆن بۆ ئەوەی لەسەر ناوی ئەوان خۆم نووسی بۆ ئەوەی لجووەکەم بنەوە. دوای ئەوەی کە دەرمان خوارد کرام، ئەگەر کاک ئازاد بیویستایە سەرکردایەتی بێ هەڵدەبژێردرا. لە کۆنگرەدا خۆی هەڵنەبژێرد، بەڵام سەرپەرشتی لیژنەی بەڕێوەبردننی گرنگەکانی یەکێتی ئەکرد. کەسێکی خۆشەویست بوو لەناو بنەماڵەی جەمیل سائیب کە بنەماڵەیەکی کوردپەروەرن. هەوێنی برایەتی و تەبایی. لە سەرکردایەتیشدا هەمیشە هەوێنی برایەتی و تەبایی بوو. حەزی ئەکرد کێشەکان چارەسەر بکات. قسەی خۆشی ئەکرد، شەرمی نەئەکرد. چی لە دڵدا بواە دەیوت. بەرامبەر بە هەموو بەرپرسەکان قسەی خۆی ئەکرد. لە کۆنگری دووەمیشدا خۆی وتی من سەرکردایەتی ناکەم. تا ئەو کاتەی گیانی لەدەستدا دڵسۆزی یەکێتی و هەواڵەکانی بوو. هەزار سڵاو بۆ گیانی پاکی کاکە ئازاد. کەسی چوارەمیش لە وێنەیەدا کاک نەوشیروانە. هیوای تەندروستی باشی بۆ دەخوازم. هیوادارم هەمومان بە یەکێتی و تەبایی و برایەتی پێکەوە بۆ پاراستنی سەروەریەکان کار بکەین بۆ ئەوەی خوێنی ئەم شەهیدانە و خەباتەکەیان بە فیڕۆ نەڕوات کە خوێنیان بۆ ئەم ڕۆژە ڕشتووە و ڕەنج و تێکۆشانی ئەو فەرماندە و پێشمەرگانەش لەبەر چاو بگیرێت کە لەو ڕۆژگارە سەختانەدا تەمەنی گەنجی و خۆشی ژیانی خۆیان کردوتە قوربانی شۆڕشی ڕزگاری خوازی گەلەکەمان. وێنەی ژمارە 7 لەم وێنەیەدا ئەبوو شەهاب و قادر محەممەد و مستەفا چاوڕەش و کاوە و بەهادین و دلاوەری ئەحمەد مەجید و سالار عەزیز و کەمال خۆشنا و ملازم عومەر و شێخ حەمە ساڵح عەبدوڵڵا. ئەم وێنەی لێرەدا پێشان دراوە ڕووی گەشی ڕۆژانی سەرەتای شۆڕشینوی گەلەکەمان بەڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان پیشان دەدات. کۆمەڵێک لە هەواڵانی کادر و فەرماندە بەڕووی گەشەوە دەرکەوتون. بە پێویستی ئەزانم هەر وەکو ئەڵقەکانی پێشوو لەسەر وێنە و ڕابردووی هەموو یەکێک لەو هەواڵانە بدوێم کە لە وێنەکانی دوێنی شاخدا دەیان خەمە پێش چاو. ئەم وێنەی ئەم جارش ئەگەڕێتەوە بۆ پاش شەهیدبوونی سیروان تاڵەبانی فەرماندەی هەرێمی 5 قەرەداغ. ئەو کاتە سەرکردایەتی یەکێتی منیان بان کرد بۆ نیوزەنگ. بیریان لەوە کردبووە لە نێوان من و شەهید جەمالی عەلی باپیردا کاممان بچین بۆ هەرێمی 5. دواتر بڕیاریاندا من بچم بۆ قەرەداغ. شوێنی وێنەکە نیوزەنگە کە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لەوێ بوو. کاتەکەشی ساڵی 1979 و
ئەو کاتە فەرماندەی هەرێمی سێی شارباژێر بووم. ئەوانەی کە لە وێنەکەدان زۆربیان ئەو هەڤاڵانن کە لە نێوزەنگن و ئیش و کاریان لەوێ بووە. ئێستا یەک بە یەک باسییان ئەەکەم. کەسی یەکەم لە ڕاستەوە کاک ئیحسان نەجمە کە ناسراوە بە ئەبوو شەهاب. ئەبوو شەهاب خەڵکی کەرکووکە، یەکێکە لەو کادیرانەی کە لەو سەردەمەدا ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان بوو. لە نێوزەنگ بوو، بارگاکەی لە پەشی ڕاگەیاندن بوو. ئەبوو شەهابیش هەموو کەسێ دەیانناسی. لە ڕابردووشدا پێش ئەوەی شۆڕش دەست پێ بکاتەوە هەر لە ناو کۆمەڵەدا بووە لە کەرکووک. بە قۆناغەکاندا تێپەڕی و دواتر بۆ ماوەیەک بەرپرسی ڕێخستنی یەکێتی بوو لە شارباژێر. پاش ڕاپەڕینیش لە دوای من بوو بە پارێزگاری کەرکووک. ئێستاش هەر لە وڵاتدایە، بەڵام ئیشوکاری سیاسەت ناکات. کەسی دووەم ئەوەش خۆم، فەرماندەی هەرێمی شارباژێر بووم. دوای شەهیدبوونی شەهید سیروان چووم دەور و تەسلیم بکەم بچم بۆ قەرەداغ. کەسی سێهم کاک بەهادینی عەلی نەسیمە، ئەویش کادیر بوو لە ڕاگەیاندن، کادیری یەکێتی بوو. کەسی چوارەم کاک دلاوەری ئەحمەد مەجیدە، ئەو کاتە تازە هاتبووە دەرەوە. لەگەڵ مندا بوو کە بڕیار درا بێتە بەرپرسی ناوچەی قەرەداغ. کاک دلاوەر یەکێکە لە تێکۆشەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. لە هەموو ڕۆژگارە ناخۆشەکاندا پێکەوە بووین. لە قەرەداغ و ناوچەکانی تر کە چەندین جەولەمان کردووە بۆ دەشتی هەولێر و ناوچەی مەرگە. زۆربەی کاتەکان بەیەکەوە بووین. کادرێکی دیار بوو، بەرپرسی ناوچەی بازیان بوو لە ڕووی حیزبیەوە. کەسێک بوو کوڕی ڕۆژی تنگانە بوو، کادرێکی سەرکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. لەم ساڵانەی دواییدا جێگری پارێزگاری سلێمانی بوو، ئێستاش خانەنشینە. هەر کەسە لە شوێنێک و بەرپرسی ناوچەی خۆی هەبوو. دیارە لە سەرەتادا ناوچە هەبوو لە ڕێخستنی یەکێتی نیشتیمانیدا. کاک ئازاد هەورامی ئەو کاتە بەرپرسی هەموو لەق بوو. ناوچەی بازیان و بەری قەرەداغ ناوچەیەک بوو، گەرمان ناوچەیەک بوو، شوێنەکان دابەشکرا بوون. بەشی شارەزوور هەر کەسە لە شوێنێک و بەرپرسی ناوچەی خۆی هەبوو. بۆ نمونە لە بەری قەرەداغ جەلالی شێخ تۆفیقمان هەبوو. لە دیوی گەرمیان مامۆستا برایم مەلا برایممان هەبوو. پێش شەهیدبوونی مەلانووری لە کەرتی چواری جەباری بوو لەگەڵ کاک ڕۆستەم و ئەوان. لە شاخی شۆراوە لە ڕیزی حەفە شەهیدەکەدا بوو. لەم یادەی کە کردمانەوە لەم دواییەدا کەسێکی ئەوم بینی پێم وت کە مامۆستا نووری یەکێک بوو لە هاوڕێ خۆشەویستەکانم. بەڕاستی کادیر بوو. بەداخەوم بۆ مامۆستا نووری و هەموو هەڤاڵە شەهیدەکانمان. کەسی پێنجەم دەستی لەسەر شانی دکتۆر کەمال خۆشنا و کاک دلاوەردانا و سەری ڕووتە کاک سالار عەزیزە. ئەو کاتە ئەندامی ناوەندی کۆمەڵە بوو، ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. ئێستاش لەگەڵ یەکێتیدا دۆست و هاوڕێیە. من لە بەشەکانی تردا باسم کردووە. پیاوێکە لە کادیرە هەرە کۆنەکانی کۆمەڵەیە و هاوڕێی کاک ئارام بوو. لەگەڵ کاک ئارامدا لە دەرەوە بوون. لە پێش ئەوەی مەفرەزەکان دروست بن و شۆڕش دەست پێ بکاتەوە ئەم برادرانە لە کۆمیتەی هەرێمەکان بوون. ئەو کاتە من خۆم لەوێ نەبووم، بەڵام دیارە کە مێژووی یەکێتی و مێژووی کۆمەڵەی ڕەنجدەرانی کوردستان ئەخوێنیتەوە. کاک سالار یەکێکە لە پارەکان و ڕۆڵی هەبووە. ئێستاش لەگەڵ یەکێتیدا دۆست و هاوڕێیە. ئەندامی مەکتەبی سیاسی بوو، مەقەڕەکەی ئەویش لە نێوزەنگ بوو. ئێمە کە لە قەرەداغ یان شارباژێر و بچوونیان بۆ لای کاک سالار، یان لای کاک مەلا بەختیار، یان لای کاک نەوشیروان ئەماینەوە. کەسی شەشەم ئەوەی کە قایشەکەی دیارە و جامانەکەی بەسەرەوەیە دکتۆر کەمال خۆشناوە کە هەموو تەمەنی خۆی لەگەڵ کوردایەتی و خەباتکردندا سەرف کردووە. هەر کەسەمان کەوتینە لایەک. خەڵکی شەقڵاوی و لە میرەکانی شەقڵاوەیە. پیاوێکی تێکۆشەر بوو. بەیەکەوە هاتینەوە لە سووریا بۆ دیار بکرد. لە سەرەتا شۆڕشدا هێشتا هەمومان لەسەر سێگۆشەکەی سنوور بووین. مام جەلال و کاک نەوشیروان لەگەڵ دکتۆر کەمال بەیەکەوە هاتینەوە. بە ئیسعافێک چوین بۆ هەکاری کە ئێستا جێگەی کێشە و ململانەیە لە نێوان حکوومەتی تورکیا و پاکەکە. برادێرێکمان هەبوو ناوی حافظ بوو. کوردی تورکیا بوو، بە نهێنی سواری ئیسعافی کردین لە پشتەوە چونکە ئەو کاتە ئەو ناوە پڕ لە جەندرمە بوو. ئەو کاتە کێشە بوو لە سنوورەکە. شەڕی ئێمە و قیادەی موقەتە بوو. کاک حافظ ئێمەی هێنایەوە لەگەڵ دکتۆر کەمالدا هاتین بۆ ئەوێ کە یەکمان گرتەوە. دوای ئەوەش هەر کەسەمان کەوتینە لایەک. کاک کەمال لە قۆناغەکانی خۆیدا هەم لە سەرکردایەتی یەکێتی بوو، هەم بەرپرسی مەڵبەندی سێی باریسان بوو. لەم ساڵانی کۆتاییدا سەرۆکی زانکۆی سلێمانی بوو. لە خوێندنەکەشدا جگە لە پێشمەرگایەتی کەسێکی گونجاو بوو. کاک کەمال مەرج نییە شەڕەت فەنگی کردبێ، بەڵام شوێندەستی لە خەباتدا دیار بوو. پیاوێکی بێکێشە بوو، لە نێو یەکێتیدا دۆستی هەموو لایەک بوو. بەردەوام حەزی بە سەرکەوتنی یەکێتی دەکرد. لە کۆنگرە و کۆنفرانسەکاندا بەشداری کردو و ڕۆڵی خۆی هەبووە. لە کۆنفرانسیشدا هەڵبژێراوە و بە سەرکردایەتی کۆمەڵە و بە سەرکردایەتی یەکێتی هەڵبژێراوە. کۆتا قۆناغی سەرۆکی زانکۆ بوو. لەوێش جێگەدەستی دیار بوو. بەداخەوە بەهۆی نەخۆشیەوە لەم ساڵانی پێشوودا کۆچی دوایی کرد.
ئەو دوو کەسی کە لە دوامانەوە سەریان دیارە، یەکێکیان قادری ناوە خوشکەزای عومەر میرزایە، پێشمەرگە بوو لەگەڵ مندا لە دەستەکەی خۆم بوو. ئەوەی تریشیان کە هەر سەری دیارە کاوەی ناوە قوتابی بوو کە هاتبوو بۆ دەرەوە لە ئامادەیی پیشەسازی سلێمانی بوو. ئەو ماوەیی کە لە شاڵباژێر و قەرەداغیش بووم کاوە لەگەڵ مندا بوو. ئێستاش لە ئەوروپایە. لەم ماوەیەدا هاتەوە من نەمناسی چونکە تەمەنی تێپەڕی کردووە. 35 ساڵ زیاترە هات بۆ لام وتی نامناسی، وتم نەبەخوا، وتی کاوەم. اینجا بیرم کەوتەوە کاوەش لەو سەردەمە گەنجێکی جوان بوو. ئەو دوانی دواوە هەردووکیان لە دەستەکەی خۆم بوون. ئەو دوو کەسەش کە دانیشتون کەسی یەکەمیان کاک ملازم عومەرە، ئەوەی کە جگەرەکەی بەدەمەوەیە. دیارە ئەو کاتەش ئەو لە شولاری لاواز بوو، چونکە هەمیشە لە جوڵۆ ڕۆشندا بووین. وەکو ئێستا نەبوو. کاک ملازم عومەر بەرپرسی مەکتەبی سەربازی بوو، بەرپرسی هەموو هێزی پێشمەرگە بوو. بێجگە لەوەی کە هاوڕێین، پیاوێکی تێکۆشەر و هەموو تەمەنی خۆی لە پێناوی پێشمەرگایەتی و سەرکەوتنی یەکێتیدا بەسەر بردووە. دەوری کاریگەری لە شۆڕشدا هەبووە. لە داستانەکاندا بە تایبەتی داستانی دابان هەلاج کاک ملازم عومەر بەرپرس بوو. ئێمە بەیەکەوە بووین لە مەکتەبی ئەسکەری کە بڕیارەکە درا من بووم بە سەرپەرشتی هێزەکانی پشدەر و بتوێن بۆ ئەوەی حکومەت هەستمان پێ نەکات کە ئێوەمان چۆڵ کردووە. کاک ملازم عومەر چوو هەموو هێزەکانی کۆکردەوە لە دوای مفاوەزاتی ساڵی 1984 1985 کە دەستی پێکردەوە. گرتنی دابان هەلاج بە قیادەی کاک ملازم عومەر بوو. لە داستانی ڕزگاری دووشدا کە لە زینۆی سپی و شاخی ئاسۆسدا ئەنجامدرا هەر بە سەرپەرشتی کاک ملازم عومەر بوو. هەموو قۆناغەکانی بڕی ئەندامی مەکتەبی سیاسی بوو. ئەو سەردەمەی کە لە سلێمانی حکومەتەکەمان هەبوو جێگری سەرۆکوەزیران بوو. 10 ساڵ زیاترە بەویستی خۆی دەستی لە کار کێشاوەتەوە. ئێستاش لە ژیان داماوە. سوپاس بۆخوا. ڕۆژانە یەکتری ئەبینین، بۆ پرسەکانی خەڵکیش بە یەکتری ئەڵێن. تەمەنا ئەکەم تەمەندرێژ و سەرکەوتوو بێت. لە بنەماڵەیەکی تێکۆشەری شاری سلێمانیە. ئەوەی کە قژی درێژە کاک حەمە ساڵحی عەبدوڵڵایە کە ناسراوە بە حەمە ساڵحی عەبەبشی. پێشمەرگەیە کوڕێکی باش بوو. برای کاک تایەرە لە بنەماڵەیەکی تێکۆشەری شاری سلێمانیە. خۆشی کوڕێکی ئازا بوو، بەهۆی کێشەیەکی تایبەتی و هەڵەوە تووشی کێشەیەک بوو. بەداخەوە دوایی شەهید بوو. ڕۆحی شاد بێت. من زۆر بڕوام پێی هەبوو. هاوڕێمان بوو. پێش ئەوەی بێتە دەریشەوە لە ناو شاری سلێمانیدا پەیوەندیمان هەبوو بۆ ئەو ئیش و کارانە کە لەو سەردەمەدا ئەکران. بەداخەوە بەهۆی کێشەیەک لە ناو پێشمەرگەکاندا شەهید کرا. سڵاو بۆ گیانی پاکی شەهیدان و سەرکەوتن بۆ شۆڕشی ڕزگاری خوازی گەلەکەمان. لە وێنەی ژمارە 8دا لە نێوزەنگ سەرکردایەتی بارەگای کاک نەوشیروان مستەفا ناوزەنگ ساڵی 1982 لە لای ڕاستەوە شێخ تاڵب و حامدی حاجی خالد و بەختیار مستەفا برای کاک نەوشیروان مستەفا بۆ مستەفا چاوڕەش و جەباری حاجی عوسمان و هاوڕێ جەبار لەگەڵ مزەفەر خەڵکی هەولێرە ئێستا لە سویدا. ئەم جارە شوێنەیەک دەخینە پێشچاوی خوێنەران کە گوزارش لە ڕۆژانی سەروەری میلەتەکەمان دەکات و مێژووی شۆڕش و خەباتی شۆڕشگارانە دەگێڕێتەوە. ئەم وێنەیە لە ساڵی 1982 داگیراوە. ئەوانەی لە وێنەکەدان خۆیان شاهیدی ئەو بارودۆخەن. ئەو کاتە من لە بەڵبەندی دوو بووم کە بارگاکەی لە سەرگەڵۆ بوو. بەرپرسی سەربازی بووم. بۆ هەندێک کاری تایبەت چووبووم بۆ سەرکردایەتی. ئەم وێنەیە لە نێوزەنگ گیراوە لە سەربانی بارگاکەی کاک نەوشیروان کە بەفرێکی زۆر باری بوو. ئەو کەسانی کە لە وێنەکەدا دیارن ئێستا یەکەیەکە باسییان دەکەم. کەسی یەکەم لای ڕاستەوە ئەوە شێخ تاڵیبە، کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. لە دۆڵی جافایەتی دیارە ئەویش بۆ ئیش هاتووە بۆ نێوزەنگ. پیاوێکی باش بوو، لە یەکێتیدا نەبڕا. ئێستاش لە دەروی وڵاتە. برای کاک شێخ کەمالە کە ئێستا زەڕەنگەرە. کاک شێخ تاڵیب کادیر بوو. یەکێک لە شتەخۆشەکانی کاک شێخ تاڵیب ئەوە بوو کە ئەچووە هەر ماڵێک کاسێتێکی پێ بوو خەباتی یەکێتی و بەرنامەی یەکێتی و سیاسەتی یەکێتی تێدا تۆمار کردبوو. لە جیاتی ئەوەی خۆی باسی خەباتی یەکێتی نیشتیمانی کوردستان بکات کاسێتەکەی بۆ ماڵەکان لێدەدا. کەسی دووەم کاک حامیدی حاجی خالیدە. ئەو سەردەمە لە شارە زۆر بوو. هەر وەکو من چۆن چوون بۆ سەرکردایەتی بۆ ئیشوکار، کاک حامیدیش هەر بۆ ئیشوکار هاتبوو. کاک حامیدیش یەکێکە لە فەرماندەکانی ناوچەی شارە زۆر، کەسێکی ناسراوە. یەکەم مەفرەزەکە هاتنە دەرەوە بۆ پێشمەرگایەتی کاک حامید. لەو مەفرەزەیەدا بوو لەگەڵ کاکە حەمی حاجی مەحموود، شەوکەتی حاجی موشیر، شێخ عەلی ناسراو بە خولەکە شکۆڵ و عەلی شیعە و کاک حامیدی حاجی خالید و ئەوانی تر. کاک حامید لە هەموو ڕۆژگارە خۆش و ناخۆشەکاندا لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستاندا بووە.
سەردەمێک لە مەڵبەندی قەرەداغ بوو و دەمێکیش لە شارە زۆر سەرتیب بووە. کاک حامید ئامۆزای کاک شەوکەتی حاجی موشیرە لە پێناو یەکێتی کوردستاندا دەیان کەسی بنەماڵەکەیان شەهید بووە. ئێستاش خۆشبەختانە ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە. بەرپرسی مەکتەبی پەیوەندیەکانە هیوای تەمەندرێژی بۆ دەخوازم. کەسی سێهەم کاک بەختیار مستەفایە، برای کاک نەوشیروان مستەفایە. کاک بەختیاریش ئەو سەردەمە لە نێوزەنگ لە بارەکەی کاک نەوشیروان مستەفا بوو. کاک بەختیار لە هەوڵی ئەوەدا بوو تۆڕێکی پەیوەندیەکان بۆ هێزی پێشمەرگە دروست بکرێت. سەرنجام دروست کرا و هەر خۆشی بەرپرسی یەکەمی ئەو تۆڕە بوو. لەو بوارەدا زۆر شارەزا بوو، بۆیە باشترین کەس بوو بۆ سەپەرشتیکردنی ئەو تۆڕە کە هەموو مەڵبەندەکانی پێکەوە گرێ دەدا. بەر لە دروستبوونی ئەم شەبەکەیە ئەگەر کێشەیەک ڕووی بایە بەنامە یەکترمان ئاگادار دەکردەوە. بۆ نمونە کاتی شەهید ئەحمەد فەتحوڵڵا و هاوڕێکانی کە 5-6 پێشمەرگە بوون لە دڕێ شەهیدکران نامم ناردووە بۆ 3-4 ڕۆژ گەشتوۆتە جێ. دواتر هەر لە سەردەمی ڕووخانی شای ئێراندا بۆ پێی ئێمە پەیوەندیمان لەگەڵ براکوردەکانی ئێراندا هەبوو. هەندێک لەو بێسیمانەمان بەردەست کەوت و هەندێکمان کڕی و هەندێک لە چالاکیەکانی پێشمەرگە کە لە دژی سوپای عێراق دەکران دەستکەوت بوون. هەندێک جیهازی بچووکی دەستیمان لە لیبیاوە بۆ هات. دواتر لە چالاکیەکاندا جیهازی گەورە دەگیران و ڕێک دەخران و دەخرانە کارەوە. لەو سەردەمەدا خۆشبەختانە چالاکیەکانی پێشمەرگە لە گەشەکردندا بوون و لە ڕادە بەدەر چالاکی ئەنجام دەدرا. بەم شێوەیە کە باسم کرد کاک بەختیار تۆڕێکی پەیوەندی باشی لە قەرەداغ و شارباژێر و هەولێر دروست کرد و هەر خۆشی لێی بەرپرس بوو. خۆشبەختانە ئێستاش کاک بەختیار لە ژیاندا ماوە. هیوای تەمەندرێژی بۆ دەخوازم. کەسی چوارەم کە قەمسەڵەیەکی سەوزی لەبەردایە ئەوە خۆمم. کەسی پێنجەم هاوڕێجەبارە کە پێشمەرگەیەکی دێرین و ئێستا لە ئەڵمانیا دەژی کە بەداخەوە نەخۆشەوە دەبێت لەژێر چاودێری دکتۆردا بێت. هیوای زوو چاکبوونەوەی بۆ دەخوازم. لەم ماوەیەشدا کوڕێکی کۆچی دوایی کرد. زۆر بووی بەداخم، بینیومە و سەرخۆشیم لێ کردووە. هاوڕێجەبار لە ساڵەکانی 1978 و 1979 لە شارباژێر پێشمەرگە بووە. لەگەڵ مندا حاجی عوسمانی باوکی هاوڕێجەبار پیشەی خەیاتی بوو. پیاوێکی دڵسۆز بوو. پارچەزەویان هەبوو لە عازەبان فرۆشتی تا تفەنگێک بۆ هاوڕێجەبار بکڕێت و ببێت بە پێشمەرگە. ئەو سەردەمە خەڵک ئەوها کوردایەتیان دەکرد. ئەو سەردەمە کە لە باریسان بووین. هاوڕێجەباریش لە ناوەندی کۆمەڵە بوو. کەسی شەشەم کاک مزەفەرە کە ئێستا لە سویدا پێشمەرگێکی زۆر باش و ماندوو بوو. گەنجێکی جوان و چاوشین بوو. هەرچەندە من کەم ئیشم لەگەڵ نەکردووە، بەڵام ئێستا لە وێنەکەدا دەیناسمەوە. دیارە ئەو سەردەمەش هەموومان زۆر ماندوو بووین. زۆر بە ناڕەحەتی گەشتین ئەم ڕۆژگارە. بە هیوان وەفادار بین بەرامبەر بە کەسوکاری شەهیدەکانمان و خەباتی ڕابردوومان. خەباتیش هەر بەردەوامە و یەکێتی وەکو خۆی ماوە بە هەموومانەوە کێشەکان چارەسەر بکەین بۆ ئەوەی لە بەردەمی کەسوکارمان بۆ سوور بین و ئەوەمان لەبەر چاو بێت کە تا ئەم قۆناغی یەکێتی جگە لە شەهیدانی شەڕی دژ بە تیرۆریستانی داعش 18,000 شەهیدمان داوە. لە شەڕی دژ بە داعشیش 1600 شەهیدمان داوە. وەکو میلەتی کورد لێرەش لە شەهیدبوونی پێشمەرگەدا ئێمە پشتی شێرمان بەرکەوتووە. ئومێدەوارم هەم یەکێتیەکەمان بەهێز بکەین و هەم بە وەفا بین بۆ خەبات و قوربانیدانی ڕابردوومان. لە وێنەی ژمارە 9دا شەهید جەمالی عەلی باپیر و هاوڕێجەبار و مستەفا چاوڕەش و دلێری سەید مەجید لەم وێنەیەدا دەبیندرێت. ئەم وێنەیە یەکێکە لەو وێنە دەگمەنانی ڕۆژانی خەباتی شاخ کەسانێک کە لەم وێنەیەدا دەرکەوتون پێشمەرگە و کادری ساڵەکانی سەرەتای شۆڕشی و نوێی گەلەکەمانن. ئەو ساڵانەی شۆڕش بە قۆناغە هەرە سەختەکانیدا تێدەپەڕی و دوژمنیش بەو پەڕیتوانای خۆیەوە هەوڵی دەدا مەفرەزە سەرەتاییەکانی شۆڕش لەناو بەرێت. لە وێنەکەدا 4 کەس دەردەکەون. وێنەکە هی ساڵی 1979ە. یەکەم کەس ئەوەی کە کلێتەکەی لەسەردایە شەهید جەمالی عەلی باپیرە. دووەمیان هاوڕێجەبارە.
سێمیان خۆم و ئەوەی چوارەمیشیان کاک دلێری سەید مەجیدە کە ئێستا لێپرسراوی ئیداری گشتی یەکێتیە. دیارە کاک جەمال یەکێکە لە پێشمەرگە قارمانەکانی شۆڕشی ئەیلول و شۆڕشی نوێژ بوو و یەکێک بۆ لەوانەی لە یەکەمین مەفرەزەکانی شۆڕشدا بووە. ئەو کاتی تازە شۆڕش دەستی پێکردبوو. پێش ئەوەی من بگەڕێمەوە بۆ کوردستان کاک جەمال و کاک سالار و برادەران هاتبوونە دەرەوە. دیارە یەکەم مەفرەزەکە هاتنە دەرەوە ئەو برادەرانی هەڵەبجە بوون. شەهید شەوکەتی حاجی مشیر و شێخ عەلی و کاک حامیدی حاجی خالید و کاکە حەمەی حاجی مەحموود و عەلی شیعە ئەمانە یەکەم کەس بوون. بەڵام دواتر سیان لەوێ و چوار لێرەیەکیان گرت و مەفرەزە سەرەتاییەکان دروست بوون. ئەو دەمە پێشمەرگە لە حاڵەتی بەرگریدا بوو. چالاکیەکانی ئەو کاتە لە هەر ناوچەیەک لە ناوچەکاندا دیاریکراو بوو. شەڕی گەورە نەبوو، نەمان دەتوانی شەڕی هێزەکانی ئەو حکومەتە بکەین. ئەگەر لە شوێنێکدا دۆرمان بگیرایە بەرگریمان لە خۆمان دەکرد. شەهید جەمال لە مەفرەزەکانەوە دەستی پێکرد. پاش ماوەیەک وردە بەپێی توانە و لێهاتووی خۆی قۆناغەکانی بڕی و بوو بە فەرماندەی هەرێم. ئەو کاتە سنووری چالاکی هەرێمەکان دابەش کرابوو. هەر هەرێمێک سنوورێکی خۆی هەبوو. کاری تێدا دەکرا. هەرێمی 3 و 4 جادەکان لە نێواندا بوو. لە ناوچەی دۆڵی جافایەتی جادەی نێوان ئەزمەڕ بۆ چوارتا ئەگەر ڕوو بکەیتە چوارتا دەستی ڕاستی هەرێمی 3 شارباژێر بوو، دەستی چەپیش هەرێمی 4 بوو. کاک جەمال لەوێ مایەوە بوو بە ئامر هەرێمی 4 دەورێکی باڵای هەبوو چالاکی باشیان ئەکرد. پێشمەرگەکان گەشایان کرد و زیادیان کرد. بەداخەوە لە ڕووداوێکدا کاک جەمال لای پشتی سەرگەڵ و لەوێ شەهید کرا. هاوڕێجەباریش یەکێک بوو لەو کادیرانی ئەو سەردەمەی یەکێتی. کادرێکی باش بوو، پیاوێکی هێمن و لەسەر خۆ بوو. سوپاس بۆخوا هێشتا لە ژیاندا ماوە. لەو سەردەمەدا ئێمە جارجار یەکمان ئەگرتەوە. تازە خەریک بۆ ڕژێمی شای ئێران ئەڕووخا. کەسی سێم خۆم، چوارەمیان دلێری سەید مەجیدە. کاک دلێریش یەکێکە لە تێکۆشە ناودارەکانی یەکێتی. ئەو کاتە کادیر بوو. پێش هاتنە دەرەوەشی لەناو شار کاری ڕێخستنی ئەکرد. کاک دلێر یەکێک بوو لەوانەی لەناو هەموو برادەرەکانی هەوێنی تەبای و برایەتی بوو. برادەرایەتی زۆر خۆش بوو. ڕاستە ئێستا مەسئولیەتێکی گەورەی هەیە، بەڵام ئەو کاتە هەمومان مەسئولیەتی بچووکمان هەبوو لە ئامر مەفرەزە و ئامرکردەوە بۆ کادری ڕێخستن و ئیش و کاری ڕاگەیاندن هەموو هەواڵان هەر یەکە و کارێکیان دەکرد. لەو کاتەدا ئێمە چووبووینە قۆناغی ئامرکرد و ئامر هەرێم. کاک دلێریش قۆناغ بە قۆناغ ماوەیەک لە ئیدارە بوو، ماوەیەکیش ئیشی مامجەلالی ئەکرد. هاتوچۆی تارانی ئەکرد کە شاڕوخا هەموو ئیشەکانی مامجەلال لە تاران ئەم ئەچوو بۆ ئیش و کارهێنانی ڕاستبەردەکان و کە ئینار بۆ لای خەڵک کاغەزی پیا ئەنارد. ئێستاش کاک دلێر ئەو دەورەی هەیە کە مەسئولی هەموو ئیداری گشتیە. هیوادارم یادکردنەوەی ڕۆژانی خەباتی سەرەتای شۆڕش و بیرهێنانەوەی ئەو ڕۆژانە ببێتە هۆکارێک بۆ کارکردنی زیاتر و خەباتی زیاتر، چونکە هێشتا ئامانجی زیاتر و ئەرکی زۆرترمان ماوە. بە گیانی برایەتی و تەباییەوە هاوکاری یەکتر بکەین و گیانی شەهیدەکانمان لەم ڕێگەیەدا خۆیان بەخەت کردووە ئاسوودە بکەین. لە وێنەی ژمارە دەدا نەوزاد عەلی ڕەشید سەعاتی و وابزانم لە دەرەوەیە، مستەفا چاوڕەش، شەهید کاکە برابەرزنجی، شەهید عوسمان قالە منەوەرە، کەسێکیش کە پێشبەرگە بوو و ناوەکەیم لەبیر نییە، لە هەرێمی 3 شارباژێر. دیسانەوە وێنەی ژمارەدا محەممەد قەڵەو، کاوە، ئاراس، قادر، عەباس چاوشین، ئەحمەد، نەبەز، بەختیار حەمەی مەحا، خالد عەباس، کەریم، غەریب لە ساڵی 1970 دا گیراوە. هەرێمی 3 شارباژێر. سەروەریەکانی خەباتی چەکداری شاخ بەشێکی زیندوی مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان پێک دەهێنن. وێنەکانی ئەو ڕۆژگارە کە لە ئەلبومی پاڵەوانە زیندووەکانی ئەو ڕۆژگارە سەختانە داماونەتەوە گەواهی لەسەر گیان فیدایی و خۆنەویستی پێشمەرگەکانی یەکێتی دەدەن کە چۆن بە چەکی سادە و کۆنەوە ڕوبەڕووی سوپای زەبەلاحی بەحث دەوەستانەوە کە هەموو جۆرە چەکێکی تازەی بەکاردەهێنا. وێنەکان زۆرن، ئەم جارە ئەم دوو وێنەیەمان هەڵبژارد. وێنەی یەکەم لە 5 کەس پێک هاتووە، ئەگەڕێتەوە بۆ نێوان ساڵانی 1978 1979 لە نزیک یەکێک لە دێهاتەکانی ناوچەی شارباژێر گیراوە. وەکو لە وێنەکەدا دەرکەوتووە چوینەتە دەرەوەی دەیەکە لە ترسی پەلاماری لە ناکاوی حکوومەت، نەوەکو دەورمان بگیرێ و هەلیکۆپتەر بێتە سەرمان. هەموو ڕۆژێک ئەچوینە دەرەوە، لە بندارێکدا یان لە شوێنێکدا پشوویەکمان دەدا. ئەو کاتە من ئامر هەرێمی شارباژێر بووم. ئەوانەی کە لەوێ بوون هەواڵەکانی خۆمانن ئێستا باسییان دەکەم. ئەو سەردەمە وەکو ئێستا نەبوو. کەسی یەکەم ئەوەی بە چیچکانەوە دانیشتووە تفەنگەکەی بەدەستەوەی و کلێتەکەی لەسەردایە، ئەوە ناوی نەوزاد عەلی ڕەشیدە، خەڵکی گەڕەکی سابونکەرانی سلێمانیە. خاڵەکانی هەموو ڕەفیقم بوون و دراوسێ بووین. نەوزاد کوڕێکی گەنجی مناڵ بوو، هاتە دەرەوە لەگەڵماندا بوو بە پێشمەرگە. بنەماڵەکەیان زۆر تێکۆشەر و خەڵکێکی ناسراون. نەوزاد ئێستا خۆی و براکانی سەعاتچین، باوکیان بەقاڵ و سەوزەفرۆش بوو. ئەو سەردەمە وەکو ئێستا نەبوو. ئەگەر کەسێک بەهاتایە بۆ پێشمەرگاتی
ناسراو نەبوایە یان لەلایەن کەسانێکی باوەڕپێکراوەوە نەهاتایە وەرمان نەدەگرت. کاک نەوزاد کە هاتە دەرەوە باسی خاڵەکانی و کەسوکاری خۆی کرد. من ئەوانم ناسی بۆیە کردمانە پێشمەرگە و لای خۆم بوو. قارەمانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. کەسی دووەم خۆمم کە لە کاتی چرکاندنی وێنەکەدا لەگەڵ کاک عوسماندا سوعبەت دەکەین. کەسی سێهەم شەهید کاک ئەبراهیمە کە یەکێک بوو لە پێشمەرگە قارەمانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و دەورێکی کاریگەری هەبوو لە ناوچەکەی خۆیاندا. کەسێکی ناسراو بوو. لە کاتی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هێزەکانی ڕژێمی دیکتاتۆریدا شەهید بوو. کەسی چوارەم شەهید عوسمانی قالەمنەوەرە. لە ڕابردووشدا پێکەوە بووین. لەگەڵ کاک عوسماندا هاوڕێتیمان زۆر خۆش بوو. لە سەردەمی شۆڕشی ئەیلوولشدا هەر پێکەوە بووین. لە ناوچەی گەڵاڵە و حاجی ئۆمەران لەو سەردەمەدا ئەو لەگەڵ شەهید سامی عەبدوڕەحماندا بوو. من کە لە هۆڵمدا گەڕامەوە لەگەڵ بەڕێز مام جەلال و کاک نەوشیروان و کاک سالاردا لەگەڵ هێزەکەی ئەواندا ئێمە لەسەر سنوور لە ناوچەی شەمدینانی سەر بە تورکیا یەکمان گرتەوە. لە ئاڵلقەکانی پێشووشدا باسی مەفرەزەکانم کردووە. من ئامر مەفرەزە بووم. کاک عوسمان و کاک نەبەست بەداخەوە ئەو وەجبەیی کە چوون بۆ تورکیا کاک عوسمان لەلایەن قیادەی مۆقەتەوە بەدیل گیرا و دواتر کە هاتەوە ئەمە ئەو سەردەمەیە. کاک عوسمان لە ژیانیدا زۆر ئەرک و زەحمەتی کێشا. پیاوێکی زۆر قارەمان بوو. مەشهور بوو بە ئازایەتی. لە شەڕی دێهەوڵ و ئەوە بوو لێی قەوما بەناو ئەو سەربازانەدا بە شەڕ خۆی دەرباز کرد و شەهیدێکیشیاندا. ناوی برایمی سەراوی بوو. ناسراو بە برایم فاتم دێربێ. کاک عوسمان لەو شەڕەدا دەورێکی باشی بینی. بەداخەوە لە شەڕی ناوخۆدا شەهید بوو. ئێستاش خۆشەویستی و ڕێزم بۆ بنەماڵەکەی هەیە. ئەمانە کۆمەڵێ گەنج بوون. ئەو وێنەی تریشیان هەر لەو کاتەدا گیرا و لە شارباژێرە. ئەمانەی کە دانیشتون کەسی یەکەمیان قەمسەڵە خەتدارەکەی لەبەردایە کاک محەممەدە. ئێستا ناسراوە بە حەمەقەڵە و ئەمانە کۆمەڵە گەنج بوون لە شاری سلێمانی کۆمەڵە ناردبوویانە دەرەوە. ئەمە پێش جیابوونەوەی حزبی سۆسیالیست لە یەکێتی ئەم کۆمەڵە گەنجە قادر و محەممەد و کەریم ئەمانە ڕێکخستنی کۆمەڵە بوون کە شەهید عومەر میرزایان لەگەڵ بوو. ئەو بەرپرسیان بوو زۆر بەداخەوە کە چوونە قەراخ جاشەکان گرتیان. کاک عومەر لە مووسڵ لە سێدارە درا. عومەر میرزا خاڵی دوان لەم پێشمەرگانەیە کە هاتبوونە دەرەوە. نووسراوی کۆمەڵایان بۆ من هێنا بوون بە پێشمەرگە. خۆشبەختانە حەمەقەڵەویش ئێستاش ماوە خانەنشینە. کەسی دووەمیان کە قاچی ڕاکێشاوە مام ئاراسە لای خۆم پێشمەرگە بوو. پێشمەرگەیەکمان یاسینی ناو بوو کە چووە سلێمانی ئەم کوڕەی لەگەڵ خۆی هێنا بوو. گەنجێکی جوان بوو. ئەم وێنەیە ئەوە دەردەخات کە هێشتا جیابوونەوەی سۆشیالیست لە یەکێتی ڕووی نەداوە. لە دوای جیابوونەوەی حزبی سۆسیالیست ئاراس لەگەڵ کاک عوسمانی قالەمنەوەر چووە ناو سۆسیالیستەوە. بەداخەوە کە مام ئاراسیش لە شەڕی ناوخۆدا شەهید بوو. زۆریشی خۆش ئەویست. ئەوەی تریشیان کەسی سێم کە قاچی ڕاکێشاوە بەختیاری حەمەی مەحەیە. خوشکەزای شەهید جەلالی حەمەی مەحەیە. هەر بە ناوی حەمەی مەحەوە خەڵک بانگی ئەکەن. خوشکەزای کاک خەسرە و وەستاجەبارە. خاڵێکیشیان ناوی کەریم بوو. لە شۆڕشی ئەیلوولدا لە پشتی یۆڵەیەر شەهید بوو. بەختیار کوڕێکی زۆر چاک بوو. ئەو ڕۆژەی کە هاتە دەرەوە بۆ پێشمەرگایەتی ئێمە لە گوندی گەڕادێ بووین. باجی خەجێ ننکی بەختیار بوو وەکو دایکی وا بوو. زۆریشی خۆش ئەویست. وتم باجی خەجێ من ناتوانم زەمانەتی بەختیار بکەم. ئەتوانی قەناعەتی پێبێنی کە لەگەڵمانەیەت. زۆری هەوڵدا بەڵام بەختیار بە قسەی نەکرد. تەمەنی بەختیار 17 بۆ 18 ساڵێک ئەبوو. ئەو ڕۆژە بۆ شەوەکەی ئێمە پەڕینەوە بۆ گوندی خەمزە. تازە جاشات بوو. ئەحمەدی عەزیز کاکی و ئەوانە دەورمانگیرا. من خۆم نەخۆش بووم. لە ماڵێک پاڵکەوت بووم. شێخ حسێن سوور و جەوهەر و کۆمەڵێک خەڵک حەرەسم بوون. شێخ حسێنە سوور ئەو کوڕە ئازایی لێ دەرچوو کە بووە سەرلێشکر لە داهاتوودا. دەوری ئازایەتی باس ناکرێت. بەداخەوە لە شەڕی ناوخۆدا شەهید بوو. لەو شەڕەدا بەختیار دەستی بریندار بوو. بەختیار کوڕێکی زۆر باش بوو. بنەماڵەکەشیان لە کوردایەتیدا کەمیان نەکردووە. ئێستا بەختیار لە دانیمارکە. هیوای تەمەندرێژی بۆ ئەخوازم. کەسی چوارم ئەوەی کلێتەکەی لەسەردایە خالید ئاباس حسێنە. کوڕی خاڵمە لە دەستەکەی خۆم پێشمەرگە بوو. هەرچەندە هەموو پێشمەرگەکان کەسی من بوون. بۆ من جیاوازیان نەبوو. بەڵام ئەم وەکو خزمایەتی کوڕی خاڵم بوو. کەسێکی باش و چالاک بوو. هەر کارێکت پێ بسپاردایە بەقەد مەجای خۆی جێبەجێ دەکرد. ئێستا لە ژیاندا ماوە و خانەنشینە. بنەماڵەیەکی باش بوون. کەسی پێنجەم کەریمە. خوشکەزای عومەر میرزایە. ئەویش یەکێک بوو لەو پێشمەرگانەی کۆمەڵە ناردبوونیە دەرەوە کە ڕژێم ئەفوویدا کەریم و قادری برای ڕۆشنەوە. بەڵام خراپ نەبوون. بنەماڵەیەکی باش بوون. خوشکەزای عومەر میرزا کە یەکێک بوو لە پێشمەرگە قارەمانەکان ئێستا گۆڕی خاڵیان لە گردی ئابلاخە لەو شەهیدانەیە کە لە مووسڵ لە سێدارە دران. کەسی شەشەم کاوەیە. خوێندکار بوو کە هاتە دەرەوە گەنجێک بوو هێشتا مووی لێ نەهاتبوو.
ئێستا لە دەرەوەیە لەم ماوەیەدا هاتەوە سەردانی کردم. کەسی حەوتەمیش قادرە، خوشکەزای عومەر میرزایە. کەسی هەشتم عەباس چاوشینە، یەکێکە لە پێشمەرگە دڵسۆزەکان لە سەرەتادا لەگەڵماندا هاتە دەرەوە، بەتایبەتی لەگەڵ عوسمانی قالە منەوەردا بوو، ئێستا خۆشبەختانە لە ژیاندا ماوە. کەسی نۆهەم کاک مەحموود ڕەشیدە، ناسراوە بە نەبەز، پێشمەرگەیەکی زۆر قارەمان بوو، چەندین جار بریندار بوو. هەر لە سەرەتادا ئێمە نەهاتبووینەوە لە ناوچەی لای دۆڵی مالومە، لە سایارەیەکی ئەسکەریان دابوو، لەوێ بریندار بوو. لە هەموو ئەو قۆناغە ناخۆشانەی کە یەکێتی پێیدا تێپەڕی بوو، ئەو لەگەڵماندا بووە. لەگەڵ ئەو هێزەی کە چوون بۆ هەکاری بۆ هێنانی چەک لەگەڵ کاک عوسمان و هاوڕێکانی بەدیلگیرا. دوایین جار کە هاتەوە کاک نەوشیروان نامەی بۆ من نووسی بوو، وتی مەفرەزەیان بۆ دروست بکە. ئێمە خۆمان 3 کەس بووین، 10 کەس دابەشم کردن بەسەر هاوڕێیاندا. خۆشبەختانە کاک نەبەز ماوە، ئێستا خانەنشینە و لە سلێمانیە. من و کاک نەبەز لە شۆڕشی ئەیلولیشدا هەر پێکەوە بووین، لەگەڵ زاهیری برام لە شۆڕشی ئەیلول بە بۆمبی فسفۆر بە سەختی بریندار بوون. لە وێنەکەدا 2 کەسی تریش لە پشتەوە دیارن کە ڕاوەستاون. ئەو دوانەیش یەکێکیان ئەحمەد، ئەوەی تفەنگەکانیان بە شانەوەیە. ئەحمەد خەڵکی گوندی ئالاسیەوە، لە دەستەکەی خۆم بوو، بەداخەوە ئەنفال کرا. ئەوی تریش غەریبە ڕەشە، لەگەڵ کاک عوسماندا بوو. پێم وابێ لە ناوچەی ئاغجەلەر لەگەڵ کاک نەبەزدا بوو، لە شەڕێکدا شەهید بوو. بیرم دێ لە کاتی مفاوەزاتەکەی 1984دا لەگەڵ کاک ملازم عومەردا چوین، تیپی 21مان کرد بە 2 تیپ، کردمان بە تیپی 25 خاڵخاڵان و تیپی 21. پێم وابێ لەو سەردەمەدا ئەوی شەهید بوو. ئەمانە هەمویان سەروەتێکی یەکێتی نیشتیمانی کوردستانن. ئێمە کە ئێستا باسی ئەم وێنەیە ئەکەین، مەبەستمان بیرهێنانەوەی مێژووی پڕ لە سەروەری یەکێتیە، یادی شەهیدە قارەمانەکان و گیانفیدایی و لە خۆبوردووی ئەم تێکۆشەرانە بکەینە هەوێنی برایەتی و تەبایی و پێکەوە کار بکەین بۆ چارەسەرکردنی کێشەکانی میلەتەکەمان. ململانی و ناکۆکی و هێرشکردنە سەر یەکتر لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و ماڵپەڕەکان بخەینە لاوە، هەمومان یەکدەست بین بۆ هێنانەدی ئەو ئامانجەی ئەم تێکۆشەرانە لە پێناویدا شەهید بوون. ئەوەش باشترین وەفایە بۆ شەهیدان و خانەوادە سەربەرزەکانیان. وێنەی ژمارە 11 لەم وێنەیەدا مستەفا چاوڕەش و عومەری سەید عەلی و ملازم عومەر و سالار عەزیز و ئاوات قارەمانی و خولەکە شکۆڵ لە نێوزەنگ لە ساڵی 1980دا بارگای کاک سالار عەزیز لە سەربان گیراوە. هەروەکو لە بەشەکانی پێشوودا باسمان کردووە، ئەم وێنەیەش یەکێک لەو وێنانەی ساڵی 1980 لە نێوزەنگ گیراوە. ئەو سەردەمە سەرکردایەتی و مەکتەبی سیاسی لەوێ بوون. من لە شارباژێڕۆ بۆ ئیشوکار چوو بووم بۆ سەرکردایەتی و ئەو برادەرانش کە لە وێنەکەدان هەموو بارگا و شوێنی کارکردنیان لەوێ بوو. لەو کاتەشدا برادەران تازە لە زیندانی بەعز ئازاد بوون. کاک عومەری سەید عەلی کە لە وێنەکەدا یەکێک بوو لە زیندانی ئازادکراوەکان و ئەوە دوای ئەوەیە کە هاتۆتە دەرەوە بۆ سەرکردایەتی. کەسی یەکەم لەم وێنەیەدا خۆم و کەسی دووەمیش کاک عومەری سەید عەلیە کە سەری دانەواندووە و کڵاوێکی لەسەردایە. کاک عومەری سەید عەلی یەکێکە لە تێکۆشەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان، لەوانەی کە لە زمانی کاکشەهاب و ئەو هەڤاڵانەی سەرەتای دامەزراندنی کۆمەڵا کادرێکی ئەساسی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە لە زیندان ئازاد بوون هاتبوونە دەرەوە. کاک عومەر پیاوێکە هەموو خەڵک ئەیناسی و ڕۆڵی خۆی هەبوو لە خەبات و تێکۆشاندا. ڕاستە ئێستا لەگەڵ یەکێتیدانیە، بەڵام ئەو سەردەمە هەمومان یەکێتی بووین. ئەو شوێنش کە وێنەکەمان لێگرتووە سەربانی بارەگاکەی کاک سالار عەزیزە کە دیارە لەوێش هەر کەسە و مەقەڕێکی خۆی هەبووە. کاک عومەریش هەموو قۆناغەکانی ناڕەحەتی تێپەڕ کردووە. یەکێ لەو شانەی شایانی باسە برینداربوونەکەیەتی. پاش ئەوەی هاتنە دەرەوە بە جەولە هاتنە خوارەوە لە ناوچەی پیرانەڕەش و گرتەکەوتنە بەر بەردومانی فڕۆکەکانی ڕژێم و لەو کاتەدا کاک عومەر بریندار بوو کە هەتا ئێستاش بەو برینە و گۆچان و ئازارەوەیە کە ئەیبینین. کاک عومەر ئێستا لەگەڵ گۆڕانایە، بەڵام ئەو کاتی کە هاتنە دەرەوە لە ساڵی 1979 کۆبوونەوەیە کرا لە شوێنێ سەرکردایەتی کۆمەڵە هەڵبژێرا و 8-9 کەس هەڵبژێردران. من خۆم یەکێک بووم لەوانە. کاک فەریدونیش لە یادەوەریەکەی خۆیدا من و کاک دلێری لەبیر چووە. کاک عومەر و ئەو برادەرانەی کە لە سجندا بوون و ئەوانش کە لەوێ هەڵبژێردران سەرکردایەتی کۆمەڵە دامەزراند. سەرکردایەتی کۆمەڵە کاک عومەر و کاک سالار و کاک ئاوات و بەخۆشمەوە جگەلەوەی هەر کەسە و ئەرکی پێشمەرگایەتی خۆمان هەبوون. لەو سەردەمەدا سەرکردایەتی ئەو کاتی کۆمەڵەی ڕەنجدەران بووین تا کاتی کۆنفرانسی یەکی کۆمەڵە. کەسی سێهەم کە جامانەکەی لە ملە و کڵاوەکەی لەسەرە کاک ملازم عومەرە. لە بەشەکانی تریشدا من باسی کاک ملازم عومەرم کردووە کە ئەویش بارەگایەکی خۆی لەوێ هەبوو. بەرپرسی هێزی پێشمەرگە بوو، لە ئیدارە و ئیشوکاری پێشمەرگە بوو. ڕەنگە هەر یەکێک لە کۆبوونەوەکان بێت. ئێمە
لەوێ کۆ کردبێتەوە. سوپاس بۆ خوا کاک عومەر لە ژیان داماوە، بۆ پرسەکان یەکتر ئاگدار ئەکەینەوە پێکەوە دەڕۆین. ئەو تەندروستیشی تۆزێک باش نییە. کاک عومەر لەسەر داوای خۆی وازی لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هێنا و ئێستاش لای ڕەفیق و دۆستەکانی حورمەتی خۆی هەیە و خۆشەویستە. کەسی چوارەم کە جامانەکەی بەسەرەوەی و نیتاقێکی لە پشتە و دەستی لە گیرفانیدایە کاک سالار عەزیزە. لە ئێستادا هیچ پۆستێکی نییە، بەڵام ئەو سەردەمە کاک سالار یەکێک بوو لەو کەسانە و ئەو مەفرەزانی بەرپرسی هەموو کۆمەڵە بوون. ئەو سەردەمە کاک ئارام و کاک شەهاب و کاک سالار لە سەرکردایەتی کۆمەڵە بوون. کاک سالار ئەندامی مەکتەبی سیاسی بوو، پیاوێکە تەمەنی لاوی لەناو یەکێتی و کۆمەڵەدا سەرف کردو و خۆشبەختانە ئێستاش لە ژیان داماوە، ڕۆژانە یەکتر ئەبینین. کەسی پێنجەم کاک ئاوات قارەمانیە. لەو کاتەدا کاک ئاوات بەرپرسی بارگاکەی کاک نەوشیروان بوو، ئەندامی سەرکردایەتی کۆمەڵە بوو. لە سەرەتاوە کاتێک کاک ئارام لە قەرەداغ بوو ئەویش لەوێ بوو، ماوەیەکی زۆریش لە نێوزەنگ بوو، بەڵام لەو ساڵانەی دواییدا فەرماندەی تیپ بوو لە شارباژێر، ئێستاش خانەنشینە لە ماڵی خۆی دانیشتووە. کەسی شەشەم ئەوەی کۆڵەباڵەکەی لەبەرە کاک شێخ عەلیە خولەکە شکۆڵ. لە ئەڵقەیەکی پێشووتردا باسم کردووە، یەکێک بوو لە ئەندامانی ئەو مەفرەزەیی کە یەکەم مەفرەزەی یەکێتی نیشتیمانی کوردستان بوون، چوونە دەرەوە بۆ پێشمەرگایەتی. ئەو کاتە ئەمانە هەمویان کۆمەڵە بوون و لە شارەزور و هەڵەبجە بوون. لەگەڵ ئەویشدا کاک شەوکەتی حاجی مشیر و حامیدی حاجی خالید و حەمەی حاجی مەحموود و دکتۆر ڕەزا بوو کە بەداخەوە دواتر شەهید بوو. کاک شێخ عەلی پیاوێکی قسەخۆش بوو، ئەندامی سەرکردایەتی کۆمەڵە بوو. لە پێشمەرگایەتیدا درێغی نەکرد، ماوەیەکی زۆر ماڵەکەی لە نێوزەنگ بوو لەگەڵ فاتمەخانی هاوساری بەداخەوە. فاتمەخانیش لەم ماوەیەدا وەفاتی کرد. لە قۆناغی تریشدا لەگەڵ کاک شێخ عەلی ئێمە یەکمان گرتەوە. ئەوە بوو بەر لە ڕووخانی ڕژێم من بەرپرسی مەکتەوی پەیوەندیەکانی یەکێتی بووم. کاک شێخ عەلی جێگری من بوو. ئەو سەردەمەش کاک شێخ عەلی چوو بۆ هەکاری لەوێ گیرە. شێخ عەلی فەرماندەی هەرێمی شارباژێر بوو. کاتێک کاک ئەحمەد فەتحوڵڵا شەهید بوو جێگری بوو. ئەو کاتە لە هەکاری لای قیادەی موقەتە بەدیل گیران کە من وەزعەکەم تێگەیاند. ئەحمەد فەتحوڵڵا و ئەوان لە درێ شەهید بوون. بەڕێز مامجەلال کاغەزێکی نووسی بوو، ئەڵێ تۆ تا ئەو کاتە جێگری ئامر هەرێم ئەبی تا شێخ عەلی ئەگەڕێتەوە. دوای هاتنەوەی لە نێوزەنگ مایەوە، بەداخەوە لەم ساڵانەی دواییدا بە نەخۆشیەکی کوشندە وەفاتی کرد. کاک شێخ عەلی تا بڵێی پیاوێکی خۆشەویست بوو، هەموو تەمەنی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستاندا بەسەر برد. ئەمە مێژووی ئەو کاتەیە. هیوادارم هەمومان وەفامان هەبێ بۆ خەبات و تێکۆشانی ئەو ڕۆژانە. هەروەها پێویستە ئەم گەنجانەی ئێستا بیرێک لەو ڕۆژگارە بکەنەوە. شۆڕش و پێشمەرگایەتی چۆن بە قۆناغی دژواردا ڕۆیشتووە و ژیانی پێشمەرگە چۆن بووە. هەمومان هەوڵ بدەین چۆن لەوێ کۆبووینەتەوە، هەروەش لە داهاتوودا کۆ ببینەوە، چونکە یەکێتی بە هەمومانەوە جوانە. سەروەری یەکێتیش بە هەموو ئەو کاکانە و بە شەهیدەکانەوە جوانە. هیوادارم کە بتوانم لە بەشەکانی تردا زیاتر لەسەر خەباتی یەکێتی قسە بکەم. تیشک بخەینە سەر وێنەکان و لەو ڕێگایشەوە لایەنە بەشنگدارەکانی خەباتی میلەتەکەمان بخەینە بەردیدەی خوێنەران. لە وێنەی ژمارە 12 حەمە ئەمین عەبەڕەش و شێخ حسێن سوور و دیار و جەوهەر کونجرینی لەگەڵ کەسێکی نەناسراو و مستەفا چاوڕەش و شەهید مام ئاراز لەگەڵ ساماڵ و کەسێکی وابزانم شوانەیە. ئەم وێنەیە لە ڕێکەوتی 28/6/1978 دا لە دەشتی ناوچەی ئاڵانی ماوەت گیراوە. ئەم وێنەیە کە لێرەدا دەیخێنە ڕوو یەکێکە لەو وێنانی چیرۆکی ڕۆژە دژوارەکانی خەباتی میلەتەکەمان دەگێڕنەوە. مێژووەکەی ئەگەڕێتەوە بۆ 28/6/1978 لە شارباژێر. ئەو سەردەمە من هێشتا نەچووبووم بۆ قەرەداغ. من لە ساڵی 1979 چوومە شوێنی کاک سیروان تاڵەبانی کە شەهید بوو. ئەوە سەرەتای گەشەکردنمان بوو. پێیەکمان لە ئاڵان و ماوەت بوو، پێیەکیشمان لە بەرزنجە بوو. شەو و ڕۆژمان بۆ نەبوو. ئەم کوڕە گەنجانە کە ئێستا لە وێنەکەدان هەر یەکەیان چیرۆک و بەسەرهاتی خۆیان هەیە، چۆن هاتوونەتە ڕێزی پێشمەرگایەتی و دووچاری سەختیەکانی ئەو ژیانە بوون و هەندێکیشیان لەو ڕێگەیەدا گیانیان بەخشیوە. ئێستا یەکەیەکە باسییان دەکەم. دیارە ئەمە هەرێمی سێی شارباژێرە کە من بەرپرسی یەکەمی بووم. کەسی یەکەم کە دانیشتووە لە ڕاستەوە جلە سەوزەکەی لەبەرە جەوهەری کونجرینیە. پێشمەرگە بوو لەلام، بە کۆمەڵێک قۆناغا تێپەڕیوە، بەڵام لەو کاتەدا پێشمەرگە بوو. نوکتەیەکی خۆشی هەیە با لێرەدا باسی بکەم. لە ساڵی 1978 ئێمە لە شانەخسێ بووین. ئەو سەردەمە تەنانەت نەمان ئەتوانی ئاگریش بکەینەوە لە چەمی چۆمان کە ئەپەڕینەوە تا بچینە گروێز لە بەری ئێران. خۆم ئەمتوانی بپەڕمەوە، بەڵام ئەو وتی ئەبێ بێیتە کۆڵم. من سوپاسی ئەەکەم، ئەو چاکەی لەگەڵ کردم، بەڵام لە ناوەڕاستی ئاوەکەدا دامی بە ئەرزە. بۆ بەیانی هەموو لە شمتەڕ بوو، منیش تووڕە بووم. جەوهەر خەڵکی کونجرینە بوو، بە بنەماڵە خۆی و ئامۆزا و کەسوکارەکەی کوردپەروەرن.
خوشکێکی من خێزانی کوڕەمامێتی. کەسی دووهەم کە تفەنگەکەی بەدەستەوەیە شێخ حسێنە سوورە، پیاوێکی ناسراوە و هەموو خەڵکی سلێمانی و پێشمەرگەکان دەیناسن. شێخ حسێن و هاوڕێیەکی هاتنە دەرەوە ببنە پێشمەرگە. هاوڕێکی ناوی ئاراس بوو. پێم وابێ ئێستا ئاراس لە دەرەوەی وڵاتە. تا ئەو سەردەمەی چوون بۆ قەرەداغ شێخ حسێن لەگەڵ خۆما بوو. کوڕێکی تێگەیشت و خوێنەوار بوو. برای سەید ئەحمەدی بەرزنجی بوو کە ساڵانێک نوێنەری بەڕێز مامجەلال بوو بۆ کاروباری ئاینی. قۆناغ بە قۆناغی پێشمەرگایەتی بڕی تا بوو بەسەر لەشکر، بەداخەوە کە لە شەڕی ناوخۆدا شەهید بوو. ئەو سەردەمە ئەم پێشمەرگانەی کە هاتن بوون بە پێشمەرگە تەمەنیان مناڵ بوو، کەسیان تەمەنیان لە 20 ساڵ تێپەڕی نەدەکرد. لە پێناوی کوردایەتیدا زۆربەیان خوێندنیان بەجێهێشت بوو. زۆربەشیان لە ڕێکخستنی کۆمەڵە بوون کە ڕێکخستن ئەیاناردنە دەرەوە بۆ پێشمەرگایەتی. کەسی سێهەمیان ناوی دیارە. دیار بچووکترین پێشمەرگە بوو کە پەیوەندی بە ڕیزەکانی پێشمەرگایەتیەوە کرد. خەڵکی پێنجێن بوو، بەداخەوە قیادەی مۆقەتە لە ناوچەی سوورێن گرتیان و شەهیدیان کرد. غەدرێکی گەورەیان لێکرد، هەرچەندە شەڕێکی ئەوەندە گەورە لە نێوانماندا نەبوو کە مای ئەوە بوو بێ. ئەبوایە ئەو کاریان نەکردایە، هەر ئەو شتانەش بوو نەمایە دڵگرانی خەڵک. ڕاستە ناکۆک بووین، بەڵام بەو ڕادەیە نەبوو کە یەکتری بکوژین. بە تایبەتی مناڵێکی وا کە تەمەنی هی ئەوە نەبوو بەو شێوەیە بە ئەسیری بکوژرێت. کەسی چوارەم ئەوەی بڕنەوەکەی پێیە ساماڵە، خەڵکی شاری سلێمانیە. باوکی و مامێکی لە مەزادخانەکە کاریان دەکرد. تا ئەو کاتی من لەوێ بووم، ئەویش لەوێ پێشمەرگە بوو. کوڕێکی باش بوو، خێزانێکی باش بوون. پێم وابێ ئێستا لە هەندەرانە. کەسی پێنجەم ئەوەی بە پێوە وەستاوە کاک حەمە ئەمین کوڕی کاک عەبەڕەشە، خەڵکی گوندی هەوڵووە لە شارباژێر. باوکی پێشمەرگەی شۆڕشی ئەیلول بوو، بەداخەوە شەهید بووە. حەمە ئەمین کوڕێکی زۆر باش بوو، لە دەستەکەی خۆم پێشمەرگە بوو. هەتا ئەو کاتی وەفاتی کرد پەیوەندی دۆستایەتیمان وەکو خۆی وابوو. 3 ساڵ بەر لە ئێستا بەهۆی نەخۆشیەوە کۆچی دوایی کرد. 3 برای حەمە ئەمین لە نێو شاری سلێمانی شەهید کران کە ملازم موحسین چووە سەریان و شەهیدی کردن. بەم شێوەیە کوڕانی ئەم خێزانە و باوکیشیان گیانیان بە کورد و کوردستان بەخشیوە. ڕەئوفی برای حەمە ئەمین دامساز بوو. جارێک دانم ئازاری هەبوو، کاک حەمە ئەمین ناردی بە شوێنی داهات و لە دەیەکەی خۆیان دێی هەوڵ و دانی بۆ پڕکردمەوە. هەر 3 براکەی لە ڕێی کاک حەمە ئەمینی برایانەوە پەیوەندیان بە منەوە هەبوو، وشیار و بەختیار و ڕەئوف. ئەو ماوەی من چوون بۆ قەرەداغ و لە شارباژێر نەمام ئەو سەردەمە، چونکە ئەندامی ڕێخستن بوون و چالاکیان هەبوو. ملازم موحسین لە ماڵەکەی خۆیاندا پەلاماری دان و هەرسێکیانی شەهید کرد. لەو سەردەمەدا ملازم موحسین ئەو شارەی هەراسان کردبوو، ڕەش و سپی پێکەوە ئەسووتان و گوێی بە کەس نەدەدا. حەمە ئەمین بەر لە نەخۆشکەوتنی ئەفسەری ئاسایش بوو، هەرچەندە بنەماڵ نییە پرشێکی بەرنەکەوت بێ، بەڵام حەمە ئەمین 3 برای بەیەکەوە شەهید بوون و باوکیشی هەر شەهید بوو. شایانی باسە خەڵکی گوندی هەوڵ و هەمیشە شۆڕژگێر بوون. 1000 سڵاو لە گیانی پاکی حەمە ئەمین و برا و باوک و سەرجەم شەهیدەکان. لە ئەڵلقەکانی پێشوودا باسی شەڕێکم کرد کە لە گوندی هەوڵ و چوبوونە سەر شەهید عوسمانی قالەمنەوەر. ئەوە لە گوندەکەی ئەمان بوو. لە پشتی شارباژێر تەنیشت سوێڕەڵە و پارەزان و دۆڵپەم و بەردەمی شاخی گەڵیە گوندەکەیان. کەسی شەشەم ئەویش هەر پێشمەرگە بوو، بەداخەوە ناوەکەیم بیر نەماوە و کەسی حەوتەمیش خۆم. کەسی هەشتم ناوەکەیم لە یاد نییە، پێشمەرگەیەکمان ناوی شوانە بوو، گومان دەکەم ئەمە شوانە بێ. کەسی نوێم مام ئاراسە کە لە وێنەکانی پێشوودا باسم کردووە. بەپێی ئەم وێنەیە ئەو سەردەمە هێشتا جیابوونەوەی بزوتنەوەی سۆسیالیست لە یەکێتی ڕووی نەدابوو کە مام ئاراس لە جیابوونەوەکەدا لە ساڵی 1979 لەگەڵ ئەواندا ڕۆیشت. بەداخەوە ئەویش لە شەڕی ناوخۆدا گیانی لەدەستدا. شەڕێکی نەگریز بوو، هەمومان کاڵک بە ئەژنۆ ئەشکێنین. هیوادارم جارێکی تر شتیوار و نەداتەوە. ئەم وێنەیە ئێستا لە بەردەستە 3 پێشمەرگیان شەهیدن. لە کۆتاییدا ئەمەوێ لێرەوە باسی ئەو دێهاتانش بکەم کە ماڵیان ماڵی خۆمان بوو. خەڵکی ئەو دێیانە شۆنخوونیان لەگەڵ کێشاوین، ئەچوینە هەر ماڵێک جێگەی نووستن و خواردنیان ئەداینە، لە دێیەکەوە بۆ دێیەک دەلیلیان ئەکردین، فیشەکیان بۆ ئەشاردینەوە و نامەیان بۆ ئەگەیاندین. هەموو جارێک و تومانە قەرزاری لادێیەکانین. هیوادارم حکومەتەکەمان ئیشیان بۆ بکات. سڵاو بۆ گیانی نەمری شەهیدەکان. هەر وەکو هەواڵ مامجەلال ئەڵێ، مانەوەمان، سەروەریمان، گەشەکردنمان بەندە بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە.
لە ژمارە 13دا لە گوندی زێوکە لە ئێران مانگی 12 1970 لەم وێنەیەدا جەبار عەلی عەوێز، کەریم دادەمەنێ، ملازم عومەر، کاک نەوشیروان، عوسمان قالەمنەوەر، مستەفا چاوڕەش، هاوڕێ جەبار، ئازاد دەرەمیانی لەگەڵ کەسێکی نەناسرا و حەبیب و شەهید فارق محەممەد. ئەم وێنەیە مێژووەکەی ئەگەڕێتەوە بۆ مانگی 12 1970. ئەوە چەند ئەڵقەیەکە لەسەر وێنەکان ئەدوێم. وێنەکانی ڕۆژانی خەباتی شاخ زۆرن، بەڵام ئەوەی کە لای من مەبەستە بەبیرهێنانەوەی ئەو کەسوور و داوانەیە کە لە ڕێگای وێنەکانەوە تیشکیان دەخەمە سەر، بۆ ئەوەی بەبیر هەڤاڵەکانی خۆمان و خەڵکی بهێنینەوە شۆڕش و خەبات لەو ڕۆژگارانەدا چۆن بووە. ئەمە مانای ئەوە نییە کە خەڵکی تریش وێنە و ئەرشیفی نییە. هەموو یەکێ لەو پێشمەرگە هەڤاڵانەمان ڕەنگە ئەرشیفێکی هەبێ کە من باسی ئەو یادگار و ڕۆژانە دەکەم. مانای ئەوەیە باسی پێشمەرگەکانی هەولێر و قەڵاتسێ و شارە زور و گەرمیان و هەموو ناوچەکانی کوردستان دەکەم. من لێرەدا بە ئەرکی خۆم زانی ئەوە ڕوون بکەمەوە، خەڵک وا تێنەگا کە ئەمەم بۆ خۆ دەرخستن کردبێت، بەڵکو تەنیا بۆ بیرخستنەوە و سوود لێوەرگرتنە. ئەم وێنەیە لە گوندی زێوکەی ئێرانە کە لە تورکیاوە 2-3 ڕۆژ بەڕێوە بووین. لە سەرەتای شۆڕشدا بوو، لە چۆمی گادەرەوە 2 ڕۆژ ڕێگامان بڕی و لە تورکیا هەمومان یەکمان گرتەوە. وەجبەیەک چەکمان هێنا. بەرپرسی ڕەتڵەکەشمان کاک نەوشیروانە کە لە ناوەڕاستی وێنەکەدایە. کەسی یەکەم لە ڕاستەوە شەهید جەباری عەلی عەوێزە، بەداخەوە بەهۆی بارودۆخێکی ناخۆش و شەهید جەبار گیانی لەدەستدا. ئەو کاتە ئەو پێشمەرگە بوو لەگەڵمان. ئەو سەردەمە من کاغەزێکم بۆ برادەران نووسی، وتم ڕەنگە ئەو ئاگای لەو بابەتە نەبێت کە بووە هۆی کوژرانی. لەم ساڵانەی دواییشدا یەکێتی بەڕەدی ئیعتیبار وەک شەهیدی یەکێتی نیشتیمانی ئەژماری کرد. کەسی دووەم کەریمی دادەمەنێیە، ئەویش پێشمەرگە بوو لەگەڵماندا. لە شۆڕشی ئەیلولیشدا کەریم هەر پێشمەرگە بوو، پیاوێکی خەباتگێڕ بوو. لە شۆڕشی نوێدا لە مەفرەزە سەرەتایەکاندا بوو. لەو حەملەیەدا بوو کە لە تورکیاوە هاتینەوە، ئەویشمان لەگەڵدا بوو. دوای ئەوان کۆمەڵێک کەس بوون. دوای هاتنەوەمان تەسلیم بوونەوە. کەریم برایەکیشی شەهیدە. دواتر بۆ جاری دووهەم کەریم هاتەوە دەرەوە، بەڵام لە شەڕی ئێران و عێراق لە ئێران بەهۆی بردومانی فڕۆکۆ شەهید بوو. کەسی سێم ملازم عومەرە. لە ئەڵلقەکانی دیریشدا باسم کردووە و تیشکم خستۆتە سەر ڕۆڵ و خەباتی بەرچاوی ئەو لە شۆڕشدا کە هاتینەوە. ئەو بەرپرسی هێزی پێشمەرگە بوو. هەموو بەیەکەوە بووین. یەکێک لە پیاوە هەرە تێکۆشەرەکان و ئێستاش لە ژیاندا ماوە. هیوای تەمەندرێژی بۆ ئەخوازم. کەسی چوارم وەک لە وێنەکەدا دیارە کاک نەوشیروانە. ئەو سەردەمە بە 2 ڕەتڵگەڕاینەوە کاک نەوشیروان بەرپرسی ڕەتڵەکە ئێمە بوو. ئێمە 2-3 ڕۆژ بەر لە هەڤاڵ مام جەلال و ڕەسوول مامەند و ئەوان بەڕێکەوتین. ئەو سەردەمە بە نهێنی لە ئێرانەوە هاتین. نەمان ئەهێشت حکومەتی ئێران پێمان بزانێ، هەرچەندە ئەوەش ئاسان نەبوو. کەسی پێنجەم شەهید عوسمانی قالەمنەوەرە. ئەمەی کە باسی دەکەم سەرەتای یەکێتی نیشتیمانی کوردستانە. کاک عوسمانیش یەکێک بوو لەو پێشمەرگانە پێشتریش لە شۆڕشی ئەیلول پێکەوە بووین. کاتی خۆی من کە گەنج بووم لە ساڵانی 65 ئەوانە لە ڕیزەکانی حیزبی شووعی بووم. کاک عوسمانیش لەناو پردان مڕافقی دکتۆر سامی عەبدوڕەحمان بوو. هاوڕێیەتی زۆرمان هەبوو، بەداخەوە بەهۆی شەڕی ناوخۆ شەهید بوو. سڵاو ئەنێرم بۆ کەسوکاری و بۆ نەسرین خانی خێزانی، چاوی هەردوو کچەکەی ماچ دەکەم. کەسی شەشەمیش خۆمم. کەسی حەوتەم هاوڕێ جەبارە کە پیاوێکی زۆر هێمن و لەسەرخۆ بوو. من و کاک جەبار و عەلی ئامەخان کە گەڕاینەوە ئێمە هەرسێکمان مەسئولی هێسترێک بووین کە بارمان لێ نابوو. لە هاتنەوەماندا لە هەر شوێنێک لامان ئەدا ئەبوایە کاو جۆمان بە وڵاخەکە بدایە. یەکێک لە کێشەکانمان ئەوە بوو کە بارەکە بکەوتایە، نەمان ئەزانی چاکی بکەینەوە. باش بوو هەندێک خەڵکی چۆخماخ و هەڵەدن و گەورەدێ و ئەو گوندانەمان لەگەڵدا بوو. ئەوان لێیان دەزانی و ئەهاتن بارەکەیان بۆ چاکە کردینەوە. مامۆستا عەزیزیشمان لەگەڵدا بوو، یادی بەخێر. دواتر ئەویش لەلایەن ڕژێمی بەعسەوە لە سێدارە درا. مامۆستا عەزیز جارێک بارەکەی ئەکەوێت، داوا ئەکات بارەکەی بۆ چاک بکەنەوە. کوڕێک پێی ئەڵێ مرد و مرێ، ئەگەر نازان بار بەستن بۆ دێنە دەرەوە بۆ پێشمەرگایەتی. مامۆستا عەزیز ئەڵێ بەخوا نەمزانی ئەبم بە قەتارچی. دەتۆش وەرە 2 پرسیاری فیزیان بۆ حەلکە با منیش بێم و دەبارت بۆ ببەستم. ئیتر ئەمە وەکو نوکتە لە زمانی ئەوە بڵاو بووەوە. هاوڕێ جەباریش هەر لەگەڵ ئێمەدا بوو. ئێستاش لە ژیاندا ماوە. هیوای تەمەندرێژی بۆ ئەخوازم. دانیشتووەکان لە دەستی چەپەوە کەسی هەشتەمی ناو وێنەکە شەهید فاروقە لە مەفرەزەکەی ملازم عومەر بوو. گەنجێک بوو، تەمەنی لە دەوری 18 و 19 ساڵدا بوو. پێشمەرگەیەکی ڕۆحسووک بوو. پێشتر پۆلیس بوو. دوایی هاتە دەرەوە بوو بە پێشمەرگە، بەڵام بەداخەوە لە ئێران بەهۆی کەسێکەوە کە خیانەتی لێکرد گرتیان و ڕادستی عێراق کرایە و ڕژێمی بەعسیش لە سێداریدا. شەهید فاروق لە بنەماڵەیەکی خەڵکی شاری سلێمانیە. سڵاو بۆ گیانی پاکی دەنێرم. کەسی نوێم حەبیبە کە لەگەڵ ملازم عومەردا پێشمەرگە بوو. پێشمەرگەیەکی ئازا و کوڕێکی چاک بوو. ئێستا نازانم لە ژیاندا ماوە یان نا.
ئەگەر ما بێت سڵاوم هەیە بووی. کەسی دێم ناناسمەوە. کەسی 11 ئازاد دەرەمیانەییە کە یەکێک بوو لە پێشمەرگە ئازاکان و بەرپرسی مەفرەزەکەی ملازم عومەر بوو. لەم ساڵانەی دواییشدا هەر لە ڕیزی پێشمەرگایەتی یەکێتیدا بوو بە پلەی سەرتیب. ئەوانەی لەم وێنەیەدان بۆ شۆڕش و کوردایەتی بەڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوویان لە شاخ کردو و وێنەیەک نابینی هەڤاڵێکی یان زیاتر لەو هەڤاڵانەی تێدا نەبێت کە لەو خەباتەدا شەهید بوون و یانی خۆیان کردۆتە قوربانی ئامانجە پیرۆزەکانی شۆڕش و یەکێتی. بۆیە دەڵێم بە ئەو شەهیدانە بەبیر خۆمان بهێنینەوە بە درێژە پێدانی ڕێبازەکەیان و وەفاداریان بۆ دەربڕین و ڕیزەکانی یەکێتی بە برایەتی و تەبایی بەهێزتر بکەین. لە وێنەی ژمارە 14دا مستەفا چاوڕەش، سەرحەد، ڕێبوار، عوسمان، ئەحمەد، زۆراب. ئەم وێنەیە لە ساڵی 1970دا گەڕانەوەی سەرکردایەتیە بۆ قەرەداغ. وێنەکان وەکو شایەت حاڵ چیرۆکی ڕۆژەکانی خەباتی سەختی شاخ دەگێڕنەوە و لە دوای تێکۆشەرەکان خۆشیان هەردەمێنن و سەروەریەکانی دوێنێ بۆ نەوەی داهاتوو باز دەکەن. لە ساڵی 1970 من لە شارباژێ ڕۆچوون بۆ قەرەداغ و لە شوێنی شەهید سیروان تاڵەبانی بووم بە فەرماندەی هەرێم. بەڵام ئەم وێنەیە هی ساڵی 1970ە. لەو کاتەدا کۆبوونەوەی سەرکردایەتی هەبوو لە نێوزەنگ. ئێمەش بۆ کۆبوونەوەکە چوو بووین. لە کاتی گەڕانەوەماندا لەگەڵ پێشمەرگەکاندا ئەم وێنەیەمان گرت. بەداخەوە بۆ شەهید سیروان تاڵەبانی کە باسی شەهید سیروان ئەکەین هی ئەوە نییە ڕاگوزەر بێت لەبەر ئەوەی ئەو ڕژگاری کە بەڕێزی لەوێ بوو بیهێننە بەر چاوی خۆتان. ئەم وێنەیە هی نزیکەی 36 ساڵ پێش ئێستایە. هاوڕێکانی سیروان خۆی کە کۆڵەکەی ئەو هەرێمی پێنجی قەرەداغ بوون و خۆشی وەکو کادرێکی کۆمەڵە پێش هاتنە دەرەوەی و لەوێش کە توانی بە هاوکاری هاوڕەکانی گەشە بە هەرێمی پێنج بدەن لەگەڵ ئەو هەموو فشار و هێرشانەشدا کە لەسەریان هەبوو توانیان بە قارەمانەتی خۆیان ببنە چقڵی چاوی دوژمنان و نۆکەرانیان. دوژمن زۆر لە کاک سیروان بەقین بوو، هەم لە خۆی و هەم لە هەرێمەکەش، لەبەر ئەوەی لە قوڵایی و نزیکترین شوێن بوو، هەم لە کەرکووک و هەم لەسەر ڕێگای بەغدا. لەبەر ئەوە لە چوونەکەی بۆ یەکەم جار بۆ سەرکردایەتی پاش ڕووخانی شا لە بانە بەیەک گەیشتین. دیارە هەر ئەو قینە بوو ئیستیخبارات و جاشەکانی سنووری زەڕایەن لە گەڕانەوەیدا کەمینیان بۆ دانا و لەگەڵ هاوڕەکانی شەهیدیان کردن. بە شەهیدبوونی گەورەترین زیانمان بەرکەوت سەرکردایەتی دوای شەهیدبوونی بڕیاریاندا من بچمە جێگای شەهید سیروان. چوونی منیش ئاسان نەبوو بە ئاسانی بتوانم ئەو کەلێنە پڕ بکەمەوە، چونکە پیاوێکی دڵسۆز و خۆشەویست و ئازا بوو. لەم وێنەیەدا کەسی یەکەم خۆم و کەسی دووهەم سەرحەدە، خەڵکی دێوانەیە. دێوانە کۆمەڵێک شەهیدی قارەمانیان هەیە. لە ڕابردوودا خەڵکی ئەم دێیە زۆر تێکۆشەر و خاوەن قوربانی بوون. مامەخولە خۆی و کوڕەکانی هاوڕێ و هەموو لە پێشمەرگە زیاتر خزمەتیان کردووە. سەرحەدیش پێشمەرگەی دەستەکەی خۆم بوو. خەڵکی ئەو گوندە بوو، کوڕێکی ئازا و خۆشەویست بوو. کەسی سێهەم ڕێبوارە، بەداخەوە بە ڕووداوێکی نەخوازرا و گیانی لەدەستدا. کەسی چوارەم عوسمانە کە خەڵکی لای ئاربەتە، لە دەوری ناوچەی زڕگوێز و ئەولاتر کوڕێکی ئازا و بێوێنە بوو. پێم وابێ لەسەر کێشەیەکی شەخسی لە سێدارە درا. کەسی پێنجەم ئەحمەدە، پێشمەرگەیەکی ئازا و ڕێک و پێک بوو. کەسی شەشەم زۆرابە، خەڵکی دی بەردەکەڕەیە لە بناری قەرەداغ. خۆی و ساڵحی برای لای من پێشمەرگە بوون. لە بناری قەرەداغ و لە شارەزور پێشمەرگەیەکی ناسراو بوو. هەموو خەڵک ئەیان ناسی، ماوەیەکی زۆر لەگەڵ مندا بوو، ماوەیەکیش لای کاک مەحموود سەنگاوی بوو. ئێستا پێم وابێ لە ماڵەوەی و تەندروستی باش نییە، هیوای تەمەندرێژی و لەشساغی بۆ ئەخوازم. بەداخەوە ئەوانەی دواوە ناناسرێنەوە، نامەوێت بکەونە هەڵەوە. هەموو ئەم پێشمەرگانە لەو ڕۆژگارەدا ئەگەر نەبوونایە نە ئێمە و نە شۆڕش دەبوو، چونکە هەموو هێزی دەستوەشێنی شۆڕشەکەمان بوون. پێشمەرگایەتی ئەو سەردەمە کارێکی ئاسان نەبوو. هەموو ئەمانە ماڵ و حاڵ و خوێندن و کار و کاسبیان بەجێهێشت بوو. لە پێناوی بیر و باوەڕ بۆ ڕزگاری میلەتەکەیان، بۆ ئازادیەکەی ئەمڕۆ دایک و باوک و خوشک و برا و ماڵ و مناڵیان بەجێهێشت بوو. دابوویانە دەستی قەدر و لەوێش بەعس دەیگرتن و ئەشکەنجەیان دەدان. پێشمەرگایەتی بەم شێوەیە بوو. دەگەڕێمەوە بەلای وێنەکە. دیارە ئەم ڕێگەیە ڕێگەی سەعات و دوان نەبوو. ئەم شوێنە لای ناوچەی قەلەڕەشەیە لە ناو خاکی ئێرانەوە بەرەو قەرەداغ دەگەڕاینەوە. لەو سەردەمە بەنێو خاکی ئێراندا هاتوچۆمان دەکرد. ئەچووینە هەرزنە و بێتوش و دەرمانە و کوێستانی لای سەردەشتیش. هیوادارم ئەو هەڤاڵانی کە ماون لە ژیاندا تەمەندرێژ و تەندروست بن. دیسانەوە دەڵێم هیوادارم هەمومان بەردەوام بین لەسەر ڕێبازەکەی هەڤاڵ مامجەلال و ڕێبازی شەهیدان و یەکێتیمان خۆش بێ، واز لە کۆمەڵی بەرژەوەندی و شت بهێنرێ و با یەکێتی بچێتەوە سەر شاڕی شایستەی خۆی و گیانی شەهیدە سەربەرزەکانمان شاد بکەین. لە وێنەی ژمارە 15دا جەبار فەرمان و نەوشیروان مستەفا و مستەفا چاوڕەش و
مستەفا سەرگەڵووی. لە ئەڵقەی چواردەی ئەم بابەتەدا وێنەیەکمان دابەزاند کە پێش گۆچی دوایی کاکنەوشیروان بوو. بەداخەوە کاکنەوشیروان بەجێ هێشتین و لێرە و سڵاو و ڕێز ئەنێرم بۆ گیانی پاکی و بۆ هەڤاڵەکانی و ئینجا لە یەکێتی نیشتیمانی کوردستان و گۆڕان و بناماڵەکەی چوونکە ڕەفیقی هەمومان بوو. ئەم وێنەیە کە ئێستا لەبەر دەستماندایە، ئەو وێنەی کە کۆتا جارپێشان ئەدرا کە وترا ئەمە لە ئەرشیفی هێرۆخان بووە، منی لە تەنیشتەوە بووم. بۆ ئەوە نییە کە باسی خۆم بکەم، بەڵام ئەوە شایەتی ئەوەیە کە بەیەکەوە بووین. دیارە لەم وێنەیەدا کاکنەوشیروانی تایە. ئەو کاتە بەرپرسی یەکەمی کۆمەڵە و جێگری سکرتێری گشتی بوو. ئەوە ئەو کاتەیە کە پێشمەرگە لە لووتکەی سەرکەوتندا بوو. حکوومەتی عێراقی بەهۆی شەڕی عێراق ئێرانەوە ناچار بوو داوای دانوستانی لێکردین. ئێمە وەفدێک بووین لەگەڵ کاکنەوشیروان چوون بۆ بەغداد دوای جەولەی یەکەمی مامجەلال و ئەوان کە چوون دکتۆر قاسملۆ ئەوانەی کە لەگەڵ من بوون. من لەگەڵیاندا بووم. من ئەندامی وەفدەکە نەبووم. ملازم عومەر و کاک فەرید بوون، دکتۆر فوئاد و کاکنەوشیروان بوون. چەندین کۆبوونەوە و دانیشتن کرا و لە گەڕانەوەماندا هاتینەوە سەرگەڵۆ. جا ئەم وێنەیە وا دەرئەخات کاکنەوشیروان لە وێنانەدا کە لەم ڕۆژانەدا لە کەناڵەکانەوە پیشاندران بە پێوە وەستاوە. من لە تەنیشتیەوەم. ئەمەش هەر لەگەڵ ئەو وێنەیە داگیراوە لە هەمان ڕۆژ و کاتدا. شوێنەکە مزگەوتەکەی سەرگەڵووە. ئەوانیش کە لەوێدا دیارن. حەز ئەکەم یەکەیە کە باسییان بکەم. ئەمانەی کە پشتیان لە ئێمەیە کەسیان ناناسم و پێشمەرگە و خەڵکن کە گوێیان گرتووە و دەیانەوێ بزانن کە ئایا سیاسەتی یەکێتی لەگەڵ حکوومەتی عێراقدا چۆنە. کاکنەوشیروانیش بە گەورەی خۆی و بە زیرەکی خۆی بارودۆخەکەی بۆ شیرکردنەوە و باسی هۆکارەکانی گفتوگۆ و ئامانج لە گفتوگۆی بۆ دەکردن. کەسی یەکەم کە ڕووی لە کاکنەوشیروانە ئەوە خوالی خۆش بێت جەبار فەرمانە. ئەو کاتە بەرپرسی کەرتی ڕێخستنی کۆمەڵە بوو کە بارەگاکەی لە هەڵەدن بوو. ئەو کاتە ڕێگای سەرگەڵۆ بۆ هەڵەدن نیو سەعات بۆ سەعاتێک دەبوو. ئەویش لەوێ بوو. بەشداری لەو کۆبوونەوەیەدا کردووە. کەسی دووهەم کاکنەوشیروانە لە نێوان من و کاک جەبار فەرماندایە. کاکنەوشیروانیش لە گەڕانەوە لەسەر ڕەوشی سیاسی و پەیوەندیەکانی ئێمە و عێراق ئەم دانوستانە بۆ ئەکرێ یان چی ئەوە وردەکاری زۆرە لێرەدا تەواو نابێ. بەڵام ئەوە مێژووی یەکێتی ئەو سەردەمەیە کە لە بەغداد گەڕابووینەوە. چەند جەولەیەکی تریش کرا بۆ بەغداد. دیارە ئەوانیش هەندێک جار ئەهاتن عەلی حەسەن مەجید و عیززەت دووری و کەسانێک هاتن بۆ سوورداش، بەڵام نەگەشتینە ئەنجام. کەسی سێهەم خۆمم. لە تەنیشت کاکنەوشیروانەوە من ئەو کاتە بەرپرسی ئەسکەری مەڵبەندی دوو بووم کە بارەگاکەی لە سەرگەڵۆ بوو. پێک هاتبوو لە کاک عەلی بچکۆڵ کە بەرپرسی مەڵبەند بوو، کاک عەبدولکەریم حاجی و کاک ئاوات عەبدولغەفور و شێخ داراش خوالی خۆش بێت. هەروەها من و شێخ محەممەدی سەرگەڵۆ بوو. ئەو بەڕێزانەی لەوێ بوون وەکو مەڵبەند پێکەوە بووین. ئەوی تریش لە تەنیشت منەوە مستەفا سەرگەڵوویە کە یەکێکە لە پێشمەرگەکانی ساڵی 1976 و یەکێکە لە پێشمەرگە ئازاکان. قۆناغ بە قۆناغ خۆی پێگەیاند. لەو کاتە هەرێمی چوار هەبوو. مستەفا سەرگەڵووی لەگەڵ شەهید جەمالی عەلی باپیردا بوو. جا ئەو کاتە کە مەڵبەندی دروست کرا لە ساڵی 1982 کە بارەگاکەی لە سەرگەڵۆ بوو، کاک مستەفا بەرپرسی کەرتەکەی ئەوێ بوو بۆ ئیش و کار و بۆ حراست. کاک مستەفا بە کۆمەڵی قۆناغ تێپەڕی و پیاوێکی ئازا بوو. ئێستا خانەنشینی پێشمەرگەی و سڵاوی بۆ ئەنێرم. پێش کاک مستەفا خوالێ خۆش بوو فاتیح شوانی سەرتیپی مەڵبەند بوو. دوای ئەوە کە ئەو نەما، منیش لە دوای دانوسانەکە لەوێ نەمام. ئیتر نازانم کێ بەرپرسی ئەوێ بوو. بەڵام کاک مستەفا یەکێک بوو لە پێشمەرگە ئازاکان. هەر کارێکت پێ بسپاردایە وەکو خۆی جێبەجێی دەکرد و درێغی نەدەکرد. ئەوانش کە کۆمان کردوونەتەوە لە مزگەوتەکە خەڵکی دێهاتەکانن، چونکە کۆبوونەوەیەکی گرنگ بوو لەسەر مەسەلەی ڕێکەوتنی ئێمە و حکوومەت. بۆیە کاکنەوشیروان قسەی بۆ دەکردن. دیارە ئەم وێنەیە شاهیدی یەکێکە لە قۆناغەکانی خەباتی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئاماژە بۆ ئەوە دەکات کە هەر کاتێک هەل و دەرفەت هاتبێتە پێشەوە بۆ ئەوەی بەڕێگای ئاشتیانە مافەکانمان بەدەست بێنین. یەکێتی ڕەتی نەکردوێتەوە و لە هەمان کاتیشدا پێداگیری کردووە لەسەر خاڵ بە خاڵی ئەو مافانە و سازشی لەسەر نەکردوون. بۆیە کاتێک حکوومەت لە بەڵێنەکانی پەشیمان بووەوە یەکێتی کۆتایی بە دانوساندن هێنا و خەباتی چەکداری درێژە پێدایەوە. لە کۆتاییدا بە بۆنەی 42هەمین ساڵڕۆژی لەدایکبوونی یەکێتیەوە سڵاو ئەنێرم بۆ جەنابی مامجەلال و هیوای تەندروستی باشی بۆ ئەخوازم. هەروەها پیرۆزبایی لە هێزی پێشمەرگی قارەمان دەکەم و سڵاو دەنێرم بۆ گیانی شەهیدان و بنەماڵە سەربەرزەکانیان. هەر لێرەشەوە جێی خۆیەتی ئەوە دووپات بکەمەوە کە پێویستە هەمومان هەوڵ بدەین یەکێتی بە هەمان هێز و توانای خۆی
ڕاگرین و سەروەریەکانی لە یاد نەکەین بەمەش گیانی شەهیدان شاد دەبێت و ڕێبازەکەیان بەردەوام دەبێت. لە وێنەی ژمارە 16دا شۆڕش عەلی سەعید و دلاوەر ئەحمەد مەجید و مستەفا چاوڕەش، ئازاد هەورامی و شەهید یاسین بچکۆڵ و یاسین لەتیف و شەهید حەمەتەلە، شەهید دڵشاد، ملازم عومەر، پشکۆ سەعید ناکام، مستەفا چاوڕەش و کاک ئازار لە ناوەڕاستدا لەگەڵ چەند پێشمەرگەیەکدا. کاتێک تەماشای وێنەکانی ڕۆژانی شاخ دەکەین چەندین بەسەرهاتی ئەو سەردەمەمان بیر دێتەوە، بەسەرهاتی پێشمەرگە قارمانەکانی کوردستان کە چۆن سەرباری شەڕێکی نابەرامبەر لەگەڵ دوژمنێکی دڕندەدا ڕووبەڕووی نەهامەتیەکانی ژیان دەبوونەوە. دیارە ئەدگاری ئەم وێنانەش گوزارشتێکە لە مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان، ئەو مێژوویەیە کە هەموو کوردستان شانازی پێوە دەکەن، ئەو کوڕە گەنجانی کە ئەیانبینی هەموو لە بندارێکدا بۆ حەوانەوە دانیشتون و ئەو بەتانی کە هەڵواسراوە بۆ ئەوەیە کە تینی هەتاوەکە کەم بکاتەوە. ئەم برادەرانەی دانیشتون لە هەموو توێژەکانی کۆمەڵی کوردەواریان تایە، خەڵکی شار و خەڵکی لادێ و جوتیار و خوێندکار لە هەموو جۆرە پێشمەرگەکانی تایە. مێژووی ئەم وێنەیە ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1980 پاش ئەوەی کە من لە قەرەداغ بووم. کاک ئازاد هەورامیش بووە بەرپرسی لە هەرێمی 5 قەرەداغ بەرپرسی حزبی هەمووی بوو. هەردووکیشمان ئەندامی سەرکردایەتی کۆمەڵە بووین. توژەڵە بارەگای هاوینەمان بوو. ئێمە بۆ ئیش و کار چوو بووین بۆ سەرکردایەتی، پێم وابێ ئەمە بۆ کۆنفرانسە. لە هاوینیشدا نێوزەنگ چۆڵ دەکرا و دەچووینە توژەڵە. توژەڵە کەمێک فێنکتر بوو، ئەو کانیاویشی هەبوو. ئەم وێنەیەش کە ئێمەی لێن یەکێکە لەو شوێنانە. ئەم بەڕێزانش کە لە وێنەکەدان کەسی یەکەم شەهید دڵشادە، دڵشادی تۆفیقی حاجی باقی کادر بوو. بەداخەوە ئەویش لە ساڵی 1981 لە شەڕی ناوخۆدا لە ناوچەی مەلاسەفی و بێگمە شەهید بوو. کەسی دووهەم شۆڕشی عەلی سەعیدە کە هاتە دەرەوە. یەکەم جار هات لای من بوو بە پێشمەرگە و لەو جەولەیەشدا لەگەڵ خۆمان بردمان بۆ نێوزەنگ. شۆڕش پێشمەرگەیەکی وریا و ئازا بوو. برای هەردوو شەهید شوانە و شێرکۆ و برای شوعلەخانی خێزانی کاکنەوشیروان بوو کە بەر لە کاکنەوشیروان وەفاتی کرد. خوا لێیان خۆش بێت. شوانەیەکێک بوو لەوانەی کە دامەزرێنەری یەکێتی خوێندکارانی کوردستان بوو. شۆڕشیش تا ئەو کاتی گواسترایەوە بۆ بارەگا لە نێوزەنگ هەر لەگەڵ مندا بوو. کەسی سێهەم کاک دلاوەری ئەحمەد مەجیدە. کاک دلاوەر مەسئولی ناوچەی بازیان بوو. هەر یەکەم جار کە من گوازرامەوە بۆ شوێنەکەی شەهید سیروان تاڵەبانی، کاک دلاوەریش تازە هاتبووە دەرەوە. ناوەندی کۆمەڵە و سەرکردایەتی بڕیاریاندا کاک دلاوەر لەگەڵ من بێتەوە. لە قەرەداغ پێکەوە بووین. کاک دلاوەر کوڕێکی قسەخۆش و خۆشەویست بوو، کادرێکی باش بوو. ئەو ماوەیە بەرپرسی ڕێخستنی ئەو ناوچەیە بوو. جگەلەوەی کادرێکی سیاسی بوو، بەشداری هەموو چالاکیەکانی ناو شاریشی دەکرد. بەداخەوە کەسی چوارم ناناسمەوە، ئەگەر کەسێک بۆم ڕاست بکاتەوە سپاسی دەکەم. کەسی پێنجەم خۆمم، ئەوەی کتێبەکەم بەدەستەوەیە. لەسەر سێگۆشەکەی تورکیایەکمان گرتەوە. کەسی شەشەم کاک ئازاد هەورامیە، ئەوەی کە پێ ئەکەنێ کاک ئازاد لە دروستبوونی کۆمەڵەدا بەر لەوەی بێتە دەرەوە لە نێو ڕێخستنەکان لە کەرکووک ئیشی کردووە لەگەڵ کاک مەلا بەختیار و کاک شەهاب و کاک سالار. قۆناغی ناسینی من لەو کاتەوە دەستی پێکرد کە من لە هۆڵندا هاتمەوە بۆ پێشمەرگاتی لەسەر سێگۆشەکەی تورکیایەکمان گرتەوە لەگەڵ جەنابی مامجەلال و کاکنەوشیروان و هەموو ئەو کاکانەی تر لەوێ یەکترمان ناسی. ئەوە سەرەتا یەکترناسینمان بوو، بەڵام دواتر کە لەگەڵ مندا نەقڵی قەرەداغ کرا و بوو بە بەرپرسی ئەوێ، لەوێ زۆرتر پێکەوە بووین. یەکترمان لە برا زیاتر خۆش ئەویست. من بەرپرسی ئەسکەری و فەرماندەی هەرێم بووم، کاک ئازاد بەرپرسی لق بوو. لق ناوچەکانی کەرکووک و گەرمیان و خانەقینی ئەگرتەوە. پیاوێکی ئیداری و خۆشەویست و ڕۆشنبیر بوو. پێشتریش باسم کردووە دیارە لە ناو هێزی پێشمەرگەدا خەڵک زیاتر بەرپرسی ئەسکەری بە گرنگ ئەزانی. کاک ئازادیش چونکە بوونیەی بچووک بوو، جارێک چووینە دەیەک بەتانیەکی منیشیاندا بە کاک ئازاد هەڵی بگرێ. منیش وتم کاک ئازاد مەسئولی منیشە. کاک ئازاد بوونیەی بچووک بوو، بەڵام ئەقڵی گەورە بوو. ئەو سەردەمەی لە قەرەداغ بووین. ئەو برادەرانەی ئەوەیە کە لەگەڵماندا بوون، کاک شێخ جەعفەر و کاک ڕۆستەم و کاک مەحموود سەنگاوی و کاک سامان گەرمیانی و کاک عەدنانی حەمەی مینا و کاک دلاوەر و دەیانی تر، هەموو ئەو هەڤاڵانە لەوێ کادر و بەرپرس بوون. کاک ئازاد گەشەیەکی زۆریدا بەڕێخستن لە گەرمیانەوە تا هەموو شوێنەکان. ئەگەر کەرتێک کە مەسئولەکەی من بووم دەستکاری بکردایە نەم ئەوت بۆ، چونکە هەمومان ئامانجمان یەک بوو کە سەرکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. ئازاد هەورامی هەوێنی برایەتی و تەبایی بوو. ئەگەر منیش پێشنیارێکم هەبوایە کاک ئازاد ناکۆک نەئەبوو لەگەڵمان، چونکە تا ڕادەیەکی زۆر یەکترمان خۆش ئەویست. کاک ئازاد هەورامی لە نێو یەکێتیدا هەوێنی برایەتی و تەبایی بوو. لە هەموو ئەو کۆنفرانس و کۆبوونەوانەدا پێکەوە بووین کە دەکران. لە شەڕەکاندا هەر پێکەوە بووین، لە شەڕی خاوێ پێکەوە بووین،
لە گەڕانەوەماندا یەکەم جار کە بوو بە پەرپرسی لە بەردەمی گاپیلۆن کەوتینە کەمینەوە. جگەلەوەی سیاسی بوو، پیاوێکی ئازاژ بوو، هەموو خەڵک خۆشی ئەویست، وەکو پەپولەوا بوو. بەداخەوە لە ساڵی 1982 هەرێمەکە کرایەتیب هەر یەکەمان کەوتینە شوێنێکەوە. کاک ئازاد ئەو ماوانە لە ناوەندی کۆمەڵە ئیشی دەکرد. ئەو کاتێ منیش لەلایەن حکومەتی عێراق زەهر خوارد کرام. لە نەخۆشخانەی لەندەن بووم. بەداخەوە 20 ئازاد هەورامی لە 31 هەشتی 1970 لە شاخی کەتین لە کاتی کشانەوەی هێزەکانمان لە قەندیل بە بەردومانی فڕۆکە شەهید بووە. جێگەی کاک ئازاد بەکەم خەڵک پڕ ئەبێتەوە. ئەو سەردەمەی کە کەرکووک ئازاد نەکرابوو، خۆزگەم ئەخواست کەرکووک ڕزگار بکرێت و چەپکە گوڵێک ببەم بۆ سەر مەزاری کاک ئازاد دیار بوو لە هەورامان بوو. ئەوەشم جێبەجێ کرد و چەپکە گوڵم خستە سەر مەزارەکەی. کاک ئازاد لە دڵی کەسماندا دەرناچێت. کەسی حەوتەم حەمەی تەڵەیە، ئەوەی دەستی بە چەناگەیەوەیە. حەمەی تەڵە ناسراو بوو بە شاهۆ پێشمەرگەیەکی ئازا و قسە خۆش بوو. هەموو ناوچەکە ئەیانناسی. لە شەڕی خاوێ کە ڕووسیەکانمان ڕەفان بریندار بوو، گولەیەک بەرسەری کەوت. 6 مانگ زمانی نەبوو قسە بکە. لە دەستەکەی خۆم بوو، خەڵکی دەرەوێن بوو. هەر کاتێک بچوومایە بۆ جەولە بۆ دیوی گەرمیان، حەمەی تەڵە پێشم ئەکەوت و ئەو شوێنەی کە پێی ئەڵێن ئاوی ئامون و تونی بابا چی ئەو ڕێگایەیە، ئەو شارەزای بوو، ئەو خەڵکی ناوچەکە بوو. کەسی هەشتم لە پشتی پشتەوە کە سەری دیارە ئەوە شەهید یاسین بچکۆڵە کە ناوی یاسین لەتیف بوو، کە هاتە دەرەوە لە نێوزەنگ ماوەیەک خەیاتی دەکرد. کوڕێکی ئازا و ڕوحسووک بوو کە من چوومە قەرەداغ لەگەڵ من داهات بەداخەوە. ئەویش لە قەرەداغ شەهید کرا. کەسی نوێم پشکۆی سەعید ناکامە. سەعید ناکامی باوکی کەسێکی ناسراوە لە جوڵانەوەی ڕابردوودا، شیوعی بوو. دوایی لە شۆڕشی ئەیلولدا لە ڕادیۆ ئیشی ئەکرد. پشکۆ خۆشی لە ڕادیۆکەی گەلی کوردستاندا ئیشی دەکرد. قسە خۆش و نوکتەباز و پەیوەندی فراوانی لەگەڵ هاوڕەکانیدا هەبوو. کەسی دەیەم بەداخەوە ناناسمەوە. کەسی 11هەم کە پشتی لێ مانەولایەکی دیارە ملازم عومەرە. ئەویش هەر لە سەرکردایەتی یەکێتی بوو. کاک ئازاد ئەندامی سەرکردایەتی بوو، منیش ئەندامی سەرکردایەتی بووم. لە بەشەکانی تر داواسی کاک ملازم عومەرم کردووە. پێویست ناکات لێرەشدا هەر باسی کەم، هیوای تەمەندرێژی بۆ دەخوازم. سەروەریەکانی یەکێتی زیندوو ڕاگرین. ئەم وێنەیە و دەیان وێنی تریش کە هەیە مێژووی خەباتی یەکێتی و خەباتی میلەتەکەمان بەگشتی ئێستا بارودۆخەکە وای لێ هاتووە. ئەگەر خەڵک گلەیەکی هەبێ گوناهی ڕابردوو نییە. ئەبێ سەرکردایەتی ئێستا بێتە مەیدان و بە هەموو لایەکەوە چارەسەری بارودۆخی ژیانی خەڵک بکەین. دەبێت سەروەریەکانی یەکێتی زیندوو ڕاگرین. ئێمە بۆ نەهامەتیە کردومانە. مێنیتی زۆرمان دیوە. ئەم پێشمەرگانی باسییان دەکەم، هەندێکیان نەماون. کەسێکی وەکو کاک ئازاد گیانی بەخت کرد بۆ ئەوەی نەوەی ئەمڕۆ بە ئازادی بژین. پێویستە بە هەموو لایەنەکان بە پارتی و بە یەکێتی و بە گۆڕان دانیشین لەسەر مێزی گفتوگۆ بۆ چارەسەری کێشەکان. لێرەوە سڵاو دەنێرم بۆ گیانی پاکی شەهیدان و بۆ کەسوکاری شەهیدەکانمان و بۆ پێشمەرگانی کە لە ژیاندا ماون. خۆشمان کە ئەم بیرەوەریانە دەخینەوە بەرچاو. پێویستە لەسەرمان بەڵێنی وەفاداری بۆ شەهیدان دووپات بکەینەوە و ڕێگا و ڕێبازەکان بەرنەدەین. لە وێنەی ژمارە 7دا ڕۆستەم، شەهید ئەحمەد حارس، شێخ جەعفەر، ماجد. وێنەکانی دوێنێ بۆ خۆیان دەدوێن و گزارش لە ڕۆژانێک دەکەن کە سەرتاپایان سادەیی و خۆنەویستی بوو. ئەو ڕۆژانە میلەتەکەمان ڕوبەڕووی هەڵمەتی لەناوبردن بووەوە کە ڕژێمی بەعز بە نیازی سڕینەوەی ناسنامەی نەتەوەیی خەڵکی کوردستان بوو. تەنیا پێشمەرگە بوو لە بەرامبەر ئەو هەڵمەتانە دەوەستایەوە و پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بەشی شێریان لەو خەباتە هەبوو. ئەم وێنەیە ئەگەڕێتەوە بە ساڵی 1970. لە وێنەکەدا دیارە کە لە مانگەکانی 6 و 7دایە لە وەرزی هاویندا گیراوە. ئەمە ناوچەی قەرەداغە، بەڵام نازانم دەیەکە کوێیە. بەڵام ئەوە ڕوونە کە ئەمە پێش شەڕی خاوەیە کە لە دەی 8 1970 ڕوویدا، چونکە شەهید ئەحمەد حارسی تایە، هەروەها ماجدی کوڕی پورمی تایە. چونکە شەهید ئەحمەد حارس لەو شەڕەدا شەهید بوو. ماجدیش ئێستا لە ئەڵمانیایە و هەردوو قاچی لەدەست داوە. ئەو کاتە هەرێمەکەمان هەرێمی 5 قەرەداغ پێکهاتبوو لە چەند کەرتێک. یەکێک لە فەرماندەی کەرتەکان کاکڕۆستەم بوو، ئەوەیە کە تفەنگەکەی بەدەستەوەیە. کاکڕۆستەم یەکێک بوو لە ئامر کەرتەکان، یەکێک بوو لە کۆڵەکەکانی هەرێمی 5 لە بەشی گەرمیانەکەی هەرێم سامان گەرمیانی و عادلشکور و عەدنانی حەمەی مینە و هەندێکیان هاتبوونە دەرەوە یان نەهاتبوون. ئەو کاتە کاک سامانیش بەرپرسی بەشەکەی ئەوێ بوو. چەند فەرماندەی کەرتێکمان هەبوو، خالید گەرمیانیمان هەبوو کە یەکێک بوو لە کوڕە هەرە ئازاکان. کاک سەرکەوتمان هەبوو، هەروەها سەرکەوت لە گەرمیان بوو، پێش منیش بوو، بەداخەوە شەهید بوو. لە ساڵی 1970 وە کەرتێکمان دروست کرد، کەرتی چواری جەباری بوو. یەکەم کەس کاکڕۆستەممان ناردە ئەوێ. زۆر مەردانە بەخۆی و 7-8 کەسەوە چوو بۆ کەرتی چواری جەباری.
خەڵک ئەو کاتە زۆریان لا سیر بوو کە پێشمەرگە پەیدا بۆتەوە. کاک ڕۆستەم ئەهاتەوە بۆ لامان و ئەڕۆشتەوە. ئەیوت خەڵک پرسیاری شۆڕشم لێ دەکەن، چیان بۆ باس بکەم؟ منیش وتم کاکە خەڵک لەوێ بەس تۆ ئەناسن، ئێستا تۆ لەبێ مام جەلالی و مستەفا چاوەڕەشی، تۆ چی بڵی خەڵک گوێ لە تۆ ئەگرن؟ چی باس دەکەی باسی بکە؟ خوا هەڵناگرێ ئەو کەرتەی کرد بەو کەرتەی کە مامەڕیشەی تێهات و کۆمەڵی خەڵکی تری تێهات، وەکو مامۆستا بێستون کە دواتر شەهید بوو. هەروەها شێخوریا و شەماڵ و خەباتە بچکۆڵ و کەریم شێخ جیری و زۆرێک لە پێشمەرگەی قارەمان کە زۆربیان شەهید بوون. دواتر ڕزگاری حاجی کایل دوای مامەڕیشە ماوەیەک فەرماندەی کەرتی چواری جەباری بوو، بەڵام کاک ڕۆستەم گەشەی پێدا و ئەو کەرتە بوو بە کەرتێک دوژمنی هەراسان کردبوو. هەر کەسە و دەوری خۆی بینی سەردار و موحسن کە دوو پێشمەرگەی کەرتی چواری جەباری بوون و لەگەڵ مامەڕیشە شەهید بوون. کەرتی چوار سەر بە هەرێمی 5 بوو کە من مەسئولی ئەو هەرێمە بووم. لێرەوە سڵاو دەنێرم بۆ گیانی پاکیان و خانەوادی سەربەرزیان. کەسی دووهەم کە تفەنگەکەی بەدەستەوەیە و دانیشتووە ئەوە ئەحمەد حارسە، خەڵکی کانی هەنجیرە کە لە بناری شارە زورە لە دەستەکەی خۆم بوو. کوڕێکی تابڵی ئازا بوو لە دەی هەشتی 1980 لە شەڕەکەی خاوێ لەگەڵ 6 پێشمەرگەی شەهیدی ترماندا شەهید بوو. 16 برینداریشمان هەبوو. شەهیدەکان زیاتر لە دەستەکەی خۆمدا بوون. ئێمە 12 ڕوسیمان ڕفاند بوو کە مامەڕیشە هێنابوونی لە دێلێژە بەیەک گەشتین، یەکتر ماماچ کرد و سوپاسم کردن بۆ ئەو چالاکیی کە کردیان. ئیتر زۆرم خزمەت کردن و وتم با نەڵێن ئەمانە وەحشین و دواکەوتون. مانگی 8 زۆر گەرم بوو. منیش 100 دینارمدایە ئەحمەدی حاجی ساڵحی قازانقایە سایق بوو کە چوو پێداویستەکانیان بۆ بهێنێ و ڕۆژی دواتر 2 حیوانم بۆیان سەربڕی و خزمەتی باشم کردن تا بە شێوەیەکی باش شۆڕش دەنگ بداتەوە. بەهۆی ئەوەی هێزی بەعەز بە دوامانەوە بوو، شوێنمان کەوتبوون پەلامار دراین و ژمارەیەک پێشمەرگە وەکو ئاماژەم پێداوە شەهید بوون. شەهیدەکانمان حسێن حاجی حەسەن ناسراو بوو بە گۆران، پێشمەرگەی ساڵی 1976 بوو، خەڵکی تلەزەید بوو. دووهەم شەهیدمان ئەحمەد حارس بوو، خەڵکی کانی هەنجیر بوو. ئەسعەد خەڵکی دێوانە بوو، بەهادین خەڵکی قازانقایە بوو. دکتۆر عەلی دکتۆر بوو لە دەستەکەی خۆم بوو، خەڵکی جافەران بوو. هیوای نوری ڕەباتی ئەویش ناسرا و خەڵک هەموو ئەیناسن. گەنجێک بوو تەنها 2 ڕۆژ بوو هاتبووە دەرەوە بۆ پێشمەرگایەتی بەداخەوە ئەویش شەهید بوو. ئەو ڕۆژە تا ئێوارە شەڕمان کرد، 1 ڕوسیشمان تەسلیم نەکردەوە. تەرمی شەهیدەکانیشم هەموو ناردەوە تا سەعات 4 بەیانی 16 برینداریشمان هەبوو. بەداخەوە ئەحمەد لەوێ شەهید بوو. کەسی سێهەم شێخ جەعفەرە، ئەویش ئەو سەردەمە ئامرکرد بوو. لە کەرتی 2 بازیان مەسئولی کەرتەکەی ئەوێ بوو. ئەویش لەو کەرتەی کە هەبوو دەورێکی زۆر چالاکانە و ئازایانیان هەبوو. جگە لەوەی تووشی شەڕ دەبوون و چالاکیان ئەنجام ئەدا، خۆشم جارێک لەگەڵیان داهاتمە نێو شار لەو جادەیەی کە ئێستا قەبرستانی شەهیدانە. لەوێ کەمینماندانا و هاتینە نێو شار لەسەر جادەی بەرامبەر مزگەوتی حاجی حەسەنی لۆکا لە کەمیندا بووین. من جارێک 2 جار لەگەڵیان هاتم، بەڵام خۆیان هەموو شەوێ ئەهاتن دەستیان لە دوژمن ئەوەشاند. شێخ جەعفەر ئەو سەردەمە ئامرکردی ئەو کەرتە بوو، دیارە خەڵکی تریش لەگەڵیاندا بوو. دیارە خەڵکی تریشی لەگەڵدا بوو. دلاوەری ئەحمەد مەجیدیش مەسئولی ناوچەی ڕێخستن بوو. کەسی چوارەم کە کڵاشینکۆفەکەی پێ و قۆناغەکەی دیارە و شەبقەکەی لەسرە، ئەوە ماجیدی وەستا حەمە ئەمینی بەنایە، کوڕەپووری خۆمە، خوێندکاری ئامادەی پیشەسازی بوو. نەیتوانی بخوێنێت چونکە ئەکرەمی برای ئیعدام کراوە و عائیلەکەیان زەختێکی زۆری لەسەر بوو، دەرچووە دەرەوە و بوو بە پێشمەرگە. لەو شەڕی خاوێ ئەویش 15-16 پارچەی بەرکەوت. بەداخەوە دوژمنان و خائینان لەسەر قەبران ئەڵغامیان بۆ من دانابوو. بۆ جارێکی تر ماجید کە ئەو کاتە لە ئەڵمانیا بوو بۆ چارەسەری برینداریەکەی چوو بوو کە هاتەوە لە نێو ئەو هەموو خەڵکو و پیرەژنانەدا کە چووبوونە سەر قەبران، ئەو چووە سەر ئەڵغامەکە و پێدا تەقیەوە کە ئێستا بەداخەوە ئەو هەردوو قاچینیە. ئەو یەکێکە لە کوڕئازاکانی ئەو سەردەمە. ئەم وێنەیە زمان حاڵی مێژوویە کە ئێستا باسی ئەەکەم. ئەو سەردەمە خۆشەویستیمان بۆ یەکتری بێوێنە بوو. دوایی کە تیپەکان دروستکران و لە یەکتر دوورکەوتینەوە وامان ئەزانی غەدریان لە برایەتیمان کردووە. مامڕۆستەم بۆ تیپی 21 و من بۆ مەکتەبی عەسکەری گوێزراینەوە. لەسەرەوە ئێمە ئەوەنە پەیوەندی و خۆشەویستیمان هەبوو بەیەکەوە. ئیشەکانمان بە هاوکاری یەکتر دەکرد. ئەم وێنەیەش بەشێکە لە مێژوو یەکێتی. هیوادارم یەکێتی بچێتەوە سەر ئەو خۆشەویستی جارانی بۆ ئەوەی هەمومان بەدەستە جەمعی ئیشەکانمان بکەین.
بە یەکگرتووی یەکێتی بەهێز بکەین. لێرەوە سڵاو دەنێرم بۆ هەموو پێشمەرگەکانی دوێنێ و ئەمڕۆمان. سڵاو بۆ گیانی پاکی شەهیدان و بۆ کەسوکاری سەربەرزیان. لە وێنەی ژمارە 8دا کە لە شارباژێر گیراوە، لەم وێنەیەدا مستەفا چاوڕەش و شێخ مەنسوور حەفید و مەحموود ڕەشید نەبەز، شەهید بابە تاهر شێخ غەریب. ئەم وێنەیە کە لە ساڵی 1979 گیراوە، وێنەیەکی یادگاریە، گوزارش لە سەرەتاکانی شۆڕشوێنە دەکات لە ناوچەیەکی گرنگی کوردستان کە شارباژێر و لانکەی کوردایەتی و پێشمەرگایەتی بوو. ئەو ڕۆژگارە سەرەتایەک بوو کە تێدا هێزی پێشمەرگە خەریک بوو گەشە بکات و ژمارەی پێشمەرگەش زیاد بکات. ئەم وێنەیە ئەوە نیشان دەدات کە ئەو کاتی ئەبوایە لە ترسی ئیخباری و ئاشکرابوونی مەفرەزەکان بچوونایەتە دەرەوەی دێ. ئەم شوێنش یان بزێنیانە یان نۆدیەیە. لە شارباژێر ئەگەر تەماشای سەر و قژمان بکەی ئەو سەردەما مۆدی ئەوە بوو خەڵک قژیان درێژ بێت، بەڵام پێشمەرگە لەبەر بارودۆخەکە نەیان دەتوانی بەباشی خزمەتی خۆیان بکەن، چونکە ژیانی پێشمەرگە زۆر سەخت بوو. سوودەکانی جامانە. ئەو کاتە پێشمەرگە جامانە یان کڵاویان لەسەر دەکرد. جامانەش یەکێک بوو لە پێداویستیەکان بۆ پێشمەرگە. لە کاتی سەرما و بەفردا دەکرا بەلەچک. ئەگەر نانمان پێ بووایە نانمان تێدەکرد و لە کۆڵمان ئەکرد. لە کاتی برینداری برینەکەی پێدەپێچرا و ئەگەر دیلت پێ بووایە دەستی پێ ئەبەستەوە. ئەگەر مێشولە هەبوایە ئەددا بە خۆتدا و لە کاتی خەودا دەموچاوت پێ ئەپۆشی. ئەگەر خۆت بشتایە خۆت پێ وشک ئەکردەوە. مزگەوت چەند پێویست بوو کە تێدا دەحەواینەوە و کۆبوونەوەمان تێدا دەکرد. جامانەش ئەوەندە پێویست و گرنگ بوو بۆ پێشمەرگە. ئەوانەی لەم وێنەیەدا دەرکەوتون، کەسی یەکەم خۆم و کەسی دووهەم شێخ مەنسووری شێخ کەریمی حەفیدە. شێخ مەنسوور ئێستا لە سویدە. هیوای تەمەندرێژی بۆ ئەخوازم. بەر لەوەی بێتە دەرەوە لە ڕێخستنەکانی ناو شار بوو، پەیوەندی بە منەوە کردبوو. ئەم وێنەیە پێش جیابوونەوەی بزوتنەوەی سۆسیالیستە. هێشتا سۆسیالیست لە یەکێتی جیانە بوو بۆ شێخ مەنسوور محامی بوو. لە شاری سلێمانی پەیوەندی بە شۆڕشەوە هەبوو. هاوڕێی مناڵیشم بوو کە لە قوتابخانەشدا لە ناوەندی شۆڕش بووین. من لە ساڵەکانی 1963 و 1964 لە ڕیزی حیزبی شووعی مەسئولی حیزبی ئەو بووم. بیرم ماوە جارێک لە جارەکان وتی هەندێک سنووقە فیشەکمان هەیە لە گوندی هەباس چەقەڵ لای شێخ ئەحمەد و لەوێ وەریگرە. دواتر شێخ مەنسوور هاتە دەرەوە لەگەڵماندا بوو بە پێشمەرگە. کوڕێکی باش بوو، کەسێکی کۆمەڵایەتی بوو، ناڵم لە شەڕدا هەبوو، بەڵام کەسێک بوو لەگەڵ ئازاری میلەتەکەیە بوو. دواتر لە کاتی جیابوونەوەی حیزبی سۆسیالیست ئەویش بەجێ هێشتین و بوو بە سۆسیالیست و ئێستاش هەر دۆستایەتی و برایەتیمان ماوە. بنەماڵەکەشیان بنەماڵەیەکی تێکۆشەرن و لەنەوەی شێخ مەحموودی حەفیدە. کەسی سێهەم کاک مەحموود ڕەشیدە کە بە نەبەز ناسراوە. لەگەڵ کاک نەبەزدا لە شۆڕشی ئەیلولیشدا هەر بەیەکەوە بووین. لە پێشمەرگایەتی شۆڕشی نوێژدا هەر بەیەکەوە بووین و هاوڕێی یەک بووین. مەفرەزەی نوێ دروستکرا. ئەو کاتەی من بەرپرسی هەرێمی سێی شارباژێر بووم. کاک مەحموود یەکێک بوو لە کۆڵەکەکانی هەرێمی سێی شارباژێر. دوای ئەوەی لەگەڵ کاک عوسمانی قالی منەوەرد کە کاک نەوشیروان هات تەشکیلاتی مەفرەزەکانی کرد، لە شارباژێر کاک نەبەز و من و عوسمان و کەریمی دادەمەنێ و شەهید جەمالی عەلی باپیر ئامر مەفرەزە بووین. ئەو کاتە هەر کەسەمان چەند کەسێکمان لەگەڵا بوو. کاک نەبەز دواتر لەگەڵ ئەو برادرانەی چوبوون بۆ هەکاری لەوێ گیران کە هاتنەوە کاک نەبەز و عوسمان بەیەکەوە هاتنەوە. کاک نەوشیروان کاغەزێکی بۆ نووسی بووم کە ئابێ مەفرەزەیان بۆ دروست بکەم و من ئەو کاتە 3 پێشمەرگەم لەگەڵا بوو. کردم من بە 3 مەفرەزە هەر یەکە و 10 پێشمەرگەم بۆ دانان بۆ ئەوەی شۆڕشەکە بڵاو بێتەوە هەمووشمان لە یەک شوێنە نەبین. دیارە هەمومان ئەو سەردەمە کۆمەڵە بووین. کاک نەبەزیش دەوری گرنگی هەبوو لە شارباژێر تا ئەو کاتەی گیرا کە هاتیشەوە هەر ڕۆڵی باشی هەبوو. دواتر بوو بە سەرتیب لە 25 خاڵخاڵان و هەروەها لە تیپی چلووسەی ئاسۆس. ئێستا شکور ماوە و هیوای تەمەندرێژی بۆ ئەخوازم. کەسی چوارەم شەهید بابە تاهیرە کە هاتە دەرەوە لەگەڵ خۆماندا بوو. خزمی کاک نەبەزیش بوو. زیاتر لەگەڵ ئەودا بوو. کوڕێکی تابڵی ئازا و مەرد بوو. بابە تاهیر کوڕی شێخ غەریب بوو لە دەی نۆدێ لە شێخەکانی نۆدێ و یەکێک بوو لەو پێشمەرگانەی کە بە مەفرەزە دەچووە ناو شار بۆ چالاکی پێشمەرگانە. بەداخەو لە شەڕی ناوخۆدا لە ناوچەی شەقڵاوە شەهید بوو. بەداخۆم بۆ ئەو کەسانی لەم شۆڕشەدا خەباتیان کردو و دواتر لە شەڕی ناوخۆدا بوون بە قوربانی. ڕۆڵی ڕێخستنەکان و خەڵکی لادیەکان زۆر گرنگ بوو. کە باسی ناوچەی شارباژێر دەکەین ناکرێ ڕۆڵی خەڵکە باشەکانی لەبەر چاو نەگرین. ئەگەر ئەوان نەبوونە ئێمەش نەدەبوون و نەمان دەتوانی شۆڕش و پێشمەرگایەتی بکەین. خزمەتێکی زۆریان کردوین، ماڵەکانیان وەکو ماڵی خۆمان وا بوو و لە پێخەفی خۆیاندا دەیان خەواندین و نانیان دەداینێ و هاوکاریان دەکردین. هیوادارم ئەو خۆشەویستی ئەو کاتە هەبوو بیگەڕینەوە بۆ ناو یەکێتی بۆ ئەوەی یەکێتی بخەینەوە سەر شاڕەی خۆی.
ئەو سەردەمە ڕێخستنی ناو شار ڕۆڵێکی زۆر باشی هەبوو. کاروباری ڕێخستن ئیشی ئێمە نەبوو، ئیشی خۆیان بوو، هەر خۆشیان بەڕێوەیان دەبرد. ئەوەندەی من بیزانم ڕێخستنی کۆمەڵە و شۆڕشگێڕان کاریان دەکرد و زۆربەی خەڵک ئەترسان لەبەرگرتن تەنها بڕوا متمانەیان بە کەسەکانی خۆمان دەکرد. بۆ نمونە شێخ مەنسوور، بابە تاهیر، نورەدینی سەید قادر، هاوڕێی قالە نەمەڵی و دەیان خەڵکی تر پەیوەندیان لەگەڵ ئێمە هەبوو. ئەهاتن ئیشەکانمان بۆیان ڕێک دەخستن و ئەگەڕانەوە. جگەلەوەی ئەوان ئیشی خۆیان دەکرد، ئێمەش پشت و پەنا بووین بۆ ئەوان. ئێستا کە یادی ئەو ڕۆژانە ئەکەینەوە، سڵاو ئەنێرم بۆ گیانی پاکی شەهیدەکان و کەس و کار و خانەوادەکانیان و دەڵێم باشترین وەفا بۆ ئەوان درێژە پێدانی ڕێبازەکەیان و پاراستنی ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ ئەوەی ئاواتی ئەوان و هەموو میلەتەکەمان بەدی بێنین. لە وێنەی ژمارە 19دا سلێمان قەساب، ملازم وشیار قادر، دکتۆر حسێن عەزیز، هادی ڕەشید، عەزیز ئەحمەد، شەهید جەمال عەلی باپیر، ملازم فەریدون ناسراو بە حەمە ڕەشید، ئەحمەد حەمکۆڵ، شەهید ملازم ستار سەعید خەڵەف، مستەفا چاوڕەش. جیاواز لە وێنەکانی ئەڵقەکانی پێشووی ئەم زنجیرەیە، ئەم وێنەیە گوزارش لە ڕۆژێکی کارە ساتبار دەکات لە مێژووی میلەتەکەمان لە نێوان نسکۆی شۆڕشی ئەیلول و شۆڕشی نوێی گەلەکەمان بەڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. لە ساڵی 1975 وەکو لە وێنەکەدا دیارە هەموومان کۆبووینەتەوە لە شوێنێکدا لە چۆمانی ناوچەی گەڵاڵە. ئەمە سەردەمێکە کە هەموومان سەرگەردان و ماڵوێران بووین. ئەوەی ڕۆیشت و خۆی ڕادستی ڕژێم کردەوە و ڕۆیشت و ئەوانەی دیکەش چوونە هەندەران. کەسی یەکەم لە وێنەیەدا سلێمان قەسابە کە ئێستا لە سویدە و نەخۆشە. هیوای چاکبوونەوەی بۆ دەخوازم. لە شۆڕشی ئەیلولدا سەرلق بوو. ئەو کات بۆ ئیش هاتبوو چونکە هەموو خەڵکی سلێمانی بووین و یەکترمان ئەناسی وەکو کۆمەڵێک هاوڕێ کۆبووینەوە و ئەم وێنەیەمان گرت. سلێمان یەکێک بوو لە سەرلقەکان لە گەرمیان بوو، لەگەڵ عەبدوڵڵا ئاغای برای فەتاح ئاغایە بوو لە هێزی خەبات. کەسی دووهەم ملازم وشیار قادرە، خەڵکی سلێمانیە. بەداخەوە لەم ساڵانەی دواییدا وەفاتی کرد. یەکێک بوو لەو ئەفسەرانی لە شۆڕشی ئەیلول داهاتە دەرەوە بوو بە پێشمەرگە. کەسی سێهەم مامۆستا حسێن محەممەد عەزیزە، ئێستا مامۆستای زانکۆی و مێژوونووسە لە بواری مێژووی کورددا. شارەزاییەکی باشی هەیە. ئەو ساو ئێستاش هەر هاوڕێم بوو و لە شێخەکانی باراوە. لە ڕابردووشدا لە حیزبی کاژێک بوو و پیاوێکی تێکۆشەر بوو. کەسی چوارەم لیوا هادی سوورە، ماوەیەک بووە بەڕێوەبەری پۆلیسی سلێمانی. ئێستا خانەنشینە. ئەو کاتە لە ڕێخستنەکانی ناوشاریشدا بوو. بەهۆی جەمال ئاغاوە چەند جارێک من ئەوم دیوە کە پێش هاتنە دەرەوەی پەیوەندی هەبوو. کاکادی یەکێکە لە تێکۆشەرەکان کە لە باڵی مەکتەبی سیاسی بوو. ئیشی چەکداری نەکردووە، بەڵام لەم ڕسمەدا وا دەرکەوتووە. ئێستاش هەر هاوڕێن و یەکتری ئەناسین. باوکی کاکهادی خەیات بوو. سوپاس بۆخوا کاکهادی لە ژیاندا ماوە. کەسی پێنجەم کە جامانەکەی لەسەر ناوچاوانی داناوە خوا لێ خۆش بوو عەزیز ئەحمەدە، یەکێکە لە قسە خۆشەکانی شاری سلێمانی. ئێستاش زۆر جار دانیشتنەکانمان بە قسە خۆشەکانی کاک عەزیز گەرم ئەکەین. کاک عەزیز لە شۆڕشی ئەیلولدا هاتە دەرەوە و کۆمەڵێک شۆفڵی هێنا بووە دەرەوە. لە ناوچەی دۆڵەڕوود بوو. هەموو بەرپرسەکانیش عەزیز ئەناسن. کەسێکی هاوڕێدۆز بوو، پیاوێکی تێکۆشەر بوو. جارێک ڕەئیس عەبدوڵڵا کە فەرماندەی هێزی ڕزگاری بوو پێی وتبوو عەزیز بچۆ بۆ ناو شار لە خەستەخانە دەرمان بهێنە دەرەوە. ئەویش وتبووی جا بۆ بچمە ناو شار و دوو پێشمەرگەش بەم بەکوشت. دوایی کەسەکانیان بێنە سەرم. نامەیەک ئەنووسم بۆ نووری عەلی دەرمانخانەی هەیە، چیمان بێ بۆمان ئەنێرێ. کەسی شەشەم شەهید جەمالی عەلی باپیرە. ئەوەی شەپقەکەی لەسەر ئەڵقەکانی پێشووشدا هەر باسی شەهید جەمالم کردووە. یەکێک لە هەرە تێکۆشەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە یەکێتی شانازی بە شەهیدەکانیەوە دەکات. یەکێک لەو شەهیدانە جەمالی عەلی باپیرە. کوڕێکی ئازا بوو، کوڕێکی باش بوو. هەم لە شۆڕشی ئەیلول لە هێزی پۆلیس بوو، هەم لە شۆڕشی نوێ تا شەهید بوو. فەرماندەی هەرێمی چواری شارباژێر بوو. بەداخەوە لە ڕووداوێکە کە کەس حەزی پێ نەدەکرد لە ناوچەی سەرگەڵ و شەهید بوو. یەکێک بوو لەوانەی کە چوو بۆ هەکاری نەگیرا و بەپێ هاتەوە. لە ڕۆشتنیشدا کەم کەس ئەیتوانی دەرەقەتی بێت. کاک جەمال ناوی لەسەر زمانی هەموو ئەوانەیە کە ڕۆژێک ناوی پێشمەرگیان بیست بێ. دانیشتووەکان ڕاستەوە. کەسی حەوتەم ملازم فەریدون حەمە ڕەشیدە. لە شۆڕشی ئەیلولدا لەگەڵ هاوڕەکانیدا هاتنە دەرەوە ئەفسەر بوون. فەریدون ئێستا لە هۆڵندایە کە دێتەوە ئەیبینم، کە منیش ئەچم بۆ ئەوێ پەیوەندیمان هەیە. فەریدون لە تۆپخانە بوو. یەکێک بوو لەوانی کە لە ناوچەی چۆمان و زۆزک و گەروی ئۆمەر ئاغا و ئەو ناوە بوو. ملازم فەریدون تۆپچی بوو. لە شۆڕشدا ڕۆڵێکی دیاری هەبوو. کەسی هەشتەم ئەحمەد حەمکۆڵە کە هاوڕێی مناڵیمە و ئێستاش هەر هاوڕێین. ڕەنگە لە گەنجیدا بیرروباوەڕمان جیاواز بوو بێ، بەڵام لەم وێنەیەدا ئەو کاتە ئەوان لەو هێزانە بوون کە هاتبوون بۆ هاوکاری هێزەکانی ناوچەی گەڵاڵە و
ئەو نائومێدیەش بۆ هۆی ئەوەی هەمومان یەکمان گرتبووەوە. کاک ئەحمەد یەکێکە لە هەرە هاوڕێ باشەکان، یەکێک بوو لە پێشمەرگەکانی هەمەدان و لەو پێشمەرگانەی کە هەموو تەمەنی لە پێناو کوردایەتیدا بەخت کرد. کەسی نوێم شەهید ستار سەعید خەڵەفە لەگەڵ کۆمەڵێک کە لە ساڵی 1974 هاتنە دەرەوە. ئەو کات بارەگاکەمان لە چوارتا بوو. من ناردمن بۆ مەکتەبی ئەسکەری. کاک شێرکۆ عەبدوڵڵا و ملازم مەنسوور و کۆمەڵە گەنجێک بوون. لەگەڵ ئەفسەرەکان ستاریان لەگەڵ بوو. پاشان ملازم ستار لەم شۆڕشەدا هاتە دەرەوە. لەگەڵ قیادەی مۆقەتە بوو. دوایی لە شارباژەر تەسلیم بوو. دوای ئەوە ملازم ستار لەگەڵ یەکێتی پەیوەندی کرد و ویستی چالاکیەکی گەورە بکات لە ناو شاری سلێمانی و ملازم موحسین کوژێت. بەڵام بەهۆی خەڵکی خۆفرۆشەوە خەبەریان لێدا و لە ناو شاری سلێمانی شەهیدیان کرد. کەسی دەهەم خۆمم تەسبیحەکەم بەدەستەوەیە. منیش بۆیە لە چۆمان بووم. زاهیری برام بەربۆمبی فسفۆر کەوتبوو. چوو بوو بۆ لەندەن. منیش بۆ سۆراغی ئەو چوو بووم تا بزانم چارەنووسی بەچی ئەگات. ئەوە بوو پێشتر لە گەروی ئۆمەر ئاغا بریندار بوو. وەزعێکی تایبەتی هەبوو. ناردیان بۆ لەندەن. مانگ و نیوێکی نەخایەن. دوای ئەوە شۆڕشتێک چوو. ئەمە بەشێکە لە مێژووی خەباتی میلەتەکەمان بە ئێستا و ڕابردووەوە. وڵاتەکە ئێمە قۆناغ بە قۆناغ وێران کراوە لەلایەن ئەو حاکمانەی کە لە ڕابردوودا فەرمانڕەوا بوون، بە تایبەتی لە سەردەمی بەعزدا. هیوادارم بتوانین یەکێتی و یەکریزی نیشتیمانی بپارێزین و میلەتەکەمان بەرەو سەرکەوتنی یەکجارەکی ببین. لە کۆتاییدا سڵاو دەنێرم بۆ گیانی پاکی شەهیدان و هەموو ئەو هەڤاڵانەی لە کاروانی خەباتی ڕزگاری نیشتیمانیدا بەشدار بوون و ڕەنجیان کێشا و قوربانیان داوە. لە وێنەی ژمارە 20دا لە دی سەرگەڵوو لە ساڵی 1982 گیراوە. سامی هەورامی برای شەهید ئازاد، دکتۆر فایق گوڵپی، خالد و مستەفا چاوڕەش. وێنەیەکی تری ژمارە 20 کەسێکی نەناسرا و شێرزادی مامەخولە و مستەفا چاوڕەش. ئەم وێنەیە مێژووەکەی ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1982 لە گوندی سەرگەڵوو گوزارش لە سەردەمانێکی ژیانی پێشمەرگە دەکات. پاش ئەوەی هەرێمەکان گۆڕاکاریان تێدا کرا و تیپەکان تەشکیل کران. من لە قەرەداغ بووم. گوازرامەوە بۆ مەکتەبی ئەسکەری لە نیوزەنگ. پاش چەند مانگێک بە بڕیاری سەرکردایەتی تەشکیلاتی مەڵبەندەکان کران و چەند مەڵبەندێک دروست بوو کە بریتی بوون لە مەڵبەندەکانی 1 و 2 3 و تەنها ئەو 3 مەڵبەندەشمان هەبوو. مەڵبەندی 1 لە حاجی مامەند بوو. مەڵبەندی 2 لە سەرگەڵوو بوو. مەڵبەندی 3 لە دۆڵی بالیستان و ئەو ناوچانە بوو. دوای ئەوەی ئێمە هاتین بۆ سەرگەڵوو، سەرکردایەتی بڕیاریاندا مەڵبەندەکە بەم شێوەیە دروست بکرێ. کاک عەلی پچکۆڵ بەرپرسی مەڵبەند بوو. من بەرپرسی ئەسکەری هێزی پێشمەرگە بووم. کاک شێخدارە بەرپرسی دارایی بوو. کاک عەبدولکەریم حاجی بەرپرسی ئیدارە بوو. کاک ئاوات بەرپرسی سیاسی بوو. کاک شێخ محەممەد کۆمەڵایەتی بوو. هەرچەندە شوێنێکیشمان نەبوو لە ژوورێکدا دائەنیشتین، ئەویش بە هیممەتی ماڵی کاک شێخ محەممەدی سەرگەڵوو بوو. هەم شێخ محەممەد و هەم عەبدولکەریم حاجیش خەڵکی ناوچەکە بوون و خەڵکەکەیان دەناسی. ئەو سەردەمە شاخی دابان هەمووی ڕەبی سەربازی ڕژێمی عێراقی لەسەر بوو. لەو کاتەدا کە مەڵبەندەکە دروستکرا 12 تیپ سەر بۆ مەڵبەندە بوون کە من بەرپرسی پێشمەرگایەتی بووم. تیپەکانی 21 کەرکووک و 25 خاڵخاڵان و 23 سوورداش تیپی مەڵبەند. سنووری مەڵبەندەکەشمان تا کەرکووک ئەڕۆیشت. لەم لاشەوە تا پشدەر ئەڕۆشت، جگە لە تیپی 25 خاڵخاڵان و تیپی 21. تیپەکانی 44 چەکوچ و 43 ئاسۆس و 68 مامەند و 61 کۆڕش و 63 جوتیاران و ئەمانە هەموو سەر بۆ مەڵبەندە بوون. ئەم شوێنەی وێنەکەمان تێدا گرتووە گوندی سەرگەڵووە. خۆشم ماڵەکەم لەوێ بوو. ئێمەش ئیتر کەوتینە سەرکاری خۆمان. کەسی یەکەم لە وێنەیەدا کە تفەنگەکەی لە شان و بەپێوە وەستاوە کاک سامیە، برای شەهید ئازاد هەورامیە. سامی هەر لەگەڵ خۆمدا بوو. کوڕێکی باش و قسە خۆش بوو. مەجلیسیشی زۆر خۆش بوو. هەر ڕۆژەی نوکتەیەکی ئەوت و نوکتەکانی هەمیشە لەسەر زمان بوون. لە بنەماڵێکی زۆر تێکۆشەر بوو. شەهید ئازادی برای یەکێکە لە سەرکردەکان لە هەر جێگەیەک باسی دەکەن، هەمیشە جێگەی ڕێزە. من لە ڕابردووشدا باسم کردووە ئەگەر چی شەهید ئازاد لە تەمەنیشدا لە من بچووکتر بوو، بەڵام هەمیشە بە بەرپرسی خۆم زانیوە. هەردووکیشمان ئەندامی سەرکردایەتی کۆمەڵە بووین و کاک سامی براشی وەکو هەموو پێشمەرگەیەک لەگەڵماندا بوو. کەسی دووهەم دکتۆر فائق گوڵپیە. لەو سەردەمەدا نەخۆشخانەیەکمان هەبوو. ئەو خزمەتێکی زۆری خەڵکی ئەکرد لە سەرگەڵوو. باوکیشی شەهیدی شۆڕشی ئەیلولە. ئەو سەردەمەی ئەو هاتە دەرەوە ئێمە دکتۆرمان کەم بوو. جگە لە پێشمەرگە و بریندارەکان خەڵکی گوندەکانی دەوروبەرش ئەهاتن بۆ چارەسەر لەو نەخۆشخانەیە چارەسەر ئەکران. تا من لەوێ بووم ئەمبینی خزمەتێکی زۆری ئەکرد. ئێستاش ڕێباز و بیرروباوەڕی خۆی هەیە و جیاوازە. کەسی سێهەم خالیدە کە کوڕی خاڵمە و لە دەستەکەی خۆم بوو. ئەیش وەکو هەموو پێشمەرگەکانی تر کوڕێکی باش بوو. لە هەر جەیەک بووم ئەو لەگەڵما بوو. لە زۆربەی شەڕەکانیش بەشدار بوو. کۆمەڵێک کاری باشی بۆ یەکێتی کردووە. کەسی چوارەم خۆم و ئەو سەردەمە بەرپرسی ئەسکەری بووم. ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ خەڵکی سەرگەڵوو.
کە ئەو هەموو خزمەتیان کردین. سەرەتا ئێمە کە چوونە سەرگەڵ و تەنها ژوورێکیشمان نەبوو، بڕیارماندا لە بەرگەڵ و خانوو دروست بکەین. ئەم خانوانەی بەرگەڵ و کە ئێستا باز دەکرێن، ئێمە بناخەدانەری ئەو کارە بووین. سەرەتا من بۆریەکی ئەوم لە مزگەوتەکەەوە ڕاکێشا لە سەرگەڵەوە بۆ بەرگەڵ و کە 6,000 دیناری ئەو سەردەمەی تێچوو. کاک شێخ محەممەد لە چاڵاوە قەرزی کردبوو. سوپاس بۆ خوا کاک شێخ محەممەد ئێستا لە ژیان داماوە و هیوای تەمەندرێژی بۆ ئەخوازم. دواتر ڕێخستنەکانی ناوشاری سلێمانی لە دەوڵەمەندەکان پارەکەیان بۆ کۆکردینەوە، هەر کەسە و بەپێی توانای خۆی. کاک داراش بەرپرسی دارایی بوو، یادی بەخێر کە وەفاتی کردووە. ئەو شەرمی دەکرد کە داوای پارە لە خەڵک بکات. دواتر خانووشمان دروست کرد بۆ من و کاک عەلی بچکۆڵ و شێخ دارا و شێخ عەبدولکەریم و کاک ئاوات. یەکەم هەنگاو کە خانوو لە بەرگەڵ و دروست کرا، ئێمە بووین و دروستمان کرد. ئێستاش ناویکی لەسەر دەنووسن ئەوە نازانم. دواتر سەرکردایەتی لە کۆتایی ساڵی 1983 لە دوای شەڕی گردەبێناس قۆناغ بە قۆناغ هاتن بۆ ئەوێ و نەخۆشخانەیەکی تریان دروست کرد و ئیزاعەیان دانا و خانوویان دروست کرد. بەڵام بۆ مێژوو یەکەم خانوو ئێمە دروستمان کرد لە بەرگەڵ و ئەم وێنەیەش گوزارش لەو سەردەمە دەکات. هیوادارم هەمومان بە وەفا بین بۆ ئەو خەبات و تێکۆشانی ئەو سەردەمە. ئەو سەردەمە ئەسکەرەکانی ڕژێم کە ئاویان دەبر بەسەر شاخی دابانە، جارجار تەقەیان لە نێو گوندەکەش دەکرد. بەڵام بیرروباوەڕ و قەناعەتی خەڵک بەهێز بوو. خەڵک زۆر خۆراگر بوون و لێیان نەدەترسان. شەڕی ئێران و عێراقیش وای لێ کردبوو ڕژێم ئەو هێز و توانایی نەمابوو. ئەو سەردەمانش کاک فاتح شوانی و مستەفا سەرگەڵووی وەکو بەرپرسی تیپ و کەرتەکان لەوێ بوون و شەوانە واجباتیان دەرئەکرد. لە دوای ڕێکەوتنەکە من چوومە کانیت و سەرپەرشتی تیپەکانی ئەوێم دەکرد. دواتر بە چەند قۆناغێک سەرکردایەتی چووە ئەوێ و بەڕێز مامجەلالیش هاتە گوندی یاخسەمەر و بارەگای خۆی و مەکتەبی سیاسی لەوێ دانا. کاک شێرکۆ بێکەس و کاک ئەرسەڵان و شەهید شەوکەتی حاجی مشیر و قادری حاجی عەلی و کاکەکانی تریش هەر لەوێ بوون. تا ئەنفاریش هەر بارەگاکەمان لەوێ بوو. خەڵکی سەرگەڵ و ئەگەر خەڵکی ئەمین و ڕازگۆ و کورتپەروەر و چاک نەبوونایە، چۆن ئەتوان ڕامەڵبەندێکی گەورە لەو شوێنە بمێنێتەوە کە گەورەترین دەسەڵاتی پێشمەرگە بوو. حکومەتی بەعسیش لەو دیوەوە بوو. بیرمە جارێکیان هەڕەشەیان لێ کردین، ئەیانوت تۆپبارانتان دەکەین. هەڵۆ فەرماندەی کرد بوو. کۆمەڵە سەربازی ڕفاند بوو. 12 ئەسکەر دەبوون و ئەوانیش داوایان دەکردەوە. منیش نامەیەکم بۆ فەرماندەی فەوجەکەیان نووسی وتم چی لەدەست دێ درێغی مەکە. ئەو هەر تۆپبارانی لەدەست دەهات. بە هیممەتی خەڵکەکە و خزمەت و پشتیوانی خەڵکەکە پێشمەرگە لە ڕووی دوژمندا دەوەستا. نەک هەر ئەوێ، ناوچەی دۆڵی جافایەتی تا مەرگە و شارستێن و هەڵەدن و مالومە و هەمویان پشتیوانی هێزی پێشمەرگە بوون. لێرەوە ڕێز و سڵاوم بۆ خەڵکی سەرگەڵ و ناوچەی دۆڵی جافایەتی دەنێرم. وێنەی دووەمیش وێنەیەکە شوێنەکەی دیارە لە نێو شار ئەچێت، لەسەر دەشت گیراوە. ئەو سەردەمە لە ساڵی 1979 بۆ 1980 ئەمان توانی بچینە ئێران. بە تایبەتی ئەو کاتانی پشومان هەبوایە بۆ منیش هەموو سەردەشت خزم و کەسوکار و خاڵۆزا و پورزە و کەس من. بەداخەوە کەسی یەکەمی ئەم وێنەیە ناناسمەوە. کەسی دووهەم شێرزادی مامەخولەیە، ئامۆزای کاک بەکری حاجی سەفەرە. پێشمەرگەیەکی باش بوو. لە ئەسڵدا خەڵکی پێنجوێنە. ئەو هەموو قۆناغانەی پێشمەرگە بوو. ئەوەنی کە بۆی کرابێت درەغی نەکردووە. لە ئەزایەتی دڵسۆزیدا بێقسوور بووە. ئێستاش سپاس بخوا لە ژیان داماوە و لە یەکێک لە بەشەکانی فەرماندەییدا کاری خۆی دەکات. خۆیان و کەس و کار و هاوڕێکانیان دەوری باشیان لە شۆڕش و پێشمەرگایەتیدا هەبووە. هیوای تەمەندرێژی بۆ ئەخوازم. ئەو سەردەمە ئێمە لە سنوورەکە بارودۆخێکی خراپمان هەبوو. بەڵام کە شای ئێران ڕووخا، ئێمەش پشت و پەنا بووین بۆ کوردانی ئەو دی و چوین بۆ هاوکاری خەڵکی بانە و سەردەشت. خۆشمان دەرگایەکی باشمان بۆ کرایەوە. لەبری ئەوەی بە 5-6 ڕۆژ بەپێ ڕێ بکەین کە ئەچوین بۆ سەرکردایەتی، بە سیارە ئەڕۆشتین و ئەچوینە بانە و لەوێوە تالای بێوران ئەڕۆیشتین. لە سەردەشتیشەوە هەر بە هەمان شێوە بوو. بەر لەوەی شابڕ و خێ لە شاری سەردەشت و لە شاری بانە هاوکاری خەڵکمان دەکرد. لەگەڵ مامجەلال جوابی بۆ ناردین. ئەیوت خۆتان بە پێشمەرگەی کوردی ئێران حساب بکەن. هەر کات پێویستیان بواە بە خۆم و 50 یان 100 پێشمەرگەوە ئەچوین بۆ هاوکاری براکوردەکانمان بۆ هیممەت و توانایی شابڕ و خێنرێت. لە کۆتاییدا سڵاو ئەنێرم بۆ گیانی بەرز و پیرۆزی شەهیدان و کەسوکاری هەموو ئەو پێشمەرگانەی کە گیانی خۆیان بەخت کرد بۆ ئازادی میلەتەکەیان و بەڵێنیش دەدەین درێژە پێدەری ڕێبازی ئەوان بین تا بەدی هاتنی ئامانجەکانیان. لە وێنەی ژمارە 21دا کە لە شاری بانە لە ئێران گیراوە، لەم وێنەیەدا مستەفا چاوڕەش و شەهید ئەنوەری مەجید سوڵتان و شۆرش ئیسماعیل و شەهید مام ئاراس و شەهید حەمە ساڵح عەبدوڵڵا و عومەری مام تۆفیق و شەهید ئاوات عومەر عەلی ئەمین و خاڵە نەجمەدین. هەر یەکێک لە وێنەکانی سەردەمی شاخ گوزارش لە قۆناغێک لە قۆناغەکانی پێشمەرگایەتی ئەکات.
ئەو ڕۆژگاری ئێمە هەمومان بەیەکەوە بووین. پاش ئەوەی شاڕ و خات جوڵەیەکمان تێکەوت، پشوویەکی باش بوو بۆ ئێمە، چونکە ئەو کاتانە ئێمە هەمومان لە دێیەکاندا خۆمان ئەشاردەوە. جاری واش هەبوو ئەچووینە دەرەوەی دێیەکان، بەڵام دوای ئەوەی بە هیممەتی خەڵکی تێکۆشەری کورد و ئێرانیەکان توانرا حکومەتی شا بڕووخێنرێت، ئێمەش خۆمان پشت و پەنا بووین بۆ ئەوان. من لە بەشەکانی تریشدا باسم کردووە، هێشتا پەتگانی میهر و پەتگانی بانە ئەرتشی تیاما بوو. مامۆستا شێخ جەلال پەیامی ئەنات بۆ پشتیوانی ئێمە. منیش خۆم لەگەڵ 100 پێشمەرگایە لەگەڵ حەمە ئەمین ئاغای بارێ هەندێک جار ئەچوونە شاری بانە بۆ پشتیوانیان. لەوێش من قسەم ئەکرد بە ناوی پێشمەرگە و یەکێتیەوە و وتارم بۆ ئەدان کە ئێمە پشت و پەنای کوردەکانی ئەو دیوین. بەڕێز مام جەلال نامەی بۆ ناردبووین و وتبووی هەوڵی خۆتان بدەن، خۆتان بە پێشمەرگەی کوردی ئێران بزانن، ئەوە بەشێکێتی. ئەم وێنەیەش ئەوەیە کە بە هەر هۆکارێک بێت چووینەتە ناو شاری بانەوە. چەند کەسێک لەم وێنەیەدا دەرکەوتون. کەسی یەکەم خۆمم، کەسی دووەمیش شەهید ئەنوەری مەجید سوڵتانە و ئەوەی تەنیشتیشی کاک شۆڕشی ئیسماعیلە. شەهید ئەنوەر مەجید سوڵتان دیارە هەر لەوێ شەهید بوو بۆ بەرگری و پشتیوانی لە خەڵکی کورد لە ڕۆژهەڵات کە ئەو کاتە حەملە دەکرا بۆ سەر کوردەکانی ئێران. کاک ئەنوەر یەکێک بوو لە قارەمانەکان و لەوێ گیانی خۆی بەخت کرد و شەهید بوو. پێش ئەوە کە ئێمە هاتینەوە لە شارباژێر هەمومان بەیەکەوە بووین. کاک ئەنوەر ماوەیەک لە قەرەداغ بوو لەگەڵ کاک ئارام و هەموو ئەوانەی کە لەوێ بوون. لە شۆڕشی ئەیلولیشدا لەسەر تۆپخانەکان هەر بەیەکەوە بووین و من لە بیرمە کە حکومەتی عێراق هێرشی کرد بۆ سەر سەید سادق، ئەو کاتەش هەر بەیەکەوە بووین. لە شۆڕشی نوێژدا ئەنوەری مەجید سوڵتان دەورێکی گرنگی بینی، دیار بوو لە کۆلێژی سەربازی دەرچوو بوو، بەوە ناسرا بوو کەسێکی خۆشەویست و ئازا بوو. زۆرینەی خەڵکی ئەیان ناسی کاتێک ئەو بەرپرسیارەتی گەورەی هەبوو بوو. ڕەنگە ئێمە ئەو پایە و پێگەیەمان نەبوو بێ. ئەو ماوەیی لە شارباژێر بووین، زۆربەی کات بەیەکەوە بووین تا ئەو کاتی کە برادەرانی حیزبی سۆسیالیست جیابوونەوە لە یەکێتی. کاک ئەنوەر لەگەڵ ئەوانە بوو، بەڵام وەکو مرۆڤی تێکۆشەر، وەکو پیاوێکی ئازاد درێژەی بە خەباتی خۆی ئەدا. ڕۆحی شاد بێت، گیانی بەخت کرد لە پێناوی بیرروباوەڕ و کوردایەتیدا. هەموو شارێکی کوردستانی بەهی خۆی دەزانی. لە کوردستانی ئێران شەهید بوو لە پێناو خەڵکی کوردستان. کەسی سێهەم کاک شۆڕش ئیسماعیلە کە ئەو کاتە کادر بوو کە ئێمە لە شارباژێر بووین، لەگەڵ کاک وەهاب و کادرەکانی تر. کاک شۆڕشیش یەکێک بوو لە کادرەکان. دیارە بە هەوڵی خۆی قۆناغ بە قۆناغ خەباتی کرد تاکو بوو بە سەرتیپی سلێمانی. هەموو کاتێ لەو تیپ و کەرتانە ڕۆڵی هەبوو. ئێستا ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە. کەسی چوارەم مام ئاراسە، لە بەشەکانی تریشدا باسم کردووە کە لە کەرتەکەی خۆم بوو کە من فەرماندەی مەفرەزە و کەرت بووم. ئەو کاتە مام ئاراس یەکێک بوو لە پێشمەرگەکانی کەرتی خۆم. ئەو وێنەیەش گوزارش لەوە ئەکات کە هێشتا حزبی سۆسیالیست جیانە بۆتەوە. وێنەکە خۆی شاهیدی ئەوەیە. ڕۆژێکیان کوڕێکم لا بوو، ناوی یاسین بوو، خەڵکی چوارباغ بوو. ڕۆیی و هاتەوە مام ئاراسی لەگەڵ خۆی هێنا بوو بۆ پێشمەرگایەتی. منیش ئەو ماوەیە تاوەکو جیابوونەوەش هەر مام ئاراسم لەگەڵدا بوو. بەداخەوە لە شەڕی ناوخۆدا شەهید بوو. من پەیوەندی خۆشم لەگەڵیدا هەبوو، هەتا لەگەڵ عەبدوڵای براشی پەیوەندیم هەبوو. لێرەوە هەزار سڵاویان بۆ ئەنێرم بۆ کەسوکار و خانەوادەیان. کەسی پێنجەم کاک حەمە ساڵحی عەبدوڵایە. حەمە ساڵح پێشمەرگەیەکی ئازا بوو، کاری ڕێخستنی ناو شاری کردووە. من بەردەوام پەیوەندیم پێوە هەبووە. جارێکیان بیرم یەت دەمانچەیەکی چواردەخۆرم بۆ نارد بۆ ڕاپەڕاندنی کارەکانی خۆی. کاک حەمە ساڵح لە بنەماڵەیەکی تێکۆشەرە، کوڕێکی ئازا بوو. بەداخەوە چەند کێشەیەکی بۆ دروست بوو لەگەڵ چەند پێشمەرگەیەکە لە نێوان خۆیاندا. دوای ئەوەی ڕۆیشتەوە و کێشە دروست بوو، یەک پێشمەرگە شەهید بوو. کاک حەمە ساڵح ئەوەندە بڕوای بەخۆی بوو قەت نەیویستوە ڕۆژێک لە ڕۆژان تووشی هەڵە بێت یان تووشی خیانەت بێت، چونکە هاتەوە بۆ لای یەکێتی و دادگایەکیان بۆ دانا و لە دادگاکەدا بە پێداگری کەسێک کە حەز ناکەم لێرە داناوی بێنم بڕیاری ئیعدامیان دا. ئەو بەو نیازەش هاتەوە کە کێشەکەی بۆ چاک بکەن. بۆیە لێرەدا باسی دەکەم چونکە برادەرێک گلەیی لێ کردبووم و وتبووی تۆ باسی کێشەکەی کاک حەمە ساڵحت هەمووی نەکردووە. من ئەڵێم غەدر لە کاک حەمە ساڵح کرابێت، دادگاکەی یەکێتی بێت، پاسۆک بێت، هەر کەسێک بێت. کاک حەمە ساڵح نەمەبەستی بوو هاوڕەکانی خۆی بکوژێت و نەخیانەتیشی کرد، بەڵام بەداخەوە حەمە ساڵح کوژرایەوە و ڕۆحی شاد بێت. من هەمیشە خۆشم ویستووە. کەسی شەشەم عومەری مام تۆفیقە کە ئێستا لە ئەڵمانیایە، لە میونشە. ئەو کاتە پێشمەرگە بوو، زیاتر لەگەڵ کاک جەلالی حاجی حسێن بوو. پێشمەرگەیەکی ئازا و کوڕێکی باش بوو. لە دوای ئەوەی بارودۆخەکە خراپ بوو، کاک عومەر ڕێگەی هەندەرانی گرتە بەر و ئەوە چەندین ساڵە لەوەیە. کاک عومەر لە شۆڕشی ئەیلولیشدا هەر پێشمەرگە بوو. کەسی حەوتەم شەهید ئاواتی عومەر عەلی ئەمینە. شەهید ئاوات لە قەسابخانەکەی مووسڵ لە سێدارە درا. ئاوات بێجگەلەوەی کە وەکو خزمیشمانە، کوڕی پیاوێکی تێکۆشەر
عومەر عەلی ئەمینە کە یەکێکە لە مامۆستاکانی سلێمانی و یەکێکە لە هونەرمەندە گەورەکانی شاری سلێمانی. برای خوشکەگە زیزەیە کە ئەویش یەکێکە لە هونەرمەندە گەورەکان و ڕۆڵی هەبووە لە ڕێخستن. ئەو کاتی کە ئاوا تاتە دەرەوە لای هەڤاڵ مامجەلال بوو لە دەستەکەی ئەو بوو. ئەویش و هێمنیش کە ئێستا نەخۆشە دوای ئەوەی بریندار بوو لە شەڕدا ئێستا کەم ئەندام بوو لە هۆڵندایە. هەردووکیان خەڵکی سلێمانی بوون لە بارودۆخێکی زۆر ناخۆشدا بوون. هەردووکیان داوای گواستنەوەیان کرد و هاتنەوە بۆ لای من. ئاوات تا ئەو کاتەی کە گیرا لەگەڵ مندا بوو ئەگەرچی لە کاتی گرنەکەیدا لەگەڵ من نەبوو لە شەڕێکدا لە گوندی هۆنگەرینە لە پشتی شارباژەر لای بەرزنجە بەدیل ئەگیرێت و دوای ئەوە ئەبرێت بۆ دادگاکەی مووسڵ. لەوێ لەبەر ئەوەی پێشمەرگە بۆ فەرمانی لە سێدارەدانی بۆ دەرچوو. بەداخەوە ئاوات پێشمەرگەیەکی زۆر دڵسۆز بوو لە هەندێک چالاکیشدا کە ئێمە هاتووینەتە ناو شاری سلێمانی یەکێک بوو لەوانەی کە لەگەڵماندا بوو. ئەویش و شەهید بابەتایەریش و شەهید عوسمانی قالەمنەوەر هەموومان بەیەکەوە بووین. ئاوات گەنجێکی خوێنەوار بوو. وازی لە خوێندن هێنا بوو لە پێناو نیشتیمان و لە پێناوی ئەوەی میلەتەکەی بگات بە ئاوات. کەسی هەشتەم کاک نەجۆیە. نەجمەدینی ناوە کە خەڵکی دەوروبەری بەرزنجەیە. نەجمەدین ئێستا خانەنشینە لای برادەرانی پارتیەوە لە هەموو ئەو کاتانەی کە پێشمەرگە بوو لەگەڵ شەهید عوسمانی قالەمنەوەردا بوو. کوڕێکی باش و ئازا بوو. وە درێغی نەکردووە لە هەر ئەرکێکە پێی سپێردرابێت. ئەڵبەتە هەموو ئەو تێکۆشەرانە چ ئەوانەی شەهید بوون یان بریندار و پەککەوتن یان ئێستا خانەنشینن لەو ڕۆژگارەدا بێ ئەوەی گوێ بدەنە سەختی ژیانی پێشمەرگایەتی چەکیان لەشان کردو و وازیان لە خۆشیەکانی ژیان هێناوە و ڕێگای خەباتی چەکداریان گرتوۆتە بەر تاکە هیوایان ڕزگاری و سەرفرازی میلەتەکەیان بووە. بۆیە پێویستەنەوەی نوێ ڕێز لەو هەڵوێستانە و لەو خەباتانەیان بگرێت. هەموومان پێکەوە بەردەوام بین لەسەر ڕێبازی شەهیدەکانمان بۆ بەدیهێنانی تەواوی ئامانجەکانی گەلەکەمان و بەرگریکردن لە نیشتیمانەکەمان. لە وێنەی ژمارە 22دا کە لە شارباژێر لە ساڵی 1970دا گیراوە لەم وێنەیەدا کاوە و ئەحمەد خەڵکی ئاڵەسیا و عەباس چاوشین و مەحموود ڕەشید ناسراو بەنەبەست غەریب شەهید بووە، مام ئاراس شەهید بووە، قادر محەممەد گۆڵە، محەممەد ناسراو بە حەمەقەڵە و بەختیاری حەمەی مەحا، خالید عەباس حسێن، کەریم محەممەد گوڵە. لە وێنەیەکی تری ژمارە 22دا نەجمەدین خاڵە نەجۆ، خالد عەباس، محەممەد تەیب عوسمان. لە بەشەکانی پێشووی ئەم زنجیرەیەدا چەندین وێنەمان خستۆتە پێشچاو کە لە ڕێگای ئەو وێنانەوە بەشێک لە ژیانی ئەو سەردەمەی پێشمەرگە و چۆنێتی خۆگونجاندن و خەباتی پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانمان شتی کردوتەوە و باسی ئەو پێشمەرگە و فەرماندانشمان کردووە کە لەو ڕۆژگارەدا ڕێگەی سەختی پێشمەرگایەتیان هەڵبژاردووە. لەم سێ وێنەیەشدا پۆلێک پێشمەرگەی قارەمان دەردەکەون کە مێژووی ژیانی هەریەکەیان بەشێکە لە مێژووی یەکێتی و شۆڕشەکە و هەندێکیشیان لەو ڕێگەیەدا گیانیان بەخشیوە. وێنەی یەکەم کە مێژووەکەی ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1978 بەر لە گواستنەوەی منە بۆ هەرێمی پێنجی قەرەداغ. ئەمە هەرێمی سێی شارباژێرە. ئەو کاتە من ئامری هەرێمی سێ بووم. کەسی سێم کاوەیە خوێندکاری ئامادەیی پیشەسازی بوو. هاتە دەرەوە بۆ لام وەکو هەموو ئەو گەنجانەی خەبات تێکۆشانیان پێ باش بوو. ڕێبازی یەکێتی پێ باش بوو بۆیە چەکی پێشمەرگایەتی کردەشان. کەسی دووهەم ئەوەی جگەرەکەی بەدەستەوەیە ئەحمەدە خەڵکی گوندی ئاڵەسیاوە. تا ئەو کاتەی چوون بۆ قەرەداغ لە دەستەکەی خۆم بوو. بەداخەوە لە کاتی ئەنفال لە شارباژێر بوو بە قوربانی تا ئێستاش بێسەر و شوێنە. ئەحمەد پێشمەرگەیەکی باش و قسەخۆش بوو. کەسی سێهەم عەباس چاوشینە. سوپاس بۆخوا ئێستاش لە ژیاندا ماوە. لە سویدە و جارجار دێتەوە. پێشمەرگەیەکی باش بوو. زۆر جار ئیش و کاری تری پێ ئەسپێردرا. هەموو ئەو ماوانە لەگەڵماندا بوو. ماوەیەک لەگەڵ کاک عوسمانی قالەمنەوەر بوو. لەگەڵ کاک نەبەست لەگەڵ خۆما بوو. ئەو سەردەمانە بوو کە کورد زۆر پێویستی بە پێشمەرگە بوو. کەسی چوارم کاک مەحموود ناسراو بەنەبەست. ئەویش کە یەکێک بوو لە بەرپرسەکان و یەکێک بوو لە کۆڵەکەکانی هەرێمی سێ پێشمەرگەیەک بوو کە پێویست بە باسکردن ناکات چونکە کاکنەبەست خەڵک ئەیناسێ. کەسێکی دیار بووە. چەندین جاریش بریندار بووە لەگەڵ زاهیری برامدا لە گەروی هۆمەر ئاغا بە بۆمبی فسفۆری بریندارکرا و هەموو جەستەی سوتا. خۆشبەختانە ئەو چاک بووەوە. لەم شۆڕشەشدا جارێکی تر بریندار بووە و قۆناغەکانی خۆی بڕی و تاوەکو سەر تیپی و قۆناغەکانی تر. ئێستا خانەنشین و لە سلێمانی دانیشتووە. هیوای تەمەندرێژی بۆ ئەخوازم. کەسی پێنجەم کاک غەریبە. ئەویش کەسێکی باش و پێشمەرگەیەکی خۆشەویست بوو کە گواسترابوونەوە لەگەڵ کاکنەبەستدا لە سنووری تیپی 25 خاڵخاڵاندا شەهید بوو. کاک غەریبیش کوڕێکی ئازا و قارەمان بوو.
سڵاو لە گیانی پاکی. کەسی شەشەم مام ئاراسە کە زۆر جار باسم کردووە. مام ئاراس لە دەستەکەی خۆم بوو، گەنجێک بوو لە شەڕی ناوخۆ شەهید بوو. کەسی حەوتەم کە بە پێوەیە کاک قادرە خوشکەزای عومەر میرزا بوو، ئەویش ئێستا ماوە، ئەو دەمە پێشمەرگە بوو لەگەڵماندا بوو، ئەگەرچی ڕۆشتینەوە و تەسلیم بوونەوە، بەڵام خەڵکی خراپ نەبوون. لەم سەرەوە دانیشتووەکان لە لای ڕاستەوە کاک محەممەدە لەو دەستەیە بوو لەگەڵ شەهید عومەر میرزا و لەگەڵ ئەو کۆمەڵەیەدا هاتنە دەرەوە کە ڕێخستن ناردبوونیە دەرەوە. بۆ لای من 12 کەس بوون، هەمویان ئەو سەردەمە کۆمەڵە بوون. بە نامەی نهێنی هاتنە دەرەوە و لە شارباژێر لەگەڵ خۆمدا بوون. ئێستا محەممەد قەڵەو بوو بە محەممەدە قەڵەو بەناوبانگە، پێشمەرگەیەکی ئازا و باش بوو، لە قەرەداغ و لە شارباژێر لەگەڵماندا بوو. هەموو ژیانی لە پێناوی پێشمەرگایەتیدا لەگەڵ ئەو برادرانەدا سەرف کردووە. سوپاس بۆخوا ئێستاش لە ژیاندا ماوە. ئەوەی کە دانیشتووە لە تەنیشت کاک محەممەدەوە کاک بەختیاری حەمەی محەیە، ئێستا لە دانیمارکە لە بەشێکی تریشدا باسم کردووە. کاک بەختیار هەتا بڵێ گەنجێکی مرد بووە، هاتبووە دەرەوە، کوڕێکی ئازا و کوڕێکی بەئەدەب بوو. لە شەڕەکەی غەمزە لەگەڵ مندا بریندار بوو، باسم کرد. لە گوندی خەمزە دەورمانگیرە، تەنها 2 ڕۆژ بوو هاتبووە دەرەوە، لەو شەڕەدا بریندار بوو، بەڵام برینەکەی سووک بوو. ئەوەی کلێتەکەی لەسەردایە کاک خالیدە، کوڕی خاڵمە، پێشمەرگە بوو لە شارباژێر، کە چوومە قەرەداغیش لەگەڵمدا بوو. پێشمەرگەیەک بوو، ژیانی خۆی بۆ پێشمەرگایەتی تەرخان کرد و برایەکیشی بە ناوی ئاستۆ شەهید بوو. ئێستاش خالید هەرماوە و خانەنشینی پێشمەرگەیە. ئێستا لە سلێمانی و جارجاریش دەچێتە دەرەوە. ئەوەی تریشیان کە دانیشتووە لەوە ئەچێ کە چەکی پێ نەبێ. ناوی کەریمە. کەریم برای قادرە و خوشکەزای عومەر میرزایە، کوڕێکی باش بوو، لە خانەوادەیەکی تێکۆشەر بوون، هاتبوونە دەرەوە. لە وێنەی دووەمدا یەکەم کەس ئەوەی کلێتەکەی لەسەردایە کاک نەجمەدین خاڵە نەجۆ، ئێستاش ماوە، پێشمەرگەیەکی ئازایە، لەگەڵ شەهید عوسمانی قالەمنەوەردا بوو، ئێستاش خانەنشین و کوڕێکی باشە. کەسی دووەمیان ناوی خالید عەباسە. کەسی سێیەمیان کاک حەمەید تەییبە، ئەویش پێشمەرگەیەکی ئازا بوو. کاک مەحموودی برای یەکێک بوو لەوانەی کە گیراو لە سێدارەیاندا لەسەر ڕێخستن، خۆی لە شەڕەکاندا بریندار بوو. کاک ئاسۆش بریندار بوو، خانەوادەیەکی تێکۆشەر بوون. خۆشی پێشمەرگەیەکی زۆر ئازا بوو، دواییش چوو بۆ دەرەوەی وڵات، چاوێکیشی لە شەڕی پێشمەرگایەتیدا لەدەستدا. بەداخەوە ئەمانەی کە دەیانبینین هەموو ئەو پێشمەرگە قارەمانانن کە هەر یەکەیان پارچەیەکی بەرکەوتوو و بریندار بووە یاخود کەم ئەندام بووە. لە کاک محەممەد هەم وەکو بنەماڵەیەک وەکو ئەوەش لە گەڕەکێکدا دراوسێ بووین، تێکەڵی خانەوادەییمان هەبووە. ئێستاش ماوە و لێرەیە و ئاسۆی برایشی لە دەروی وڵاتە. پێشمەرگەیەکی چاک بوو. کاک مەحموودی برای لە سێدارە دراوە. کەسی چوارەمیش ناوی عوسمان بوو، پێشمەرگە بوو، لەگەڵ کاک نەبەز و کاک عوسمان بوو، کوڕێکی باش بوو. ئێستا نازانرێ کاک عوسمان ماوە یاخود شەهید بووە. دیارە وێنەکەش ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1978. ئەم وێنەیە ئەو ڕۆژگارانەیە یەکێتی نیشتیمانی کوردستان پاڵەوانی گۆڕەپانی خەبات بوو. خەبات و تێکۆشان لە پێناوی ئازادیدا هەموو ئەو کوڕە گەنجە باشانەی کۆ کردوتەوە کە ئایانبینی ژیانی خۆیان و کەسوکاریان کردوتە قوربانی ئەو ڕێبازە. وازیان لە هەموو قازانج و سوودێکی ژیانیان هێنا بوو. هیوادارم هەمومان بە وەفا بین بۆ ئەو ڕێبازە و خوێنی ئەو شەهیدە نەمرانە تا بەدیهاتنی ئاواتەکانیان. پاشکۆی وێنەکان. لەم وێنەیەدا مستەفا چاوڕەش و کەمال جەمال ناسراو بە بەختیار لەسەر شاخی هەندرێن لە ساڵی 1966 پاسەوانیمان ئەگرت لە ئەشکەوتی شەهیدان. لە وێنەیەکی تردا محمود سەنگاوی و مستەفا چاوڕەش و شەهید حەسەن کوێستانی و ئەحمەد بچکۆڵ لە بارگای فەرماندەیی هێزی پێشمەرگە لە ڕانیا لە ساڵی 1993 لە کۆبوونەوەدا بوون. لە وێنەیەکی تردا کەریم عوسمان و حەمەی عەتێ کە وەفاتی کردووە، مستەفا چاوڕەش و محەممەد چاوشین ئەمیش وەفاتی کردووە، دکتۆر شادمان فوئاد مەستی ئێستا لە دەروی وڵاتە،
برای نەوشیروان فوئاد مەستیە لە بارگای کۆمەڵە لە نێوزەنگ لە ساڵی 1970 دا ئەم وێنەیە گیراوە. لە وێنەیەکی تردا هێمن کە ئێستا لە دەرەوەیە، عوسمان و مستەفا چاوڕەش و دکتۆر مەحموود عوسمان و کامەران لە بارگای سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە نێوزەنگ لە ساڵی 1979 پێش جیابوونەوەی سۆسیالیست گیراوە. لە وێنەیەکی تردا مستەفا چاوڕەش لەگەڵ شەهید جەمالی عەلی باپیردا لە ساڵی 1979 دا ئەم وێنەیەیان گرتووە کە پێکەوە دانیشتون و خەریکی گفتوگۆن. لە وێنەیەکی تردا کەمال جەمال ناسراو بە بەختیار، مستەفا چاوڕەش و مامبەکر ئەوەی دواوە خەڵکی کانی ئاسکان بوو لە سلێمانی لەسەر جادەی هاملتۆن بەردەم دەی بەرسین لە ساڵی 1966 دا گیراوە. لە وێنەیەکی تردا مستەفا چاوڕەش و شەهید عوسمانی قادر منەوەر لە ساڵی 1978 دا گیراوە. لە وێنەیەکی تردا شەهید سەید تەها خەڵکی کۆیە بوو لە لای ڕاستەوە، عوسمان ئامەی بەرخەش وەفاتی کردووە، عەلی قادر خەڵکی کەرکووک بوو، ئیبراهیم خەڵکی کەرکووک و دێهات بوو لەگەڵ کەسێکی نەناسراو کە خەڵکی ڕەواندز بوو، مستەفا چاوڕەش و ئەجیل خەڵکی هەولێر بوو وەفاتی کرد. ئەم وێنەیە لە ساڵی 1965 دێی ئاکۆیان لای ڕەواندز پاش تەواوبوونی شەڕی کۆڕەک. پێشمەرگەکانی حیزبی شووعی کە بەشداری شەڕی کۆڕەکیان کردووە لە مانگی هەشتی 1965 دا گیراوە. لە وێنەیەکی تردا ئەوانەی ناسراون شەهید بابە تاهیر شێخ غەریب و محەممەد تەیب و نەجمەدین خاڵە نەجم و بەکر باڵخی و ئەحمەد ناسراو بە شەها پێشمەرگە، عوسمان هەندێکیان نەناسراوە. ئەم وێنەیە لە ساڵی 1979 دا لە کاتی ڕووخانی ڕژێمی شاه لادەیەکی ناو ئێران سنووری بانە گیراوە. لە وێنەیەکی تردا سەلام فەقێ عەلی کە خەڵکی کفری بوو، مستەفا چاوڕەش و شەهید قاسم فەقێ عەلی خەڵکی کفری بوو لە هەرێمی پێنجی قەرەداخ لە ساڵی 1980 دا گیراوە. وێنەیەکی تر هەرێمی پێنجی قەرەداخ ساڵی 1980 گەڕانەوەمان لە سەرکردایەتی بۆ قەرەداخ. لە وێنەیەکی تردا ملازم عومەر و مستەفا چاوڕەش پیم میم عەلادین خەڵکی چەمەک ئەوەی دواوە لە سێدارە درا. لە وێنەیەکی تر کە لە ساڵی 1988 دا گیراوە. وێنەیەکی تر ئەوانەی ناسراون محەممەدی برای شەهید عەلی چوارتاو، قادر حەمەی گوڵا، بەختیار حەمەی مەحا، کەریم حەمەی گوڵا، مام ئاراس شەهید، عەبدوڵڵا تەیل پێنجوێنی، کامەران بچکۆڵ پێنجوێن لە شارباژێر هەرێمی سێ گیراوە. لە وێنەیەکی تردا مەحموود ڕەشید نەبەز، ئازادی حاجی ساڵح، کەریمی دادەمەنێ، مستەفا چاوڕەش، فەهمی حاجی عەلی، جەمال حسێن ناسراو بە جەمال درێژ، تەها برای کەریم دادەمەنێ، سالاری حەمەفەرج، شۆڕشی ئەیلول لە پێنجوێن گیراوە. لە وێنەیەکی تردا مستەفا چاوڕەش و خەدیجە حسێن ئەمین شەهیدە، دایکی مستەفا چاوڕەش لە سیروان لە ساڵی 1970 دا لە 24 یانزەی 1970 دا لە سیروان گیراوە. لە وێنەیەکی تردا لە ڕاستەوە عەبدوڵڵا هەمزە کادر بوو، شەهید عوسمان قادر منەوەر، مستەفا چاوڕەش لە شارباژێر لە ساڵی 1970 دا گیراوە. لە وێنەیەکی تردا شەهید تاهیر حەمەی سەید عەلی کارێزە لە لای زڕگوێز شەهید بوو لەگەڵ مستەفا چاوڕەش گیراوە. لە وێنەیەکی تردا ملازم عەبدوڕەحمان و شێخ عەبدوڕەحمان کانی مارانی و مستەفا چاوڕەش لە ساڵی 1965 پێشمەرگەکانی حیزبی شووعی لە هەندرێن گیراوە. لە وێنەیەکی تردا مستەفا چاوڕەش و شەهید مام ئاراس لە ساڵی 1979 ناوچەی ئالان پشت ماوەت هەرێمی سێی شارباژێر گیراوە. لە وێنەیەکی تردا لە 11 پێنجی 2009 دا لەگەڵ سەرۆک مامجەلال گیراوە. لە وێنەیەکی تردا لە کۆبوونەوەی مەڵبەندی ڕێخستنی پێشمەرگە لەگەڵ سەرۆک مامجەلال لە بەغداد لە 2009 گیراوە. لە وێنەیەکی تردا کۆبوونەوەی مەڵبەندی ڕێخستنی پێشمەرگە لەگەڵ سەرۆک مامجەلال لە بەغداد
لە ساڵی 2009 دا گیراوە. لە وێنەیەکی تردا لە ساڵی 1982 لە وەرزی زستاندا کاتی بەفربارین کە کۆمەڵێک پێشمەرگە بەڕێگەدا دەڕۆن ئەم وێنەیە گیراوە. بەڕێوەبەرایەتی چاودێری کەمەندامان پەرتووکخانەی ڕۆشنایی دەنگی لا پەرتووکخانەی ڕۆشنای دەنگیدا چەندین کتێبی دەنگی دەست دەکەوێت دەبنە زانیاری سوودبەخش بە تۆ. پەرتووکخانەی ڕۆشنای دەنگی لا پێناو زیادکردنی ئاستی زانست و هۆشیاری هەموواندا. پەرتووکخانەی ڕۆشنایی دەنگی لا پەرتووکخانەی ڕۆشنای دەنگیدا بایەخی تایبەتمان بە مناڵە چاوگەشەکان هەیە. ناونیشانی پەرتووکخانەی ڕۆشنای دەنگی سلێمانی نزیک مزگەوتی بەختیاری، سەنتەری ئەنتەرنێت و کۆمپیوتەری نابینایان. ژمارەی تەلەفۆن 053 319 38 29. پەرتووکخانەی ڕۆشنایی دەنگی، پەرتووکخانەی ڕۆشنایی دەنگی.